جوڵانەوەی نەتەوەیی کورد بنەما و پەرەسەندنی نووسینی پرۆفیسۆر دکتۆر وەدیع جوەیدە وەرگێڕانی لە ئینگلیزیەوە یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر یاسین سەردەشتی خوێندنەوەی حاکم فەرهاد مۆنتاژ و کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک فەرموون لەگەڵ ئاڵقەی هەشتەم. بەشی سێیەم سەرکوتکردنی ڕژێمە نیمچە ئۆتۆنۆمەکانی کوردستان. پێشینە لە سەرەتای سەدەی 19یەمدا لاوازی ئیمپراتۆری عوسمانی بۆ هەمووان ئاشکرا بوو. هێزە ئەوروپیەکان هیچ دەرفەتێکیان بۆ سوود وەرگرتن لەو لاوازیە بۆ قازانجی خۆیان لە چیست نەدا. هەروەها ڕەگەزە جیاوازەکانی نێو ئیمپراتۆریەتەکەش هەستیان بە ئاوابوونی دەسەڵاتی سەردارانیان نەکرد و کەوتبوونە خۆ. تورکان خۆیان بە ناسۆرەوە لەو نەهامەتیەیان ئەڕوانی و لێی بە ئاگا بوون. لەو ساڵانەی دواییدا لاوازیەکە گەیشتە بۆ ڕادەیەک ئابوایە تورکان زیاتر لە جارێک لە نێوان کارەسات یاخود هێورکردنەوەی ترسنۆکانەی دۆست و دوژمنەکانیان لە هەردوو دەرەوە و ناوەوەی ئیمپراتۆریەتەکە هەڵبژێرن. بەڵام تورکان خاوەن خەڵکانێکی خاوەندا بوو ئەزمونێکی لە مێژینەی سەربازی و فەرمان ڕەوایەتی چەندین سەدەیی بوون. هێشتا تا ئەو ڕادەیە بە تەواوی بێبەهرە نەبوون لەو توانایەی وەک نەتەوەیەک مسۆگەری پێبەخشی بوون. هەروەها پیاوانێکی بڕیاردەری بەهێز و بەتوانایان لە نێودا نەبڕابوو. سوڵتان مەحموودی دووەم وێڕای شکست و بێهودەیی کارە بەراییەکانی توانی چاکسازیەکی گشتی مەدەنی و سەربازی بسەپێنێت و ئامانجیش لەوە ژیاندنەوەی ئیمپراتۆریەتەکە و بەبەرداکردنەوەی گیانی مەزنێتی لەوە و پێشی بوو. یەک لە گرنگترین خاڵەکانی بەرنامە چاکسازیەکەی سوڵتان مەحموودی دووەم بریتی بوو لە هەڵوەشاندنەوەی ئەو میرنشینە دەرەبەگایەتیە میرایەتیە بەهێزانەی سەردارانی دۆڵەکان کە نیشانەکانیان وەک ڕەعیەتێکی متمانە پێکراوی مەترسیدار تا ئەهات زیاترە بوو. لە دەیەی سێیەمی سەدەی 19یەمدا وا پێچوو سوڵتان مەحموودی دووەم بڕیاری سەرکوتکردنی ڕژێمە نیمچە ئۆتۆنۆمە میراتیەکانی لە کوردستاندا دابێت. ئەمەش تەنیا هەوڵێک نەبوو بۆ تەمێکردنی یاخیبوان و جێڕانەوەی دەسەڵاتی عوسمانی، بەڵکو زیاتر هەوڵێکی شێلگیرانە بوو لە پێناو سەر لە نوێ داگیرکردنەوەی هەرێمەکانی ناوچەکە و سەپاندنی دەسەڵاتی ڕاستەوخۆی عوسمانی بوو بەسەریاندا. لەسەر بنەمای ئەو ئامانجەی دوایی ڕەشید محەممەد پاشای والی سێواس و سەدری ئاعزەمی پێشوو بەهێزێکی مەزنەوە ڕەوانەی کوردستان کرا. عەلی ڕەزا پاشای والی بەغدا هەروەها ئینجە بەیرەقدار محەممەد پاشا کە هێزەکان لە کاتی پێویستدا بخەنە خزمەت ڕەشید پاشا. پاش مردنی ڕەشید پاشا ئەرکەکەی بە تەواوی خرایە ئەستۆی حافز پاشا و ئەوانی دیکە کە بینیان چیدی لە کوردستان دەرەبەگێکی بەهێز نەماوە بەڕووی دەسەڵاتی سوڵتاندا بوەستێت. ڕەشید پاشا وەک ئامرازێکی هەڵبژێردراو بۆ سەرکوتکردنی میرانی کورد چەند دەستکەوتێکی بەدەستهێنا. گرنگترینیان بێگومان بریتی بوو لە گرتنی محەممەد پاشای میرە کۆرەی ڕەواندز و گواستنەوەی بۆ ئەستەمبوڵ، ئەوەی کە یەکەمین و هەروەها بەهێزترین میرانی کورد بوو کە دەسەڵاتەکەی لەناو ببرێت. هەروەها وەک لەو باسەدا کە دێت ئەیبینین ڕەشید محەممەد پاشا لە مامەڵەکردنیدا لەگەڵ فەرمانڕەوا بەهێزەکەی ڕەواندز زیاتر پەنا بۆ دیپلۆماسیە بە تا ئەوەی ڕێگەی شەڕ و پێکدادان بگرێتە بەر.
دەستکەوتەکانی دیکەی ڕەشید پاشا بریتی بوو لە کۆتایی پێهێنانی یاخی بوونەکەی ماردین، سەرکوتکردنی فیدراسیۆنی خێڵەکانی میلی لە ناوچەی ژووروی مێزۆپۆتامیا، گرتن و گواستنەوەی سەرخێڵی شەمەر بۆ ئەستەمبۆڵ، تەمێکردنی ئێزدیەکانی شەنگار و تورکمانەکانی تەلعفەر، سەرپێدانەواندنی هەرێمی ساسۆن مۆتکان ئەو ئەرکەی حافز پاشا سەرکەوتنی کۆتایی تێدا بەدەستهێنا. لەم هەرێمە چیاییە سەختەدا ڕەشید پاشا ئەبوو بەسەر هێزگەلی ژمارەیەک لە سەرخێڵە بەهێزەکانی کوردستاندا زاڵ بێت. ڕەجەب بەجی هازۆ، حوسێن ئاغای ئیلیجە، تەمیر بەجی هاینی، هەروەها میرزا ئاغای بانووکەی سەرخێڵی سلێڤانی، ئەمانە کەوتبوونە بربەرەکانیەکی تند و وا پێچوو لەلایەن ڕەعیەتە کورد و ئەرمەنەکانیانەوە بە بڕواوە پشتگیری بکرێن. دوای تێکشکاندنیان زۆربەی ئەم سەرخێڵانە بۆ ناوچەی ئەدەنە لە بەشە ئەوروپیەکەی تورکیا دوورخرانەوە. ڕەشید محەممەد پاشا لە ساڵی 1936دا لە دیاربەکر بە کۆلێرا تێدا چوو. پاشان حافز محەممەد پاشا شوێنی گرتەوە. ئەوەی لە نێو شتەکانی دیکەدا ئەرکی جێگیرکردنی ئارامی تەواوی لەم ناوچەیە جێبەجێ کرد. حافز پاشا هێرشی کرد لەسەر حاجی زیلان ئاغا کە دوا سەرکردەی بەهێز بوو لەم ناوچەیەدا مابۆوە و سەری پێدانەوان، هەروەها خێڵی خارزانیش تووشی هەمان چارە نووس بوو. محەممەد پاشای ڕەواندوز. دەرکەوتنی محەممەد پاشای ڕەواندوز. بێگومان محەممەد پاشا بریتیە لە دیارترین نمونەی میرەکانی سۆران. سەبارەت بە پێشینەی ژیانی ئەم میرە بەرچاوە تا سەردەمی فراوانخوازیەکانی زۆر کەم ئەزانرێت. ئەو لە ساڵی 1990 کۆچی 1970 زاینی لە ڕەواندوز لەدایک بووە. زانیاریە سەرەتاییەکانی لە لای مەلا ئەحمەد ئیبن و ئادەم تەواو کردووە کە زانایەکی ئاینی خۆماڵی کوردی ڕێز لێگیراو بووە. لە ساڵی 1940دا لە تەمەنی 31 ساڵیدا و لە کاتێکدا مستەفا بەجی باوکی لە ژیاندا ماوە شوێنی باوکی گرتۆتەوە. ئەو ڕاستیەی کە زیاتر هەواڵی چۆنیەتی بەدەسەڵات گەیشتنی میر زەقەکاتەوە بە پێی هێندێک لێکدانەوەکان باوکە بە تەمەن و دووربینەکەی دەرکی بەوە کردهبوو کە چیدی ناتوانێت ئەرکی گرانی بەڕێوەبردننی ئەو میرنشینە پڕگێرمە و کێشەیە لە ئەستۆی خۆیدا بهێڵێتەوە. هەر بۆیە داوای لە کوڕەکەی کرد کاروباری میرنشینەکە بگرێتە دەست. بە جۆرەی سەرچاوەیەکی دیکە میر محەممەد باوکی ناچار کردووە بە قازانجی خۆی شوێنەکەی بەجێ بهێڵێت. ئەو گومانەی کە زۆر بەهێز بوو سەبارەت بەو تۆمەتەی کە میر محەممەد دڵڕقانە چاوی باوکی کوێر کردبێت بۆ ئەوەی بگاتە ئامانجەکەی، تۆمەتێکی وا کە لەلایەن ئەو دکتۆرە بریتانیەوە ڕەت کرایەوە کە سەردانی باوکە پیرەکەی میری کردووە. بەوەش پرسی وازهێنانی ئارەزومەندانەی مستەفا بەگ لای هەمووان پەسەندە. خولیا و پەرۆشی ئەو میرە لاوە گیانی هێرش و پیاکێشانی بڕیار وەرگرتنی بەهێز و دەستبەجێی هەرزوو لەلایەن ئەوانەوە هەستی پێکرا کە لە بەدبەختی خۆیاندا کەوتبوونە بەردەم ڕێگای شکۆمەندی میر. ئەوانەی پێش هەر کەسێکی دیکە بەرچەپۆکی میر کەوتن بریتی بوون لە پیاوانی دەوروبەری کە لە نێوانیاندا خزمانی نزیکی خۆی بوون. عەبدوڵڵا پاشای خەزنەدار کە پێشتر لە سەردەمی باوکی میردا ئەو کارەی پێسپێر درابوو، میر محەممەدیش لە شوێنەکەی خۆی هێشت بوویەوە. تۆمەتی پیلان جێڕانی لەگەڵ مامەکانی میردا واتە تەمیر پاشا و یەحیا بەگ خرایە پاڵ و لە سێدارە درا. محەممەد پاشا لە پێناو تەمێکردنی مامەکانی و هەڵکوتانە سەریان هیچ کاتی بەفیڕۆ نەدا. لە یەکەم ڕۆژی محەڕەمی ساڵی 1230 کۆچی 4 دێسەمبەری 1814 میر بە ئامانجی لێدانی تەمەرخان بەجی مامی پەلاماری هاودێیانیدا، ئەو مامەی کە بە پەلە خۆی لە نێو قەڵای شەیتانەدا تند کرد. پاشەوەی بۆ ماوەی 4 هەفتە لە بەرامبەر گەمارۆدا خۆڕاگری نواند، لە 10 یەنایەری 1815دا
هێرشێکی وێرانکەر کرایە سەر قەڵاکە و لە نێو دیمەنی لاشەی کوژراوانێکی فرەدا تەمەرخان و محەممەد بەجی کوڕی دەست بەسەر کران و هەڵواسران. پاشەوەی میر بەم شێوەیە مامێکیانی فت کرد، ئینجا ڕووی کردە ئەوەکەی تریان و هێرشی کردە سەر قەڵای سیدەکان کە یەحیا بەجی مامی و عوسمان بەجی کوڕی خۆیان تێدا حەشاردا بوو. پاش گرتنی قەڵاکە هەردووکیانی کوشت. هەر لە هەمان هەڵمەتیدا پەلاماری قەڵای ڕۆستەیدا و فەرمان ڕەواکەی کوشت. پاش لە ناوبردننی تێکڕای ئەو ناحەزە مەترسیدارانە دەسەڵاتی میر لە تەواوی ناوچەکەدا چەسپا، بەوەش دەستی واڵا بوو تا ئاوڕ لە هاوسێن نزیکەکانی بداتەوە. ئەو هەستا بە پەلاماردان و ملکەچ پێکردنی خێڵەکانی برادۆست، شێروان، سوورچی، خۆشناو، مامش بە شێوەیەکی یەک بە دوای یەک. چارەنووسی بەشێک لەو سەرخێڵە بە زیوانە ئەو ویستەی پیشاندا بۆ تێکشکاندنی تەواوی ئەوانەی دژایەتی خواست و ئامانجەکانی میر محەممەد بوون. بەوەش وەکە گوترێت ئەو سەرۆکەکانی میر ماهمالی، میر یوسفی، هەروەها پوشتگالی کە سێ خێڵە سەرەکیەکەی کۆنفدراسیۆنی خۆشناون کوشتن. بە هەمان شێوە ئەگوترێت ئەو هەمزاغای سەرۆکی ناسراوی خێڵی مامەشی کوشتووە. هەروەها زۆربەی سەرۆک بنەماڵە ناسراوەکانی ئاوارە و دەرپەڕاند. وا دەرەکەوت محەممەد پاشا بڕیاری دابێت کە تەواوی ئەو هەرێمانەی کەوتونەتە نێوان هەردوو زێوە هەر لە دیجلەوە بۆ سنووری ئێران بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە. لە چوارچێوەی بەدیهێنانی ئەم ئامانجەدا نەیەتوانی خۆی لە پێکدادان لەگەڵ بابانیەکاندا کە تەنیا هێزی دەرەکی بوون لە ناوچەکەدا ببوێرێت. لە ساڵی 1822دا هەریری کۆنە پایتەختی میرنشینی سۆرانی داگیر کرد و فەرمانڕەوا بابانیەکەی دەرپەڕاند. هەمان چارەنووسیشی لە ئۆکتۆبەری 1823دا کردە بەشی کۆی سنجاق و هەروەها ڕانیەش لە فێبروەری 1824دا. هەروەها هەولێر و ئاڵتون کۆپریش لە سێپتەمبەری 1823دا کەوتنە بندەستی میر. ئەم فراوان خوازیانە بوونەهۆی ئەوەی کە زێی بچووک ببێتە سنووری نێوان قەڵەمڕەوی میر و میرنشینی بابان. هەروەک پێشتر وابوو عەلی ڕەزا پاشای والی بەغدا کە لە هەل و مەرجێکی وادا نەبوو بەڕووی میردا بوەستێت، بەناچاری ددانی بە فراوان خوازیەکانی میردا ناو نازناوی پاشاشی پێبەخشی. هێرش و پەلامارەکانی محەممەد پاشای ڕەواندوز. پەلاماردانی ئێزدیەکان. دووەمین قۆناغی کارەکانی میر لەگەڵ پەلاماردان و تاڵانکردنی هەرێمی زێی گەورە دەست پێیەکات کە هەڵمەتێکی تەمێکارانە بوو دژی ئێزدیەکانی شێخان. ئەو هەڵمەتەی کە ئەگوترێت لە ئاکامی کوشتنی عەلی ئاغای باڵتی سەرۆکی ئەلقوشی کە خێڵێکی سەر بە عەشیرەتی مزۆریە لەلایەن عەلی بەجی میری ئێزدیەکانەوە بوو. ئێزیدی و مزۆریەکان لە مێژەوە دوژمنایەتیان لە نێواندا بووە. سەرکردەکانیشیان وەک دوژمنی سەرسەختی یەکدی ئەناسران. ڕۆژێکیان عەلی بەگ نامەیەکی بۆ عەلی ئاغا نووسی بوو، تێیدا خواستی خۆی بۆ هێنانەدی ئاشتی و دۆستایەتی دەربڕی بوو. هەروەها بانگیشی کردهبوو کە لە کاتی خەتەنە سوورانی کوڕەکەیدا وەک کریڤ بەشدار بێت. سەرۆکی مزوری بە ئەرێ وەڵامی عەلی بەجی دابووەوە. پاش چەند ڕۆژێک و بە هاوڵی چەند پاسەوانێکی گەیشتبوونە بارەگای میری ئێزیدی لە باعەردێ. سەردانەکەی عەلی ئاغا لەگەڵ چەند سوارێکی کەمی پاسەوانەکانیدا هەڵقوڵاوی متمانەی بووە بە خانەخوێکەی یاخود لە سۆنگەی سوکایەتی کردنی بووە، مەسەلەیەکە هێشتا بە تەواوی دیار نییە. هەرچیەکانی دابێت کارێکی وا بکات مەسەلەکە بە ماڵوێرانی کۆتایی هات. میری ئێزدی کە کۆنە دوژمنەکەی خۆی بەو شێوەیە لە سایەی بەزەی خۆی دابینی نامەردانە کوشتی. پاشان بانگی 40 سەرتیرەی ئێزیدی کرد تا خەنجەری خۆیان لە لاشەی سەرخێڵی مزوری گیرکەن بۆ ئەوەی تەواوی خەڵکی ئێزدی لەو کوشتنەدا بەشدار و بەرپرس بن. بۆ ماوەیەک وا ئەهاتە پێشچاو کە جەنگێکی خێڵەکی بەرفراوان هەڵبجرسێت.
مزوریە خێڵەکیەکان هەر هێندەی هەواڵی کوشتنەکەیان بیست وروژان و تا ڕادەی کەللەیی بوون و تووڕە بوون و بۆ ئەنجامدانی پەلامارێکی گەورە بۆ سەر باعاردێ کۆبوونەوە. هەمان کات ژمارەیەکی زۆر لە ڕەوەندە ئێزدیەکان ڕوویان لە بارەگای میری ئێزدیان کرد و پێشبینی هێرشی مزوریەکانیان کرد. ئەو کێشەیە لە ئاکامی ناڕەزایەتی پاشای ئامێدی بە جۆرێکی دیکەدا کەوتەوە و هێرشی مزوریەکان ئەنجام نەدرا. ئەم پاشایە وەک میری بادینان و خاوەن لووتکەی دەسەڵات فەرمانی بەسەر خێڵەکانی مزوری و ئێزیدیدا ڕۆیشت. بەکەمگرتن و پێشێلکردنی خواستی کەسێکی بەو هێز و دەسەڵاتە نەئەتوانرا بێ سزادان تێپەڕێ. سەرباری ئەوەش مزوریەکان بێگومان لەوە ئەترسان کە بە هەند وەرنەگرتنی ئارەزووی میری بادینان کە بۆ خۆی گومانی بەشداری تاوانی کوشتنەکەی عەلیاغای لێکرا ئەگونجێت ببێتە هۆی ئەوەی هێزەکانی میری بادینان لە پشتەوە پەلاماریان بدەن. تکای مەلا یەحیای مزوری کە پیاوێکی ئاینی ڕێزدار و ئامۆزا یاخود برازای سەرۆکە کوژراوەکە بوو نەیتوانی میری بادینان بجوڵێنێت. میر سەبارەت بە پاساوی بڕیار نەدانی کارێکی تەمێکارانە دژی ئێزدیەکان لۆمەی عەلیاغای کردووە کەوا ساکارانە ئامادە بووە داوای میری ئێزدیەکان پەسەند بکات و بێبوونی هێزێکی پاسەوانی گونجاو سەردانی دوژمنەکەی کردووە و چۆتە ناوچەکەیان. ئەگوترێت بە ناکامی و تووڕەیی ئامێدی بەجێهێشتووە و بڕیاری تۆڵەسەندنەوەی خزمەکەی داوە. مەلا یەحیا ئەوەندە پیاوێکی لێزان و لەسەر بڕیاری خۆی پێداگر بوو زۆری نەخایەن توانی ڕێگا بۆ شەپۆلێکی تونند و تیژی و ئاژاوە خۆش بکات کە تەواوی هەرێمی بادینانی لە نێو مردن و بێرانیدا نغڕۆ کرد. ئەوەش بووە هۆی لێخستنی بنەماڵەی فەرمانڕەوا میراتگرەکەی میرنشینەکە و پاکتاوکردنی ئێزدیەکانی شێخان. سەبارەت بەو شێوازەی مەلا یەحیا ئامانجەکەی پێهێناوەتە دی قسەی جۆرا و جۆر هەن. بە جۆرەی هەواڵێک مەلا توانیوێتی یارمەتی والی بەغدا بەدەست بهێنێت. پاشەوەی والی گوێ لە دەردەدڵی مەلا گرێت و بەنامەیەکەوە ڕەوانەی میری ڕەواندوزیەکات. ئەگوترێت والی بەغدا لە نامەکەیدا داوای لە مەحەممەد پاشا کردووە هێزێک بنێرێتە سەر ئێزدیەکان تا تۆڵەی ئەو بەدکاریەیان لێ بسێنێت. بە پێی جەڕانەوەیەکی دیکە مەلا یەحیا لە سۆنگەی ئەو پەیوەندیە دۆستانەیەی بە میری ڕەواندوزەوە ڕاستەوخۆ خۆی چۆتە لای و پەیوەندی پێوە کردووە. ڕاستی بابەتەکە هەرچیەک بێ ئەو چاوتێبڕین و خولیایەی میری کۆرە بوو لە ترۆبکی توانا و دەسەڵاتیدا کە سەلماندی بۆتە ئامرازی تۆڵەسەندنەوە. باس لەوە ئەکرێ کە لە کاتی چاوپێکەوتنی مەحەممەد پاشادا مەلا یەحیا ئەو پەڕی بێزاری تاڵی خۆی سەبارەت بە کوشتنی نامەردانەی خزمەکەی بەدەستی میری ئێزدیانی شێخان دەربڕیوە و باسی لەو ئازار و نەهامەتیە کردووە کە ڕۆژانە خەڵکانی موسڵمانی بادینان بەدەست ئێزدیەکانەوە ئەیچێژن. ئاگوترێت کە تکای لە پاشا کردووە موسڵمانان لە ستەمی ئێزدیە سەر کوتکارەکانیان بپارێزێت. مەلا یەحیا جەختی لەو ڕاستیە کردەوە کە میرانی بادینان لاواز و پەڕپوتن و ئەوەش تەواو ئاشکرای کرد کە میرنشینەکەی بادینان لە قۆناغی هەڵوەشاندنەوەدایە هەر وەک میوەیەکی گەی و چاوەڕێی چنینە. ئەو تکایەی مەلا یەحیا لە مەحەممەد پاشا لێزانانە بۆ جوڵاندنی گیانی بەرزە فڕی و ئومێد ئەنگێزی بوو. تکایەک سۆزی ئاینی و هەروەها گیانی سامانخوازی و چاو تێبڕینی میری وروژاند. داخۆ مەحەممەد پاشا هەر لە بنەڕەتەوە لە ئەنجامی تکای مەلا یەحیا بۆ یارمەتی و تۆڵەسەندنەوە کەوتۆتە خۆ یاخود پەژارەکەی مەلای وەک بیانوویەکی گونجاو بۆ پەلاماردانی هەرێمی بادینان قۆستۆتەوە. مەسەلەیەکە هیچ کات بە تەواوی ڕوون نەبووتەوە. خاڵی گرنگ لێرەدا ئەوەیە مەحەممەد پاشا بڕیاری پەلاماردانی ئێزیدیەکانیدا بۆ ئەوەی بەرگێکی ئاینی بەبەری هێرشەکەیدا بکە. داوای لە مەلا محەممەدی خەتەی موفتیەکەی خۆی کرد فتوایەک دەربکات و جیهادی تێدا ڕابگەێنێت. مەحەممەد پاشا لە ساڵی 1930دا سەرکردایەتی هێزێکی مەزنی کرد و لە گوندی کەڵەکەوە لە زەی گەورە پەڕیەوە. پاشەوەی دانیشتوانی ئێزیدی ئەم گوندەی دایە بەرنێزە ئینجا بەرەو باکوور کشا. تەواوی دانیشتوانی ئێزدی ناوچە بەرزایەکانی ڕۆژهەڵاتی مووسڵی
هەر لە زەی گەورەوە بۆ ڕووباری خاپوور لە ئاگر و خوێندا گەوزاند. هەزارەها پیا و ژن و مناڵ گیران و سەر بڕدران. هەروەها کۆمەڵگەیەکی گەورەی ئەو ناوچەیە گسکی لێدرا. ژمارەیەک لەو ئێزدیانەی بەختیان هەبوو پەنایان بردبووە بەر دارستانەکان و هەڵاتبوونە ناوچە شاخاویە سەختەکان و هێندێک لەوانە زوو فریای ڕاکردن کەوتبوون گەیشتبوونە ناوچە دوورەکانی تۆڕ عابدین، چیای جوودی، هەروەها چیای شەنگار. ژمارەیەکی زۆر لەوانەی زارەترەک بوون و لە هەوڵی ئەوەدا بوون بە ئاراستەی مووسڵ لەدەست هێرشبەرەکان هەڵبێن کاتێک گەیشتنە پردەکە لەو شوێنەدا پچڕابوو. هەر بۆیە گیران و لە کۆینجیک کە ئەکەوێتە کەناری ڕۆژهەڵاتی دیجلە و بەرامبەر مووسڵە کۆکوژ کران. گومانی تێدا نییە ئەو زیانەی تووشی ئێزدیەکان بوو تۆقێنەر بوو. تەنیا زیندووانێک جگەل لەوانەی هەڵاتە بوون ئەو ئافرەتانە بوون وەک سەدیق دەملوجی ئەڵێت کە بە پێی جوانیان بەسەر پەلامەردەراندا دابەش کران. هەرچەندە ئێزدیەکان زۆریان چێشت بەڵام ئەوان یەکەمینی ئەو گروپانە بوون تووشی نەهامەتی بوون. کۆمەڵگەی کریستیانانیش کە کەوتبوونە سەر ڕێگای سوپاکەی میر یاخود لە دەوروبەری ئەو ناوچانەدا بوون کە هێرشیان کرابووە سەر تووشی کۆمەڵکوژی و تاڵانکردن بوونەوە. گوندی ئەلقۆش تاڵان کرا و زۆربەی دانیشتوانەکەشی کوژران. مەزنە کڵێساکەی ڕەبان هورمز کە لە نزیک ئەو ناوچەیەیە تاڵان کرا و قەشە گابریال دامبۆ کوژرا. بڕێکی زۆر دەستنووسی کۆن لە نێو بران یان ون بوون و دەست نەکەوتنەوە. کڵێساکەی شیاک مەتاشیش تووشی هەمان چارەنووس بووەوە. چارەنووسی عەلی بەگی میری ئێزدیانی شێخان ئەتوانرێت بە چەند وشەیەک بگوترێت. هەروەک ئەدای شێرەڵێت لەلایەن محەممەد پاشاوە بەدیل گیراوە و ڕەوانەی ڕەوان دروست کراوە. پاشەوەی لەوێ ئامادە نەبوو ببێتە موسڵمان کوشتیان. سەدیق دەملوجی نووسیوێتی پێشەوەی هێزە پەلاماردەرەکانی ڕەواندووس پێش ڕەوی بکەن عەلی بەگ هەڵاتۆتە چیاکانی ئاکرێ و خۆی لەوێ حەشارداوە. بەڵام دوای چەند ساڵێک لەلایەن ئینجە بەیرەقدار محەممەد پاشای والی مووسڵەوە گیراوە و هێناویەتی لە شوێنێکدا کە بە کفر محەممەد عەرەب ناسراوە و لەسەر ڕووباری گۆملە سەری پەڕاندووە. هێرشکردنە سەر میرنشینی بادینان و ڕووخاندنی. قەتڵ و بەرکردنی ئێزدیەکانی ئەنجام درا. وێڕای ئەوەی لە سایەی میری بادیناندا بوون ئەو کارە نە لەلایەن ئەو میرە و نە لەلایەن حکوومەتی عوسمانیەوە کە مەزنی هەمووان بوو دژایەتی نەکرا. اینجا محەممەد پاشا ڕووی هێزەکانی کردە ئاکرێ کە پاوانێکی میرنشینی بادینان بوو. پاش چەند ڕۆژێکی کەم گەمارۆ دران. قەڵای ئاکرێ کە بە سەختترین قەڵال لە قەڵەمەدرا کەوتە دەست گەمارۆدەران. میرە فەرمانڕەواکەی کە ئیسماعیل پاشا بوو ناچار بە هەڵاتن کرا. هەرچەندە کوردانی زێباری بەتوندی دژی داگیرکاری سۆرانیەکانیان بەرگریان کرد گیانی تووڕێی و تاڵی داگیرکاری، بەڵام نەچەمینی زێباریەکان بەڕوونی لە هەڵوێستی چەلەنگی زێباریان و ئەو سوکایەتیەی بە دوژمنەکەیان کرد دەرەکەوێت. یەک لەو زێباریانەی گوندی سوات کە داوای لێکرا ملکەچی لە هەمبەر میردا بنوێنێت وەڵامێکی سوکایەتی ئامێزی بە میردایەوە. اینجا محەممەد پاشا بەرەو ئامێدی پایتەختی میرنشینەکەی بادینان کشا. گرتنی ئامێدی و هەڵاتنی سەعید پاشای فەرمانڕەوای محەممەد پاشای کردە دەسەڵاتداری تەواوی ناوچەکە هەر لە زەی گەورەوە تا ڕووباری خاپوور بە دوو ناوەندە بایەخدارەکەشیەوە دهۆک و زاخۆ. پاش گرتنی ئامێدی و هەڵاتنی سەعید پاشا محەممەد پاشا موسا پاشای کردە فەرمانڕەوای پایتەختی بادینان. موسا پاشا کە خزمی سەعید پاشا بوو پەیوەندێکی خراپی لەگەڵ ناوبراودا هەبوو. هەر بۆیە هاوکاریەکی بە نرخی محەممەد پاشای لە هێرشەکەیدا بۆ سەر ئامێدی کرد. محەممەد پاشا بەهۆی ئەو توانە داگیرکاریەی کە لە بەردەستیدا بوو وا پێچوو نەتوانێت جڵەوی سەرڕۆیی و فراوان خوازی خۆی بەدەستەوە بگرێت. ئامانجی داهاتووی بریتی بوو لە داگیرکردنی میرنشینی بۆتان کە ناوچەیەکی سەختە و ئەکەوتە باکووری ناوچەی بادینانەوە. ئەو بەرەو جەزیرەی ئیبن عومەر کشا و
بەبێ گرفتێکی ئەوتۆ داگیری کرد. بەوەش خۆی لە بەرامبەر فەرمانڕەوا بەهێزەکەی کە میر بەدرخان بۆتانە بینیەوە. اینجا میر محەممەد بە ئاراستەی باکوور هێرشی برد. ترس و تۆقاندنی لە نێو بەرگری کارانی حەسەن کێف بڵاو کردەوە. هەروەها هەردوو شاری نووسەیبین و ماردینیشی خستە مەترسیەوە. دواتر گەماڕۆی خستە سەر ئازیخ، بەڵام نەیتوانی بیگرێت. ئەویش بەشێکی بەهۆی بەرهەڵستی توندی دانیشتوانەکەی و بەشەکەی تریشی بەهۆی پەرەسەندنی ئاژاوە لە ئامێدی. میر ناچار بوو فراوان خوازیەکەی لەو ناوچەیەدا ڕابگرێت بەپەلە بگەڕێتەوە سەر شارە یاخی بووەکە. ئەوەی سەعید بەجی کۆنە فەرمانڕەواکەی بە یارمەتی دانیشتوانەکەی ڕاپەڕی بوون و موسا بەجی فەرمانڕەوایان لێخستە بوو ناچاریان کردبوو هەڵبێت. محەممەد پاشا گەمارۆی ئامێدیدا پاش شەڕ و بەرگریەکی کەمی دانیشتوانە بێهیوایەکە توانی گەمارۆی توندی سەر هێزە پارێزەرە گەمارۆ دەراوەکانی شارەکە لابەرێت و جارێکی دیکە دەستی بەسەر ئامێدیدا گرتەوە. پاشای شێتگیر ڕق و تۆڵەی خۆی بە دانیشتوانی شارەکە ڕشت. زۆربەی مەزنە پیاوانی شاری کوشت و بەشێکی گەورەی خەڵکی شارەکەش بە دەردەسەری و برسێتی و ڕەشانەوە فەوتان. ئەمجارە پاشا بێ ئەوەی بچووکترین بایەخێک بە هەستی دانیشتوانەکە بدات، تەواوی ناوچەکەی بە میرایەتی ڕەواندوزەوە بەستەوە و ڕەسوڵ بەجی برای لە جیاتی میرە بادینی ڕەتکراوەکە واتە موسا پاشا دانا. بەم کارەش محەممەد پاشا کۆتایی بە میرایەتی بادینانی خاوەن مێژووی چەندین سەدەهێنا. هەرچەندە ئیسماعیل پاشا دوای میری بادینان توانی پاش کەوتنی میر محەممەد پاشا بگەڕێتەوە بۆ ئامێدی، بەڵام زۆری نەخایەن لەلایەن حکوومەتی عوسمانیەوە لێدرا. کەوتنی محەممەد پاشای ڕەواندوز. ئەمێستا محەممەد پاشا بە خێرایی لە چارەنووسی خۆی نزیگە بێتەوە. حکوومەتی عوسمانی کە تا ئەو کاتە بە بێبایەخیەوە سەیری چالاکیەکانی ئەم فراوان خوازە کوردەیە کرد، ئەمێستا دەستی کردووە بەوەی کە بە تەواوی لە حاست سەرکەوتنە بێشکستەکان و بڵند پەروازی و چاو برسێتی ئەو میرە بە ئاگا بێتەوە. نێوەرۆکی مەزنی پێشڕەوی بێ ئاستەنی میر ئەوەندە ئاشکرایە ناکرێت لەوە زیاتر پشتگوێ بخرێت. بە تایبەت کە سەرنج دژی ئەوە بوو کە لە بەشەکەی دیکەی ئیمپراتۆریەتەکەدا ڕووی ئەدا. حکوومەتی عوسمانی ناچار بوو بۆ بەرەنگاری هەڕەشەی پەرەسەندووی محەممەد عەلی پاشای میسر بەسەر کەم و کورتی و دوودڵیەکاندا زاڵ بێت. تێکۆشان دژی بنەماڵەی فەرمانڕەوای میسر بێگومان پێویستی بەوە گەڕخستنی تەواوی هێز و توانای حکوومەتی سوڵتان هەیە. هەرچەندە سەرقاڵبوونی عوسمانی بە هەڕەشەی محەممەد عەلیەوە مانای لاوازی ئاگایی دەوڵەتی لە هەمبەر مەترسیە ڕاستەقینە پەرەسەندوەکەی تری نەئەگەیاند. ئەگەر شتێک هەبێت ئەوەیە تێکۆشان دژی محەممەد عەلی دەوڵەتی عوسمانی لەمەڕ مەترسی خواستە فراوان خوازیەکانی بە ئاگا هێنا و بووە هۆی پتەوبوونی پێداگیری و ویستی دەوڵەت تا شێل گیرانەتر مامەڵە لەگەڵ ئەو جۆرە کێشانەدا بکات. سەرباری ئەوەش چاکسازیەکان و سیاسەتی نوێی سوڵتان مەحموودی دووەم بەڵگەی ڕوونی خواستی حکوومەتی ناوەندیان سەبارەت بە کۆتایی پێهێنانی خواستی فراوان خوازی یەک بە دوای یەکی فەرمانڕەوا هەرێمیەکان خستە بەرچاو. کاتەکە بە خێرایی لەوە نزیگەبووەوە و دەوڵەت لە حاڵەتێکی وادا خۆی ببینێتەوە کە لە دەست دەرەبەگەکانی ئەنەدۆڵ میرە میراتگرەکانی کوردستان، مەمالیکە نیمچە سربەخۆکانی بەغدا، میری لوبنان، هەروەها پاشای عەکا ڕزگاری بووە. ئەگوترێت محەممەد پاشای ڕەواندوز پەیوەندی بە ئیبراهیم پاشاوە هەبووە کە کوڕی محەممەد عەلی میسر و هەروەها سەرکردەی سەربازی بەناوبانگی هێزەکانی بووە. بێگومانە ئەم پەیوەندیە بە ئامانجی هەماهەنگی کارە جەنگیەکانیان دژی دەوڵەتی عوسمانی بووە. ئەگەر ئەمە ڕاست بێ هەر ئەم پەیوەندیە بوو کە بووە هۆی خێراکردنی پرۆسەی لێدان و خستنی میری ڕەواندوز.
لە ساڵی 1834 ڕەشید محەممەد پاشای سەرکردەی عوسمانی بەهێزێکی مەزنەوە لە باکووری مێزۆپۆتامیادا دەرکەوت. ڕەشید پاشا کە پێشتر سەدری ئەعزەم بوو دواتریش کرابووە والی سێواس. ئەمێستا ئەرکی سەرکوتکردنی ئەو میرە کوردەی پێسپێر دراوە. ڕوە و باشوور بە درێژایی ڕێگای شەنگار تەلەعفەر پێشڕەبی کرد و لە هەردوو ناوچەکە ڕەگەزە یاخی بۆکانی داپڵۆسی. دوای ئەوە لە ئاسکی مووسڵەوە لە دیجلە پەڕیەوە گەیشتە وڵاتی سۆران و لە دەشتی هەریر بارگەی خست. لێرەش دوو ستونی بەهێزی پێوە پەیوەست بوون. یەکێکیان لەلایەن ئینجە بەیرەغدار محەممەد پاشای والی مووسڵەوە و ئەوی دیکەش لەلایەن عەلی ڕەزا پاشای والی بەغداوە سەرکردایەتی ئەکرا. پاشا کوردەکەی ڕەواندوز تەواوی هێزەکانی خۆی بۆ پشتی گەروی ڕەواندوز کێشابووەوە. ئەم کارەی وا دەرەکەوت بە ئامانجی دوا بەرەنگاری ناکامانە و بەرگریکردن لە پایتەختی میرنشینەکەی بێ. هەمان کات بە وریاییەوە هەستا بوو بە قایمکردنی ئەو شوێنە سەختانەی کە بەسەر گەروەکەدا ئەیان ڕوانی و لەبێوە تەنیا ڕێگە بۆ ڕەواندوز تێپەڕە بوو. ڕەشید پاشا ئەوەیە زانی کە هێزەکانی تووشی زیانێکی مەزن نەبن گەربێت و پەلاماری ئەو شوێنە سەختانەی میر بدات. هەر بۆیە ڕێگەی دیپلۆماسی لە شەڕ پێچاکتر بوو. بە جۆرەی لێکدانەوە یەک سەرکردەی عوسمانی کە کۆنە هاوڕێی محەممەد پاشا بووە ئامۆژگاری کردووە کە خۆی لە خوێن ڕێژی بپارێزێت و بێت لەگەڵ میریدا ڕێکەوێت. هەواڵی ئەوە هەیە ڕەشید پاشا ئەو پەڕی بەڵێنی دڵنیا کەرەوەی بە محەممەد پاشادا بێ گەربێت و واز لە چالاکیێت دوژمن کارانەکەی هەڵگرێت و خۆی بەدەستەوە بدات. ئەوە بە شێوەیەکی ڕێز لێگیراوانە مامەڵەی لەگەڵدا ئەکرێت و دەسەڵاتی میرنشینەکەی خۆی پێدرێتەوە. محەممەد پاشا ئەوەی پەسەند کرد و چووە لای سەرکردەی عوسمانی تا گفتوگۆ لەو بارەیەوە بکەن. لەوێ دەست بەسەر کرا و لەگەڵ هێزێکی پاسەوانی تۆکمەدا ڕەوانەی ئەستەمبوڵ کرا. بە جۆرەی گەڕانەوەیەکی دیکە ڕەشید پاشا توانیوێتی ژمارەیەکی زۆر پیاوانی ئاینی ڕێزداری کورد بەلای خۆیدا ڕابکێشێ. یەک لەوانە موفتیەکەی میری سۆران بوو کە مەلا محەممەدی خەتێیە. مەلا ئامادە بوو فتوایەک دەربکە سەبارەت بەوەی هەر کەس چەک دژی سوپای خەلیفە هەڵگرێت کافرە و بەوەش تەلاقیەکەوێت و ژنەکەی لێ حرامە. بڵاوکردنەوەی ئەم فتوایە کاریگەریەکی گەورەی کردە سەر شوێن کەوتەکانی میر. لە ترسی ئەم فتوایە وەکە گوترێت زۆربەی چەکدارانی لەشکرەکەی میر وازیان هێنا و دانیشتن. دوای ئەم فێڵە زیرەکانەیە کە ڕیزەکانی سوپای میری ڕەواندوزی هەڵتەکاند ئەگوترێت ئینجا ڕەشید پاشا پەیوەندی بە میرەوە کردووە و ئەو داوایەی خستۆتە بەردەست کە خۆی بەدەستەوە بدات و لەگەڵ حکوومەتی عوسمانیدا ڕێک بکەوێت. ئەگوترێت سوڵتان بە شێوەیەکی دۆستانە و دڵفراوانیەوە پێشوازی لە میر کردووە پاشەوەی گەیشتۆتە ئەستەمبوڵ. هەروەها زۆرترین ڕێزی لێناوە. بە پێی گەڕانەوەی فریدریک میلنجن لە ساڵی 1870دا بە پاشا کوردەکەی ڕاگەیەندرا کە وەک پیاوێک لە خانەدانترین چینی کۆمەڵگەدانراوە و بە یەکێک لەو پایانەیان داناوە کە تەختی سوڵتان پتەوەکات. دەواازەی باڵا بڕیاری سەر لە نوێ ڕێخستنەوەی تەواوی لە کوردستاندادا و محەممەد پاشای بە فەرمانڕەوای گشتی ئەو هەرێمە دانا و دەسەڵاتێکی بێسنووری پێبەخشی. لێرەوە دەرەکەوێت کە ڕەشید پاشا سەبارەت بەو بەڵێنەی بە میریدا بوو وەفادار ماوەتەوە. بەدبەختی میر لەوەدا بوو کە ڕەشید پاشای بەسەردا مرد و ئەو هێشتا هەر لە ئەستەمبوڵ مابووەوە. بەجێهێشتنەکەشی بە هەمان ڕێز و شکۆی ئیمپراتۆریەوە بوو کە کاتی گەیشتنەکەی بۆ ئەستەمبوڵ پێشوازی لێکرا. ئەو ئەستەمبوڵی بەجێهێشت و بە سواری کەشتیەک بەرەو وڵات گەڕایەوە کە لە بەندەری سامسۆنەوە کەوتە جوڵە. میری ڕەواندوز هیچ کات نەگەیشتەوە وڵاتەکەی خۆی. بە پێی گەڕانەوەیەک ئەو کاتەی لەسەر کەشتیەکەی بووە کوشتویانە. بە جۆرەی گەڕانەوەیەکی دیکە لە سێواس هەڵیان واسیوە. ئەگوترێت هەڵواسینی محەممەد پاشا لەلایەن عەلی ڕەزا پاشای والی بەغداوە بووە. ناوبراو دەواازەی باڵای لەو ئاگادار کردوتەوە کە تا میری ڕەواندوز لە ژیاندا مابێ ئاشتی و ئارامی لە پاشاڵکی بەغدادا بەرقەرار نابێ.
وا پێچێ میستەر وودی کۆنسوڵی بریتانی لە دیمەشق بۆ خۆی بەرژەوەندی لەو چارەنووسەی محەممەد پاشادا هەبوو بێ. لە سەروبەندی سەفەرەکەیدا ئەم کارمەندە کە وەک وەرگێڕی باڵوێزی بریتانیا لە ئەستەمبول هەڵەسوڕا دیدەنی لەگەڵ سەرکردە کوردەکەدا کردبوو کاتێک ئەو سەرکردەیە هێشتا لە ترۆپکی هێز و دەسەڵاتیدا بوو. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی نۆهەم. کۆتایی میرنشینی بادینان چەند وشەیەک بەسە تا چارەنووسی ئیسماعیل پاشای دوامیری سربەخۆ و کۆتایی هێنانی میرنشینی بەناوبانگی بادینانی پێباس بکەین. پێویستە ئەوە بە بیرخۆمان بێنینەوە کە محەممەد پاشای ڕەواندوز دووجار پەلاماری میرنشینی بادینانی داوە. جاری یەکەمیان بۆ قەتڵ و بڕکردنی ئێزدیان و بێگومان بۆ تاقیکردنەوەی توانای کاردانەوەی میری بادینان. دووەمیش ئەو کاتەی هێرشی کردە سەر میرنشینی بادینان تا بیکاتە بەشێک لە ئیمپراتۆریا زوو لە ناوچووەکەی. ئیسماعیل پاشا و هەروەها محەممەد سەعید پاشا تێکشتێنران و ناچار بە هەڵاتن کران. کەمێک پاشتر ئیسماعیل پاشا بە سوودوەرگرتن لە دەرفەتی ئامادە نەبوونی میری ڕەواندوز لە ناوچەکە توانی موسا پاشای نوێنەری میر لە ئامێدی دەرپەڕێنێت. بەڵام ئەم سەرکەوتنە زۆری نەخایەند. گەڕانەوەی پاشای ڕق هەڵساوی ڕەواندوز ئیسماعیل پاشای تووشی بەزینێکی دیکە و پایتەختە بەدبەختەکەشی جێرۆدەی نەهامەتیەکی نوێ کرد. ئیسماعیل پاشا کە توانی بە کەولی خۆیەوە ڕزگاری بێ نەیوێرا تا ماوەیەکی دیکەش هەوڵێکی تر بۆ گێڕانەوەی دەسەڵاتی لە دەستچووی بداتەوە. وێڕای ئەوەی پاش سەرکوتکردنی محەممەد پاشای ڕەواندوز لەلایەن حکوومەتی عوسمانیەوە توانی وەک فەرمانڕەوا بۆ میرنشینەکەی خۆی بگەڕێتەوە. بەڵام ئەم خۆ دامەزراندنەوەیە زۆری نەخایەن. اینجا بەیرەقدار محەممەد پاشای والی مووسڵ بەهێزێکی مەزنەوە بەرەو ئامێدی کشا و توانی پاش گەمارۆیەکی درێژخایەن داگیری بکات. ئیسماعیل پاشاش سەر لەنوێ هەڵات و ئاوارە بوو. هەرچەندە میر لە جێڕانەوەی میرنشینەکەی بێ ئومێد بوو، زۆری نەبرد سەر لەنوێ لەگەڵ پیاوە ناسراوەکانی ئامێدی و ناوچەکانی دەوروبەریدا پەیوەندی دامەزراندەوە. پاشەوەی ژمارەیە شوێنکەوتەی لێ کۆبووەوە، نامەیەکی بۆ والی مووسڵ نووسی تێیدا داوای لێ کردهبوو ڕێگەی بدات بگەڕێتەوە ئامێدی. بەڵام والی هیچ وەڵامێکی نەدابووەوە. اینجا هەستا بەرەو جەزیرەی ئیبن عومەر ڕۆیشت کە وەک دەرەکەوێت لە ژێر سایەی بەدرخاندا بووە. لەوێوە کەوتۆتە پەیوەندیکردن بەلایەنگرانیەوە و زۆری نەبرد ڕێبەری هێزێکی بەرچاوی کرد و هەڵی کوتایە سەر ئامێدی و گرتی. کاتێک والی مووسڵ هەواڵی ئەم کارەی میری بیست کەوتە ئامادەکاری تا هێرش بۆ سەر شارەکە بکە. ئیسماعیل پاشا لەو هەواڵە ئاگادار کرایەوە و هەوڵیدا هێندێک هەنگاو بنێت تا پارێزگاری لە خۆی بکات. ئەگونجێت لەم کاتەدا بێ کە تکای یارمەتی لە مارشەمونی پاتریارکی نەستوریەکان کردبێت. وەکە بینین مارشەمون 3000 چەکداری خۆی بۆ نارد، بەڵام ناچار بوو لەسەر داواکاری والی مووسڵ دواتر پاشەکشەیان پێ بکە. هەمان کات والی مووسڵ بە هێزێکی مەزنەوە ڕێگەی ئامێدی گرتەبەر. لە پاش پێکدادانێک ئیسماعیل پاشا بەزی و گیرا و بەرەو بەغدا دوورخرایەوە. لەبێ لەگەڵ ئەندامانی خێزانەکەی کەمابوون نیشتەجێ بوو. بەوەش میرنشینێکی دیکەی کوردی کە لە ڕووی پلەپایەوە زنجیرەی میرە فەرمان ڕەواکانی بەدووەم میرنشین لە نێو میرنشینەکانی دیکەی کورددا دائەنرێت کۆتایی هات. بەدرخان بەگی بۆتان. بێگومان بەدرخان بەگ یەکێک لە ناسراوترین ئەندامەکانی بنەماڵەی ئازیزانە کە میراتگری فەرمان ڕەوایەتی بۆتان بوون.
ئەم بنەماڵە میرایەتیە لەلایەن مێژوونووسی کورد شەرەفخانی بەدلیسیەوە وەک یەکێک لە کۆنترین بنەماڵە فەرمانڕەواکانی کوردستان ئاماژەی بۆ کراوە کە خۆیان بنەوەی عەبدولعەزیزی کوڕی خالیدی کوڕی وەلیدی سەرکردەی مەزنی موسڵمانان و هاوڵی پەیامبەر داناوە. بەپێی هارتمان ئەم فەرمانڕەوایانە هەروەک زۆرینەی دەست و پەیوەندەکەیان لە سەردەمانێکدا ئێزدی بوون. بەدرخانبەگ کە لە تەمەنێکی لاویدا دەسەڵاتی میرنشینەکەی گرتە دەست بۆ ماوەی چەندین ساڵ هیچ لەبارەیەوە نەبیستراوە. هاتنە سەرکاری هاوکات بوو لەگەڵ دەستپێکردنی قۆناغێکی هەستیار لە مێژووی عوسمانی و کوردستاندا. ئەو قۆناغەی تێیدا چاکسازی گەیشتە بۆ ئاستی سەرکوتکردنی میرنشینە نیمچە سەربەخۆکانی کوردستان. ئەو لە سەرەتادا ئەوەندە بەهێز نەبوو بتوانێت بەشداری لە وێناکردنی ڕووداوەکانی سەردەمەکەیدا بکات. بەڵام گومانێکی کەمتر لەوە ئەکرێت کە بە وریاییەوە چاودێری ئەو چەوساندنەوە مەترسیدارانەی کردبێت کە لە دەوروبەریدا ڕوویانەدا. لە ساڵی 1853دا سێر ئۆستن هێنری لایارد ئاماژەی بە زانیاریەکی سەرنجڕاکێش سەبارەت بە مێژووی بەرایی بەدرخانبەگ داوە. ئەو گوتوویەتی کە بەدرخانبەگ بە ناوی میر سەیفەددین شێری فەرمانڕەوای میراتگری جەزیرەوە فەرمانڕەوایەتی کردووە. هەروەها بۆ ماوەیەکی درێژ سەبارەت بە پێویستیەکانی هەلومەرجەکە وریایی نواندووە. میر سەیفەددین سەرۆکی میراتگری بۆتان بووە کە بەدرخانبەگ بە ناوی ئەوەوە فەرمانڕەوایەتی کردووە. کوڕەکەی ئاسدان شێر شکاوەی ئەردەشێرە ئەمێستا لە نێو تورکاندا لە ژێر چاودێریدایە. بەدرخانبەگ زۆر وریابوو سەبارەت بە پاراستنی ئەو دیدە لە نێو کووردا کە ئەو دەسەڵاتەی هەیەی لەلایەن میرەوە پێی دراوە. ئەو زۆرینەی نووسراوە فەرمیەکانی بە مۆری میر بەڕێیە کرد. هەرچەندە ئەو تا مردنی میریش وەک زیندانیەک لای خۆی هێشت بوویەوە. پێویستە ئاماژە بەوە بکرێت کە ناوی ئەو میرەی لایارد وەک کوڕەکەی سەیفەددین شێر ئاماژەی پێکردووە ئەسەدەددین شێر کە شکاوەی ئەردەشێر نییە بەڵکو زیاتر عیززەدین شێر یەزدان شێرە. ئەگەر هەواڵەکەی لایارد ڕاست بێت ئەوە تیشکێکی نوێ و گرنگ پەخشەکاتەوە سەر گەلێک خاڵی دیاری کراو کە تا ئێستا لە تەمومشدا مابوونەوە. یەکەم هەواڵەکەی ئەو پشت ڕاستەکاتەوە کە بەدرخانبەگ لە پێناوی چەسپاندنی دەسەڵاتەکەیدا ساڵانی بەرایی فەرمانڕەوایەتیەکەی بێهەراو هۆریا بەسەر بردووە. بێگومان لە هەلومەرجێکی سەخت و لە ئەستۆگرتنی ئەرکێکی گرنگدا. دووەم یارمەتی ڕوونکردنەوەی ئەو پەرەسەندنە بایەخدارانە ئەدات کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تێکشکاندن و کەوتنی بەدرخانبەگەوە هەیە. بەتایبەت بادانەوەی عیززەدین شێر لە کاتێکدا کە بەدرخانبەگ لە ململانێ و چێشمێکی نێوان ژیان و مردندا لەگەڵ هێزەکانی عوسمانی تێوەگلا بوو. ئەگەر زانیاریەکەی لایارد سەبارەت بە سەیفەددین شێر دروست بێ ئەوە هەڵس و کەوتی عیززەدین شێرمان بۆ ڕوونەبێتەوە کە زۆربەی کات لەلایەن کوردەوە تۆمەتی ناپاکی و خیانەتکردن لە کێشەی کوردیان خستۆتە پاڵ. ئەوەی وای لێکردووە لە پشتگیریکردنی خۆی بۆ بەدرخانبەگ پاشگەز ببێتەوە بەهۆی مەسەلەی مامەڵەکردنی بەدرخانبەگ بوو لەگەڵ باوکیدا. هەرچەندە زانیاریەکان سەبارەت قۆناغی بەرایی فەرمانڕەوایی بەدرخانبەگ پەرش و بڵاو بوون بەڵام لە ڕووداوی بەرچاو و بەرژەوەندیدار بەدەر نییە. گوێمان لەوە بێت کە لە ساڵی 1838دا هێزێکی بە مەبەستی هێرشکردنە سەر عەبدولاغای برای خان مەحموود ئامادە کردووە. لە ساڵی 1839دا کراوەتە میراڵای فەخری سوپای عوسمانی وەک سەرکردەی تیپێکی سەربازی هێزەکانی بۆتان بەشداری شەڕی نزیبی کردووە. ئەو شەڕەی ئیبراهیم پاشای میسر سەرکەوتنێکی مەزنی بەسەر سوپای عوسمانیدا بەدەستهێنا. دوای ئەم شکستەی عوسمانیەکان بەدرخانبەگ بەخۆی و پیاوەکانیەوە بۆ جزیرەی ئیبن عومەر گەڕایەوە. سوودی لە لاوازی تورک بینی و دەستی کرد بە تۆکمەکردن و دەست پێداهێنانەوەی هێزەکانی. بەدرخانبەگ بۆ بەدەستهێنانی ئەم ئامانجەی سوودی لە هەلومەرجێکی کەموێنەی لەبار بینی. لە باشوورەوە شەڕ و شۆڕەکانی ئەو دواییە و سەرکوتکردنی محەممەد پاشای ڕەواندوز شانبەشانی کۆتایی پێهێنانی میرنشینی سۆران
میرەکانی بادینانی بە شێوەیەکی هەمیشەیی لاواز کرد. ئێزدیەکانی شێخان بە تەواوی لەلایەن میرە کۆرەی ڕەواندوزەوە قەتڵ و بڕکران. هەروەها ئێزدیەکانی شەنگار لە ڕێگای ئەو هەڵمەت و پەلامارانەی ئەکرایە سەریان قڕکران و چیدی نەیانتوانی لە ناوچەکەدا دەسەڵاتێک بن. لە باکوورەوە دەسەڵاتی دەرەبەگە کوردەکانی بەرزاییەکانی ساسۆن مۆتکی لەلایەن ڕەشید پاشا و ئەو سەرکەردانەی بە دوای داهاتن تێکشکێنران. لە ڕۆژهەڵاتەوە نوروڵابەجی میری هەکاری چیدیکە وەک با و باپیرانی ئەو میرە بەهێزەی ناوچەکە نەبوو. ئەو بەو ناکۆچی و دووبەرەکیەوە سەرقاڵ بوو کە ئاکامی ناکۆچی نێوان ئەو و سلێمان بەگ بوو. ئەو میرە لاوەی کە نوروڵڵا شوێنی گرتبووەوە. ئەم کێشمە تەنیا نەبووە هۆی دابۆشبوونی تەواوی دەست و پەیوەندەکەی، بەڵکو زیانێکی قەرەبوو نەکراوەی بە وەفاداری و لایەنگری لە دەسەڵاتەکەی گەیاند. لە نێوان شتەکانی دیکەدا بووە هۆکاری دووبەرەکی هەمیشەیی لەگەڵ مارشەموندا کە سەرکردەی یەکێک لە هەرە بەهێزترین یەکێتیە خێڵەکیەکانی هەرێمی هەکاری بوون لە نێو میرنشینە پایەدارەکانی کووردا. میرنشینی دوورە دەستی بابان هێشتا لە ژیاندا مابوو، بەڵام وەک ڕووداوەکان سەلماندیان ئەم میرنشینە تەنیا لە پێچی دوادەیەی تەمەنیدا ژیا و مانەوەی تەنیا مەسەلەی کات بوو. هەموو ئەمانە بێگومان پێگەیەکی کەموێنەیان وەک تاکە سەرکردەیەکی سونەتی کورد کە لە تەواوی نیشتیمانی کورددا مابێتەوە بە بەدرخان بەخشی بەگرە کردیە پیاوێکی ناوداریش. لەم هەلومەرجەدا لەوانەیە هێمادان بەوەی کە میری بۆتان لەلایەن حکوومەتی عوسمانیەوە هاوکاری کرابێت شتێک نییە عەقڵ نەیبڕێت، بەڵام لە کاتی پێویستیدا ئەگونجێت ناچار بوو بێ هەوڵی دابێت لەگەڵیدا بسازێت. هەرچەندە زەمینەیەکی باش هەیە بۆ بڕواهێنان بەوەی حکوومەتی عوسمانی گەیشت بێتە ڕێکەوتنێک. ئەم هەنگاوانە لە تایبەتمەندی ئاکاری عوسمانی بەدوور نییە. هەروەها ڕێی تێن ناچێت پیاوێک لە ئاستی بەدرخاندا داواکاریەکی ئەوتۆڕەت بکاتەوە گەر کرابێت. لە میانەی وتوبێژێکدا لەگەڵ دی ئۆستن ڕایت و میستەر ئێدوارد برێس کە سەر بە نوێنەرایەتی ئەمریکا بوون لە ئێران، ئەوەی ئامادە بوو لە ساڵی 1946دا بانگهێشتی سەردانەکەی پەسەند بکەن، بەدرخان ڕاشکاوانە ددانی بەوەدا نابوو کە پێش 8 ساڵ جۆرە ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی عوسمانیدا هەبووە. بەپێی هەواڵەکەیان بە ئێمەی گوت 8 ساڵ بەر لە ئێستا کاتێک ئەو لاواز و تورکیا بەهێز بوو لەگەڵ ئەوەی دواییاندا تێکەڵ بە پەیمانێک بووە. ئەمێستا هەرچەندە هێزەکانیان گۆڕانی بەسەردا هاتووە، ئەو خوازیاری شکاندنی قسەی خۆی نییە. ئەو 8 ساڵ لەوە و پێش هەژار بوو، بێ دەسەڵات بوو، کەمیشە ناسرا. حکوومەتی تورک دەستی خستە ژێرباڵی، ئەمێستا سەروەت و سامانی لە ژماردن نایەت. سروشتی ڕێکەوتنەکەی نێوان بەدرخان و حکوومەتی عوسمانی هەرچیەک بێ، ئەم هەواڵە بەڵگەی پێکاتنێکی سوودبەخشی هاوبەشە کە هەردوولا گەیشتونێ. جێگای سەرنجە تێبینی ئەوە بکرێ کە گەیشتنە ئەم ڕێکەوتنە لە کاتێکدا بوو کە لەلایەن حکوومەتەوە سیاسەتی هێورکردنەوەی کوردستان بە شێوەیەکی خێرا لە پەرەسەندندا بوو. ململانەی سەرەکی مەترسیداری حکوومەت لەگەڵ محەممەد عەلی میسردا هێشتا کۆتایی نەهاتبوو. لە هەلومەرجێکی بەو چەشنە مەترسیدار و سەرقاڵیەدا بێگومان دوژمنێک کەمتر بە ئامانجەکانی تورکیا ڕاژەیەکی چاکتر بوو. هەموو هۆکارەکان واکەن بڕوابەوە بکرێ کە ئەم میوانە ئەمریکاییانە ڕاستگۆیانە و بە بڕواوە هەواڵی چاوپێکەوتنەکەی خۆیان لەگەڵ بەدرخاندا ڕاگواستووە. لەوە ئەچێت کەسایەتی میر بە شێوەیەکی چاک شوێنی لەسەر هەردوو پیاوەکەتدا نابێت و هەواڵەکەشیان زۆربەی کات ئەتوانرێت لە چوارچێوەی ئەو نرخاندن و سەرسامیەوە بێت. کەسایەتی بەدرخان بەگ. ئەوەی بەدرخان یەکێکە لە کەسایەتی مەزنەکانی مێژووی کورد بابەتێکە کێشەی لەسەر نییە. ئەو شێوازەی کە خۆی لە هەلومەرجێکی لاوازی ڕێژەیی و نادیاریەوە پێهێنایە ترۆپ
وەک بەهێزترین و بەرچاوترین و نمونەیترین کوردی سەردەمەکەی خۆی بەسە بۆ سەلماندنی ئەوەی خاوەن توانا و لێهاتوویەکی بەرچاو بووە. بێگومان ئەو لای کورد بەرجەستەی نمونەیەکی باڵای سەرکردایەتی کوردە. ئەو تێگەیشت و ئامادەیەکی باشی هەبوو، لە ئاکار و ڕەفتاری باشیش بەدەر نەبوو، لە ئازایەتیدا کەموێ نەبوو، خاوەن بڕیار، خولیا و ئومێد و هەروەها خواپەرستیش بوو. پیاوێکی زۆر جۆش و خاوەن سروشتێکی سەرچڵانە بوو. وێڕای ئەوەی ئەم تایبەتمەندیانە کە لە خۆیدا شتێکی نایاب بوو، بەڵام بە ئاسانی تووشی شێواندنە هاتن. هەتاوەکو بە هەنگاوی ددان بە خۆداگری و لێبوردەیی نۆژەن نەکرانایەتەوە، چونکە سەرەڕۆیی ئازایەتی ئەشێوێنێت. پێداگری لەسەر بڕیار بەرەو دڵڕەقی و تاوان پاڵەنێت. ئومێد و خولیاش ئەبێتە تەماکاری و چاو برسێتیەکی بێمانە، خواپەرستیش بۆ دەمارگیری و لێنەبوردەی. لە هەمان کاتدا بەدرخان بەهۆی ژمارەیەک لەو هەوڵانەی کردوونی و نکوڵی لێ ناکرێت تاوانبارە. سەرکوتکردنی دڵڕەقانەی نەستوریە چیاییەکان لادانێکی پوچە لە شێوازی مرۆڤ دۆستی و سیاسی بەڕێوەبەرایەتیەکەی. ئەم کارەی نەک هەر بووە هۆی ئەوەی خوێنێکی بەخۆڕایی بڕژێت، بەڵکو بووە هۆی ڕووخاندنیشی. هێندێک ددان بە خۆداگرتن و کەمێک ڕامان و بیرکردنەوە ئەگونجا ئەو تراژیدیایی بگۆڕی بایە و بۆ بەدیهێنانی شتی مەزنتر ڕاژەی زێدەتری پێ بکردبا. چارەنووسی محەممەد پاشای ڕەواندوس پێویست بوو وەک وریاکەرەوە و پندێک ڕاژەی بەو کردبا. 10 ساڵێک پێشتر ئەو میرە تەنیا لە پێناو ڕازیکردنی گیانی وێرانکارانە و کۆمەڵکوژی ئێزیدیە بێدیفاعەکان سەر و میرنشینەکەی خۆی دانا. بەدرخان بەگ خولیا و ئاواتەکانی بە تاوانێکی بوێرانە و دەست پێکێکی کەموێنەی نەچەماوەوە بردە پێش. وەک هەموو پیاوەکانی چارەنووس هەستی بە پەیامێگە کرد و بڕوایەکی پتەوی بەوە هەبوو کە خاوەن توانایەکی ناوازەیە. کەسایەتی و ئاکاریشی بە ڕووپۆشێکی کارێزمایی و جەماوەرکێش داپۆشرا بوو. لەبەر ئەم ڕۆشناییەدا زۆربەی ئەو هەڵس و کەوتانەی وا دەرەکەوێت کە لێکدانەوەیان بۆ نەکرێت ئەبێتە شتێکی ڕوون و ئاشکرا. توندوتیژی و ئاینگەراییەکەی پشتگوێخستنی شێوازی پەسەند نەکرا و بە هەندوەرنەگرتنی مەترسیەکان ئەتوانرێت وەک بەشێک لە کەسایەتیە کارێزماتیکەکەی لێی بڕوانرێت. لە چاوی خۆی و هەروەها شوێنکەوتەکانیدا سەرکەوتنەکانی مۆری خوداوەندیان پێوە بوو. ئەمە بوو کە بۆ میوانە ئەمریکیەکان دەرکەوت بوو لە کاتێکدا لە ترۆپکی دەسەڵاتیدا بوو. دەسەڵاتی لە ڕۆژهەڵاتەوە لە سنووری ئێرانەوە درێژە بووەوە و بەرەو ئەو سەری میزۆپۆتامیا لە ڕۆژاوە، هەروەها لە دەواازەکانی دیاربەکرەوە بۆ ئەوانەی مووسڵ. ناوبانگی تەواو بڵاو ببووەوە. کاتێک لەگەڵیدا بووین بەگشتی تەواوی سەرۆکەکان لە باکووری کوردستان ئەهاتن و ڕێز و بچووکی خۆیان پیشانەدا. دیاری وەک پارە، ئەسپ، هێستر، هەروەها کەلوپەلی بە نرخیان پێشکەشە کرد. تەنانەت بەجیهەکاری کە لە پلەپاییدا لەو بەرزتر و پێشتریش لەو بەدەسەڵاتتر بوو، هەروەها خان مەحموود کە لەلایەن گەشتیارە ئینگلیزیەکانەوە بە جێردەی کوردستان ناوەبرێ، ئەم دوانە وا دەرەکەوێت بە چەشنێک بیر بکەنەوە گەر دەستە و نەزەر لە بەردەم بەدرخاندا بوەستن، بەوە شەرەفمەند دەبن. بێرۆکەی قەدەر و ویستی خوداوەند هێندە بەقوڵی لە هیزری موسڵماناندا ڕەجیدا کوتیوە کە زۆر لە بەهێزکردنی دەسەڵاتیدا ڕۆڵی بینیوە و ئەو چەکەش ئەلەرزێنێت کە دژ بە و بەرز بکرێتەوە. ژمارەیەکی زۆر لەو سەرکردە بوێر و چالاکانەی لە بندەستیدان هەرچەندە بێزارن و ناتوانن لەوە زیاتر خۆ بخۆنەوە، ئەمانەش ناوێرن پەنجەی ناڕەزایەتیان لە ئاستیدا بەرز بکەنەوە. هەروەک لەسەر زمانی خۆیانەوە گوترێت خوددا ئەو دەسەڵاتەی پێبەخشیوە، هەر بۆیە هەوڵ و ماندووبوونی ئێمە بۆ بەدەستەوە گرتنی دەسەڵات کارێکی بێهودەیە. لێرەوە ئەتوانین بەباشی ببینین چۆن کەسایەتی بەدرخان بە تەواوی لەگەڵ پێناسەکەی ماکس ڤیبەردا سەبارەت بە سەرکردەی کارێزمایی دێتەوە. هێندێک لە کارەکانی بەڵگەیەکی چەسپا و لەمەڕ کارێزمابوونی پیشانەدەن، مامەڵەکردنی لەگەڵ ئەو ئێزدیانەی وازیان لە ئاینەکەیان هێنابوو شایانی سەرنج و بایەخ پێدانە. بە جۆرەی ڕایت و برس
ئەو چ بە گفتوگۆ یا بە شمشێر ژمارەیەکی زۆری لە ئێزدیەکان لە ئاینەکەیان وەرگێڕابوو. ئەو بۆ خۆی نزیکەی 50 یا 60 دانەی لەوانە لابوو کە ببوونە موسڵمان. هەرچەندە ئەوانە خوڵامیان پێگوترا، بەڵام باشترین پۆشاکیان لەبەردا بوو، باشترین خواردنیان ئەدرایە، هەروەها لە هەموو حاڵەتەکاندا لە خزمەتکارەکانی دیکە باشتر مامەڵەیان لەگەڵەکرا. ئەوانە وەک ئەندامانی بنەماڵەکەی و هەر وەک مناڵەکانی لە قەڵەمەدران. هیچ یەک لەوانەی بە موسڵمانی لەدایک بوو کەمترین بێزاریان لەسەر نەبوو. هەروەها هەموو ئەوانەی بە موسڵمان مابوونەوە و ماوەیەکی زۆریش دوور لەوە ژیان. مامەڵەکردنێکی نازدارانەی بەو شێوەیە لەگەڵ ئەواندا کەوازیان لە ئاینی ئێزدی هێنابوو هێمایەکە بۆ ئەوەی کە بەدرخانبەگ لە بنەڕەتەوە پەرۆشی خۆچەسپاندن بوو تا ئەو کاتەی لەگەڵ هەستیاری دەست و پەیوەندەکەی دابێ کە هەر لە بنەڕەتەوە موسڵمان بوون. دوو مسیۆنیێرە ئەمریکیەکە ڕایت و برێس سەریان لەو توندی و سەختیەی ئاکاری ئاینی بەدرخانبەگ سوڕما بوو کە یاسا و ئارامی پێچەسپاند. تاوانبار لە سایەی فەرمان ڕەوایەتی ئەودا ڕزگاری نەئەبوو. بەرتیلخۆری خزم خزمێنە هەتا دوایی کە یەکجار لەم وڵاتە بەربڵاون و دادپەروەریان گەندەڵ کردووە و کاری یاساییان شێواندووە لێرە نەزانراوە. بەیانیەکیان لەگەڵ میردا بووین، دزێکیان هێنایە بەردەمی. هەر ئەوەندە بەڵگەی تاوانباری لەسەر چەسپا دەست بەجێ دەستی ڕاستیان قرتاند. بەم چەشنە ئارامی و هێمنیان ناوچەیەکی بەرفراوانی چۆڵایی کوردستان گەڕاین. ئەو ناوچەیە کە وەک زۆر جار بیستومانە و خوێندومانەتەوە وەک شانۆی دزی و کوشتن وێناکراوە. بەدرخانبەگ خۆی بە مرۆیەکی ڕازگۆ و سەرڕاستدانا. بە پێی دکتۆر ڕایت و هاوڵەکەی ئەو جەختی زۆری لە پابەند بوون بە قسە و بەڵێنی خۆیە کردەوە. ئەو پێیگوتن کاتێک وەک هاوڕێیەک قسەی خۆمتانە دەمێ زۆر لە دڵەوەیە و بەڕاستیمە. بەدرخانبەگ وەک زۆربەی سەرکردە کارێزماییەکان خاوەن خولیایەکی ئاینی بەهێز بوو. ئەم خولیایە بەشێکی گرنگی لە کات و بیرکردنەوەی داگیر کرده بوو. هەر وەک ڕایت و برێسەڵێن کاتێکی فرەی بەخواپەرستیەوە بەسەرەبەرد. بەو پەڕی وردیەوە ئەرکە ئاینیەکانی بەجێ ئەهێنا و لە گەرمەی کارکردندا دەستی بە نوێشکردنە کرد. بێگومان بەهۆی ئەو مەیلە ئاینگەراییەوە بوو کە ژمارەیەک لە شێخەکان توانیان کاریگەریەکی مەزنیان لەسەری هەبێت و وا پێچێ ئەوانە لە مەڕهاندانی میر دژ بە نەستوریە ناموسڵمانەکان و ئەو مامەڵە توندەی لەگەڵی کردن کارابوو بن. ئەو هۆکارانەی لە پشت پەلامارەکەی بەدرخانەوە بوون بۆ سەر چیاییە نەستوریەکان. پەلاماری بەدرخان بۆ سەر وڵاتی چیاییە نەستوریەکان و ئەو کۆمەڵ کوژیەی لێی کەوتەوە شایەنی بایەخی ئێمەیە لەبەر چەند هۆیەکی جیاواز. لەلایەکەوە ئەو زیانە ترسناکەی لە قوربانیانی ئەو جەنگە دڵڕەقانە قەتڵ و بڕکەرە کەوتەوە کە لە ڕووی تونند و تیژی و دڕندایەتیەوە خۆی لەو پەلامارە دڕندانەیە ئەدا کە لەلایەن محەممەد پاشاوە دژی ئێزدیەکان ئەنجام درا. هۆیەکی دیکەی گرنگی پەلاماردانەکە بریتیە لەوەی کە بووە هۆی دەستێوەردانی بیانی لە کاروباری دەوڵەتی عوسمانیدا. هەرچەندە ئەم دەستێوەردانە بە شێوەیەکی چەکدارانە نەبوو، بەڵام دەرفەتێکی خستە بەردەم زلهێزەکان ماوەیەکی درێژیش پاش ئەو ڕووداوانە دەست بخەنە ناو کاروباری دەوڵەتی عوسمانی. بەڵام لەوەدا شکستیان خوارد چارەسەرێک بۆ قوربانیەکان بدۆزنەوە، دواتر کە بێبایەخ نییە. پەلاماردانی نەستوریەکان بۆ هۆی کەوتنی بەدرخان بەوەی بیانووی دایە دەست حکوومەتی عوسمانی هێرش بکاتە سەر میرنشینەکەی و بیرڕوخێنێت. چەند هەوڵێک سەبارەت بە لێکدانەوەی ئەو ڕەشە کوژیەی بەدرخان دژی چیاییە نەستوریەکان ئەنجامی داوە دراوە. هێندێک بۆ دەمارگیری کوێرانەی میریان گەڕاوەتەوە کە وەکە گوترێ لەلایەن نوروڵڵا بەجێ هەکاری چاوبرسی و تەنگەتیلەوە کە دەسەڵاتەکەی مەترسی لەسەر بووە هەندراوە. هەروەها لەلایەن شێخ و پیاوە ئاینیە دەست ڕۆیشتووەکانەوە ئەو ڕوژێنرا. هێندێکی کە ڕەشە کوژیەکەیان بۆ ململانەی نێوان دەستگا میسیۆنێرەکانی ئینگلیز و ئامریکا گەڕاندۆتەوە.
دەستەی سێیەمیش بۆ ئەو پیلانەیان گەڕاوەتەوە کە لەلایەن دەسەڵاتی عوسمانیەکانەوە بە وردی داڕێژرا بوو. هەروەها دووبەرەکی چیاییە ئاسووریەکان و چالاکیە نەفامانە و سەرڕۆییەکانی مارشەمونی پاتریارکیان وەک یەک لە هۆکارە سەرەکیەکانی ئەو تراژیدیایە ئاماژەی بۆ کراوە. ڕاستیەکەی ئەوەیە کە پەلاماردان و کۆمەڵکوژی نەستوریەکان لە ئەنجامی چەند هۆکارێکەوەیە کە گومانی تێدا نییە هەریەکەیان بە پلەی جیاواز بەشداریان هەبووە. کێشمەکێشی بەرژەوەندیەکانی کەسایەتی و هێزە جیاوازەکان بووە هۆی سەرهەڵدانی ململانەیەکی تند لە پێناو دەسەڵاتدا. کۆنەقین، دەمارگیری ئاینی، چاوبرسێتی، تینوێتی دەسەڵات، هەموو ئەمانە هەژانەکەیان زێدەتر کرد و لە کۆتاییدا داگیرکاری و ڕەشە کوژیەکەی خێراتر کرد. مارشەمونی پاتریارکی نەستوریەکان کە پەرۆشی چەسپاندنی دەسەڵاتی خۆی بوو بەسەر خەڵکەکەیدا ئێرە یەکی زۆری بە هەر ڕەگەزێکی دەرەکی ئەبرد هەڕەشەی سنووردارکردنی پلەپایەکەی لە نێویاندا بکە. هەر لەبەرەوەش لە هەمبەر مسیۆنیەرە ئەمریکاییەکان بێبڕوا بوو پێیان سەغڵەت بوو. بەلای ئەمەوە ئەوان بەرجەستەی زۆر لەو کارانەیان نەکرد کە مایەی دژایەتی ئەموو جێگای مەترسی بوو. لەبەر هەمان هۆ ئەو لەگەڵ ژمارەیەک لە سەرکردەکانی کۆمەڵەکەی خۆیدا ناکۆک بوو. ئەوانەی دەسەڵات خوازیەکەی مارشەمون بێزاری کردبوون. مسیۆنێرە ئینگلیز و ئەمریکاییەکان لەم ململانەیەدا لایەنگەر بوون. ئینگلیزەکان پشتگیری دەسەڵاتی پاتریارکیانە کرد و ئەمریکیەکانیش دژی بوون. هەریەکەیان لە هەوڵی ئەوەدا بوو ئەوی دیکە دەرپەڕێنێت وا دەرەکەوێت کە ئینگلیزەکان ئەم کارەیان بەسەرکەوتنێکی زیاترەوە کردبێ. نوروڵڵا بەجی میری هەکاری پەرۆشی ئەوە بوو دەسەڵاتی خۆی بەسەر مارشەموندا بسەپێنێت. نەک تەنیا لەبەر ئەو دەسەڵاتی پاتریارکی نەستوری هەیبوو، بەڵکو بۆ نەهێشتنی ئەو مەترسیەی نەوەکە پەتریارک پشتگیری نەیارەکەی بکە کە سلێمان بەگە. پاتریارکیش بە دوو هۆ لە دەسەڵات خوازی نوروڵڵا بەگ بێزار بوو. لەلایەک ئەیویست لە دەسەڵاتی میر سربەخۆ بێ، هەروەها چونکە دۆستایەتیشی لەگەڵ سلێمان بەگدا هەبوو. سلێمان بەگ کە ئاگای لە هەڵوێستی مارشەمون بوو، هاوسۆزی بۆ هەستی مارشەمون پیشانەدا و لە ژێرەوە دژی ناحەزی هاوبەش پشتگیری تێکۆشانی ناوبراویە کرد. نوروڵڵا بەگ لە دوژمنایەتی مارشەمون تۆڕە بوو، بەڵام هێندە بەهێز نەبوو بتوانێت بەتەنیا بە گژیدا بچێ. هەر بۆیە داوای هاوکاری لە بەدرخان کرد. ئەویش زۆری پێخۆش بوو پشتگیری و لایەنگری نوروڵڵا بەگ بکرێت. ئەم کارە جەختی لە پابەندبوونی میرنشینی مەزنی هەکاری لە حاست ئەو کۆنفدراسیۆنە کوردیەدا کردەوە کە لەلایەن بەدرخانەوە پێکهێنرا بوو. بەڵام ئەمە هەموو شتێک نەبوو. ئەگەری هەڵمەت برنە سەر نەستوریەکان سەرچاوەیەکی دەوڵەمەندی تاڵانی خستە بەردەم بەدرخان کە ئەیتوانی پاداشتی ئەو ژمارە زۆرەی شوێن کەوتوانی پێ بداتەوە. هەروەها لە هەمان کاتدا دەرفەتێکی کەمیوێنەی خستە بەردەم تاکو جۆشی ئاینی خۆی پیشان بدا. هەموو ئەم مەسەلانە بۆ پلەپایە و پلانە ئایندەی یەکانی ئەو بایەخدار بوون. پاشای مووسڵ کە چاوی لەسەر وڵاتی نەستوریەکان بوو، تەنیا خواستی ئەوە بوو بیخاتە سەر قەڵەمڕەوی خۆی. هەر بۆیە بە تەواوی ئاگاداری ئەو هەڕەشەیە بوو کە ڕووبەڕووی نەستوریەکان ببووەوە. ئەو هیچ کارێکی بۆ ڕێگری لە ئەنجامدانی ئەو پەلامارە نەکرد. بە پێچەوانەوە گەرکارێکی بکردایە ئەوە بۆ زووتر دەستپێکردنی پەلامارەکەیە کرد. پاشای ئەرزە ڕۆمیش کە قەڵەمڕەوەکەی وڵاتی نەستوریەکانی یەگرتەوە، نەکەمتر لە ڕکابەرەکەی کە پاشای مووسڵە تاوانبارترە و نە لەویش کەمتر لە چارەنووسی تراژیدیای نەستوریەکاندا تێوەگلاوە. لە پشتیشەوە حکوومەتی عوسمانی ڕاوەستاوە. بێبایەخە بەڵام بێتاوان نییە. چاوەڕێی ئەوەیە شەڕی خێڵەکان دەست پێ بکە. چی بەسەر قوربانیەکاندا دێت ئەوە بابەتی سەرەکی ئەو نییە. تەمێکردنی ئەوانی دیکەش شتێک نییە شایەنی پێشوازین نەبێ. وردبوونەوەیەکی زیاتری دیکە لەو هۆکارانەی وەک دەنگۆ سەبارەت بە ڕەشە کوژیەکە داکەوتن. لە پاڵ ئەوانەی دیکەدا وای لێکردوین بگەینە تێگەیشتن لە بایەخی ڕێژەییان. ئەوەش هەروەها هێمایەکە هەلومەرجی خراپی بڵاو بووی ئەو سەردەمەی کوردستانی ناوەندی تێدا ئاشکرا بێت.
دووبەرەکی نەستوریەکان. گومانێکی کەم لەوەدا هەیە کە دووبەرەکی نەستوریەکان لەو سەروبەندی پەلامارەدا یەکێکە لەو هۆکارە بنەڕەتیانەی وای کرد هێرشەکە ڕوو بدات. شتێکی باشە ئەوە بەبیر بهێنینەوە کە چەند ساڵێک پێشتر میری ڕەواندۆز کە لە بەدرخان بێتواناتر و بێهێزتر نەبوو لە هەوڵدان بۆ داگیرکردنی وڵاتی نەستوریەکان کاتێک ڕوبەڕووی بەرگری یەکگرتووی ئەو چیاییانە بووەوە شکستی خوارد. دووبەرێکی دواتری نەستوریەکان بە ئاشکرا لەو ناحەزیە بەربڵاوەی دژ بە مارشەمونی پاتریارکدا خۆی دەرەخست. ڕاستیەکی وا بە زیاتر لە شێوەیەک ئاسانکاری بۆ داگیرکاریەکە کرد. ناکۆچی نێوان مارشەمون و دوو سەرۆکخێڵی ئاشیتا کە شەماشە هینۆ و قەشە جیندۆ بوون بۆ هۆی بێبەشکردنیان لە پەیوەندی ئاینی بە پاتریارکەوە. ئەمەش بۆ خۆی کێشەیەک بوو. شەماشە هینۆ دوای دەرکردنی ئەگوترێت کە پەیوەندی بە بەدرخانەوە کردووە و لەوەی دڵنیای کردوتەوە کە لە کاتی نزیکبوونەوەی هێرشەکەیدا پشتگیری و هاوکاری خۆی پێشکەشەکات. بەدرخان بەگ کە ئەم پشتێکردن و بادانەوەی شەماسە هینۆی لە مارشەمون فرە پێخۆش بوو، نەتەنیا ئەشیتای خستە دەرەوەی بازنەی هێرشەکەی، بەڵکو دیاری و شانازیەکی زۆریشی بەسەر هینۆدا باران. برادەرەکەی هینۆش واتە قەشە جیندۆ هەواڵی ئەوە هەیە کە هەمان خواستی خست بێتە بەردەم نوڕوڵڵا بەگ و لەلایەن هەمان سەرۆکەوە بە هەمان شێوە پاداش درابێتەوە. توخوما کە یەکێکە لە خێڵە سەرکردەیەکانی نەستوریەکان وا پێچوو ئەویش لەلایەن پاتریارکەوە بێزیێنرابێت. پیاوانی ئەم خێڵە کە پشتگیری نوڕوڵڵا بەجیانە کرد و پشتیان کردە کێشە هاوبەشەکەیان و چالاکەنە بەشداریان لە کوشت و بڕی براکانیاندا کرد. جێگای سەرنجە لە کاتی دووهەمین هێرشدا کە بەدرخان کردیە سەر وڵاتی نەستوریەکان ئەم خێڵە بوونە ئامانجی تووڕەیی بەدرخان. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی دەیەم. پەیوەندی نەستوریەکان لەگەڵ سەرکردە کوردەکانی میرنشینەکەدا. نەستوریەکان بە گشتی و پاتریارک بە تایبەتی وا دیار بوو هەموو کەسایەتیەکانی ئەو سەرکردایەتیە کوردیەیان لا ڕیسوا بوو کە لەو داگیرکاریەدا تێوەگلا بوون. ئیسماعیل پاشای ئامێدی، نوڕوڵڵا بەگی هەکاری، بەدرخان بەگی بۆتان، هەموو ئەمانە داخ و پەژارەیەکی زۆریان دژ بە نەستوریەکان لە دڵدا بوو. ئەمە ئەوە ناگەیەنێت کە لە هەموو حاڵەتەکاندا هۆکاری ئەم پەژارەیە هەڵەی نەستوریەکان بێ یاخود بە شێوەیەکی سەرەکی ئەوانی تێدا لۆمە بکرێت. ئیسماعیل پاشای ئامێدی. پەژارەی ئیسماعیل پاشا لەبێوە سەرچاوەیە گرت دەمێکی ئەو سەرکردەیە لەلایەن سوپای عوسمانیەوە فشارێکی زۆری خرابووە سەر مارشەمون نەیتوانی بچێت بە دەمیەوە و یارمەتی بدات. بە کورتی ڕووداوەکە بەم چەشنە بوو. کاتێک ئیسماعیل پاشا ئامادەکاریەکانی ئینجە بەیرەقدار محەممەد پاشای والی مووسڵی بۆ هێرشکردنە سەر ئامێدی بیست، ئاگوترێت داوای یارمەتی لە مارشەمون کردووە. مارشەمون بێ خۆخڵافاندن و بە ئاگاداری و ڕەزامەندی نوڕوڵڵا بەگی سەرداری مەزنی ناوچەکە 3000 کەسی لە شوێنکەوتوانی خۆی بۆ یارمەتیدانی ئیسماعیل بەگنارد. هەرچەندە پاشەوەی ئینجە بەیرەقدار بە مەسەلەکەی زانی هەواڵی ئەوە هەیە کە مارشەمونی لە بڕیاری خۆی سەبارەت بەسەر پێدانەواندنی ئامێدی ئاگادار کردبێتەوە و فەرمانی پێدابێت هێزەکەی بکشێنێتەوە. پاتریارک خوازیاری ئەوە نەبوو خۆی لەگەڵ حکوومەتی عوسمانیدا تووشی کێشە بکات و خۆی بخاتە سەنگەرێکی دژ بە دەوڵەتەوە. هەر بۆیە بەپەلەم ملکەچی خۆی پیشاندا. ئەم کارەی مارشەمون دڵی ئیسماعیل بەگی ڕەنجاند. ئەوەی بێگومان لە کاتی بڕیاردان لە چارەنووسی نەستوریەکاندا بە هەموو قورساییەکی کە هەیبوو دژی نەستوریەکان خۆی هاویشتە مەسەلەکەوە. هۆکار هەیە تا بڕوا بەوە بکرێت کە سەرکردە کوردەکانی دیکەش وەک یەک لەو کارەی مارشەمون بێزار بوون.
بە جۆرەی سەرچاوەیەکی هاوچەرخ داواکاری بەشداری تیپە کوردیەکانی هەکاری دژی ئامێدی بە تەواوی شکستی هێنا. هەروەها بڕوا بەوە ئەکرا پاتریارکی نەستوری هاوکاریکردنی خۆی لەو مەسەلەیە ڕەت بکردایەتەوە. ئەو قەڵایی کوردستان کە ئێستا لەلایەن سوپای عوسمانیەوە گەمارۆی خراوەتە سەر، بە هەمان ئەندازەی ئەو هەماهەنگیەی میرە کوردەکان دژی حکوومەتی عوسمانی تێکۆشان. ئەوە نییە نەگونجێت میرەکان کارەکەی پەتریارکیان وەک هێمایەکی دوژمنکارانە دژ بە تێک ڕای خۆیان لێک نەدابێتەوە. بەدرخان بەگی بۆتان وێڕای هەموو ئەو هۆکارە جیاوازانەی بەدرخانی هاندا دژی نەستوریەکان بکەوێتە کار، ئەگوترێت ئەو زۆر لەو کارانە تووڕەبووە کە لایەنی بەرامبەر وەک ململانەیەک بەڕوویاندا کردووە. ئەوەی بۆتە هەڵگیرساندنی دوژمنایەتی لە نێوان هەردوولادا. بەپێی چەند هەواڵێک لە میانەی یەکێک لە پەلامارەکانیدا لەسەر سنوور 2 کوردی بۆتانیان کوشتووە. لە بەرامبەردا بەدرخان 4 نەستوری لێکوشتون. بە هەمان ئەندازە تۆڵەیان کردوتەوە و هەستاون بە کوشتنی 8 کەس لە دەست و پەیوەندانی میر. لەم هەلومەرجەدا بوو نوڕوڵابەگ لە بەدرخان نزیک بووەوە و خواستی یارمەتی و کاری هاوبەشی دژی نەستوریەکان خستە بەردەست. نوڕوڵابەگی هەکاری نەستوریەکان چ جۆرە پەیوەندیەکان لەگەڵ ئیسماعیل پاشا یاخود بەدرخان بەگدا هەبێ، سروشتی ئەو ناکۆچیانە ڕووکەش و کاتی بوون. سروشتی ناکۆچیەکان لەگەڵ نوڕوڵابەگی هەکاری کە کەسایەتیەکی جیاوازی هەبوو، قوڵتر، ئاڵۆزتر، درێژخایەنتر بوو. ناوچە چیاییەکانی نەستوریەکان بەشێک بوون لە میرنشینی هەکاری، هەر بۆیە میری هەکاری سەرداری باڵا و پاتریارکی نەستوریەکانیش یەکێک بوو لە دەست و پەیوەندەکانی. پەیوەندی نێوان ئەم دوو پیاوە ئاڵۆز بوو، وەک دواتریش چاوەڕێی لێکرا کاتێک سەرداری باڵا لاوازە و بەڵام جەخت لەسەر جیاوەک و مافەکانی یەکاتەوە، هەروەها کاتێک ڕەعیەت بەهێزە و بەقێزەوە بەدەم خواستی ئەربابەکەیەوە چێت. کێشەکە لە ئەنجامی هۆکارە ئاڵۆزەکانی دیکەدا گرژ و تاڵتر بوو. نوڕوڵابەگ خزمێکی دووری میری پێشووی هەکاری بوو. وێڕای ئەو ڕاستیەی کە سلێمان بەگی کوڕی میری کۆچ کرد و لە پێشتر بوو کە جێگەی باوکی بگرێتەوە، کەچی ئەم توانی سەرۆکایەتی بگرێتە دەست. نوڕوڵابەگ لە ترسی دوژمنایەتی و کێشەی خوێن ئەو لاوەی دەست لێ نەدا بوو، بەڵام چاودێریەکی باشی ئەکرد و پلەی هێنابووە خوار و لە شوێنێکی نزم دای مەزراندە بوو. ناونیشانی مودەبیری هەکاری پێبەخشی بوو. مارشەمون کە میری پێشووتری ئەناسی و دۆستایەتی نزیکی لەگەڵدا هەبوو، هێشتا لەژێر کاریگەری ڕۆژانی ڕابردوو بیرەوەریەکانیدا بوو. ئەوەش وای لێکرد هاوسۆزی بۆ ئەو لاوە میرایەتی لێزەوت کراوە پیشان بدا. ئەو ڕاستیەی بە شێوەیەکی سروشتی تووڕێی و گومانی نوڕوڵابەگی وروژاند. وا دەرەکەوێ کە نوڕوڵابەگ لەوە سڵەمی بێتەوە کە ڕۆژێک دادێت سلێمان بەگ بتوانێت لە دەسەڵاتی وەلا بنێت، بۆ نەیارەکەی پشتی بدات لە زەوی. هەر بۆیە هەوڵیدا بە چەند شێوازێک بەخۆیەوە بیبەستێتەوە، وەک پێدانی پارە و پولێکی زۆر، ئەوەش بە خراپی کاری کردە سەرباری دارایی و گەنجینەکەی لە بنهێنا. لاوازی دارایی نوڕوڵابەگ بووە هۆی ئەوەی زیاتر ترس و نیگەرانی بوو ڕوژێنێت و کردیە کەسێکی گوماناوی سەرڕۆ. وا پێچوو مارشەمون یەکێک بێت لەو کەسانەی کە میری هەکاری بەردەوام بە داوای پێدانی باج هەراسانی کردبێ. پاتریارکی بێزار تا ئەو ڕادەیە هەراسان بوو کە وەک باسی لێوەکرێ فەرمانی داوە بە خێڵی ئەشیتا کە باجی ساڵانە کە خەڵکەکە ئەینێرن بۆ میری هەکاری ڕابگرن. ڕۆڵی مەسیۆنێرە ئامریکاییەکان فاکتەرێکی دیکە کەوا دەرەکەوێت ترس و دڵە ڕاوچێ و ئێرەیی نوڕوڵابەگی وروژاندبێ بریتیە لە دەرکەوتنی مەسیۆنێرە ئامریکاییەکان لە نێو نەستوریەکاندا. ئەو وەک کوردانی دیکە دژی مەسیۆنەرەکان بوو، لەوە ئەترسا کە ئەوان نەستوریەکان لەسەر خوێندنی نوێ و هونەری ئەوروپیەکان
ئەمریکاییەکان لای ئەوان بە ئەوروپی لە قەڵەمەدران بار بهێنن. ئەوەی لە کۆتاییدا وا لە نەستوریەکانەکە بەسەر کووردا زاڵ بن. سەرباری ئەوەش سەرانی کورد لەوە ئەترسان مسیۆنەرەکان هەروەک ئەوروپیەکانی دی ئەگونجێت پەیوەندیان بە کەسانی خاوەن پلە و پایەوە لە ئەستەمبوڵ هەبێت. ئەگەر وابێت ئەوان لەبەرەوەی ئەگونجێت لە شوێن و پایەیەکی وادابن کە سەرنجی ئەستەمبوڵ بە زۆر بابەتی جیاواز ڕابکێشن. زۆرە گونجێت بەهۆی ئەوەوە چارەی کوردانیان نەئەویست ئەمەوە بکات کە هێزەکانی عوسمانی ڕوو بکاتە وڵاتەکەیان. بارەگای مسیۆنێری لەلایەن دی ئاشاهێڵ گرانتەوە بنیاد نەنابوو کە سەرچاوەی دڵەڕاوچێ وروژاندن بوو. دەنگۆ کەوتبوو کە ئەو بارەگایەی وەک خەڵایەک دروست کردووە تا بە مەبەستی دوژمنکارانە دژی کوردی بەکار بهێنێت، یاخود وەک بازارێک بە مەبەستی دەوڵەمەندکردنی نەستوریەکان لەسەر حسابی کوردەکان. نوروڵابەک خۆی لە میانەی وتووێژێکدا لەگەڵ دی گراند باسی لەم تۆمەتانە کرد کاتێک گراند نکوڵی لێ کرد و ئاماژەی بەوەدا کە بارەگاکە بە مەبەستی خوێندنگا و هەروەها جێگەی حەوانەی مسیۆنەرەکان بنیاد نراوە. نوروڵابەک داوای لە دیگراند کرد لەو بارەیەوە بە نووسرا و زانیاریەکانی بۆ ڕوون بکاتەوە، ئەویش ئەو داوایەی جێبەجێ کرد. دژایەتی بنیاتنانی بارەگای مسیۆنێری جگەل لە سەرچاوە کوردیەکان لەلایەن تورکانیشەوە بوو، سەبارەت بەو دەسەڵاتەی دی گراند خۆی کە پاشای مووسڵ لە بێزاریدا پلانی بۆ لەناوبردنی دانابوو. ئەو بایەخە ناپێویستەی کە لەلایەن کورد و تورکانەوە بە بارەگای مسیۆنێرەکەوە درابوو، وێڕای دڵنیاکردنەوەی مسیۆنەرەکان لە بەدحاڵی بوونی مەسەلەکە هێمایەکە بۆ ئەوەی کە یەکێکە لە هۆکارەکانی ڕەشەکوژیەکە. هێندێک مسیۆنێری ئینگلیزیش قامچیان لەسەر بارەگای مسیۆنەرەکان داناوە لە نێو ئەوانەی تردا بۆ ئەوەی بەرپرسیارەتی مسیۆنێری ئامریکاییەکان سەبارەت بە ڕەشەکوژیەکە بچەسپێنن. بەپێی ئەو سەرچاوە ئینگلیزیانە بنیادنانی بارەگای مسیۆنێرەکان ترس و گومانی کورد و تورکانی وروژاندووە. لە کاتێکدا مەسەلەی گۆڕینی ڕێچکەی ئاینی و کاری مسیۆنەری ئامریکاییەکان دووبەرەکی و ناکۆچی لە نێو نەستوریەکاندا لێکەوتەوە. هەرچەندە ئەگونجێت ڕاستیەک لەم تاوانبارکردنەدا هەبێ، بەڵام گومانی تێدانیە بەهۆی دەستەچێتی خۆیانەوە ڕوانینێکی ساکارانەیان تا ڕادەی هەڵە خستۆتە بەرچاو. هەرچەندە چالاکی مسیۆنەرە ئامریکاییەکان ئەگونجێت بە یەکێک لەو هۆکارە زۆر و جۆرا و جۆرانەی ڕەشەکوژیەکە دابنرێت، بەڵام بە هیچ شێوەیەک تەنیا هۆکار یاخود هۆکاری هەمەڕەنگی ڕەشەکوژیەکە نییە. لایارد لە ساڵی 1853 لە کتێبەکەیدا دۆزینەوەکان لەژێر دار و پەردووی نەینەوا و بابلدا ئەو قسەڵۆکەی مسیۆنەرەکانی ئینگلیزی ڕەت کردوتەوە. هەروەها لەو قسانەی کردوونی دەرەکەوێ کە مسیۆنێرە ئینگلیزەکان خۆیان بە تەواوی لەو کێشەیەدا بێ ئۆباڵ نین. گوتەیەکی لایارد لەمەڕ ئەو وتووێژەی دەربارەی ئەو کێشەیە لەگەڵ مارشەموندا ئەنجامی داوە تیشکێکی سەرنجڕاکێشە خاتە سەر ئەو دید و لێکدانەوە جۆرا و جۆرانە. کاریگەری دەسەڵاتە کۆنەکە کە ناتوانم جگەل لەوەی بەداخ بم، هەروەها ئەوەی لەبەر ڕێزی کڵێسا حەز ناکەم ناوی بەرم دەستیان تێدا هەبوو. تەنانەت بینیم کە تاڵتر لە دەنگیدا دژی مسیۆنەرە ئامریکاییەکان وەک لەوەی دژی تورک و کوردە سەرکوتکەرەکانی دەرەکەوێت. ئەو وا فێرکرا بوو، هەروەها جێگەی داخە کە مامۆستاکانی لە کڵێسای ئینگلیزی بوون، بەوەی ئەوانە هەوڵیانەدا کە دەست و پەیوەندەکە بکەنە کەسانێکی سیڤیڵ و بارهێنرا و لە کۆمەڵگەی کریستیانی ڕاستینە ئەکێشنەوە. لە بیر و باوەڕدا لادەرن، هەموو لە ڕێلادان و ئەرکە ئاینیەکانی بیر و بڕوای ڕاستینە ڕەتەکەنەوە. مەبەستیانە نەستوریەکانیش بهێننە سەر ئەو دۆخە بێهیوایی و کافرێتیەی خۆیانی تێدان. ترسەکەی ئەو کاتێکە وروژا کە لەوە دڵنیا بوو زۆر ناخایێنێت بەهۆی شێوازی ڕاهێنان و فێرکردنی ئەوانەوە، دەسەڵاتی ئاینی و هەروەها دنیایی ئەو بە تەواوی هەڵەوەشێت و نامێنێت. ئەمبینی بەو پەڕیتواناوە چاکی بۆ کاری توندوتیژی و سەرکوتکردن لێ کردووە بەلادا، ئەوەی کە بۆ دووەم جار ئەبووە جێگای هەڕەشە و مەترسی لەسەر خەڵکەکەی و هەروەها بۆ خۆی هەوڵمدا بێ ئەوەی سەرکەوتن بەدەست بێنم
ئەو توندوتیژیە ناشایستەیی هێور بکەمەوە. لەم باسە ئەوە ڕوو نەبێتەوە کە مسیۆنەرە ئەمریکاییەکان ئامانجی تاوانبارکردنێکی نادات پەروەرانە بوون، هەرچەندە گومانی تێدا نییە کە ئەوان دەستەیەکی ئاین پەروەر و پیاوانێکی خۆپارێز و خۆتەرخان کردوو بوون. نیازپاچیان بەڵام جۆشی بەد ئاراستەکراویان بووە هۆی ئەوەی کێشەی بۆ خۆیان و خەڵکی دیکەش لێ پەیدا ببێ. بە زێدە بڕواییەکی ئەوان بە ئاین و ڕەوایی ئامانجەکانیان هەیان بوو، چاکیان بۆ کاری مسیۆنێری خۆیان لێ هەڵکرده بوو، بێ ئەوەی لەوە بە ئاگابن کە هەوڵ و کارەکانیان هەر لە نێو ئەو کەسانەی ئەوان بۆیان و لە نێویاندا هەڵەسوڕان ئەگونجێت بە لێکدانەوە بەدحاڵی بوون و هەروەها بێزاری لێ بکەوێتەوە. بە هەمان شێوە دەرکەوتنی مسیۆنەرە ئەمریکاییەکان لە ناوچەیەکی چۆڵ و چیایی وە کوردستاندا شتێکی سەیر و پەرەسەندنێکی چاوەڕوان نەکراو بوو کە گومانێکی قوڵ و دڵەڕاوچەی کوردی لێکەوتەوە. لەو بارەیەوە گوێیان بە پشتگیری دەسەڵاتدارانی عوسمانیش نەدابوو. لەو هەلوو مەرجانەدا وەک دی گرانت بۆ خۆی لە خاڵێکدا باسی لێوە کردووە ئەگونجا مەسەلەکە لەبارتر بێ، بۆ ئەوەی متمانە بەکاری مسیۆنێری لە نێو چیا سنووریەکان بکرێت ئەبوو ئەرکەکە بە خەڵکی ڕەسەنی ناوچەکە بسپێردرایە. سەرباری ئەوەش قەبارە و شوێنی بارەگای مسیۆنێریەکە خراپ دەستنیشان کرابوو. لە نامەیەکدا کە ساڵی 1845 بۆ دەستگای مسیۆنەری هێرۆڵد واتە مژدە نێردراوە، تۆماس لۆریە و دی ئازەریا سمیس ئاماژە بەوە ئەدەن کە بارەگاکە لە جێگایەکدا بنیاد نراوە کە بناغەیەکی کۆنە و لە نێو کووردا بەقەڵا ناسراوە. ئەو ڕاستیەی کە لە سەروبەندی دامەزراندنی بارەگاکەدا بووە هۆی وروژاندن سەبارەت بەو گومانەی لە پێگەی بارەگای مسیۆنێریەکەدا کرا، لایارد پارێزەرێکی بە جۆشی مسیۆنێرە ئەمریکاییەکانە کە ئەڵێ ئەوان بەسەر لوتکەی گردێکی پەڕاگەندەوە بوون کە بەسەر تەواوی دۆڵەکەدا ئەیڕوانی، ئەبوایە شوێنێکی کەمتر سەرنجڕاکێش و زیاتر سادە و شاراوە لەو ڕووەوە هەڵبژێردرایە. هەروەها سەیرەوەیە ئەوانەی هێندە باش شارەزای تایبەتمەندی ئەو خێڵانە بوون کە هاتبوونە نێویان و ئەبوو لە پاڵیاندا نیشتەجێ بن، پێویست بوو بەو چەشنە خۆیان گیان نەکردایەتەوە. ڕۆڵی حکوومەتی عوسمانی پێویستە بایەخدار چاو لە بەرپرسیارەتی حکوومەتی عوسمانی لە ڕوودانی پێکدادان لە نێوان کورد و نەستوریەکاندا نەپۆشێت. ئەوانە هەردووکیان بۆ ماوەیەکی درێژ دەست و پەیوەندێکی سەرکەش بوون. پێکدادانی بەو چەشنە وێڕای ئەوەی هەردوو دوژمنەکەی لاوازەکات و لەوانەیە نەستوریەکانیشی بەتەواوی تێدا بچن، بیانوویەکی نایا بەداتە حکوومەتی عوسمانی بۆ ئەوەی دەست لە کاروباری کورد وەربدات. هەڵوێستی والی مووسڵ لە سەروبەندی داگیرکاری وڵاتی نەستوریەکان لەلایەن هێزەکانی بەدرخانەوە بنەمایەکی ڕاستەقینە سەبارەت بە سۆراخکردنی نیازپاچی و مەبەستی ئەو والیە دێنێتە دی. ئەوەی گرنگە هێزەکانی والی مووسڵ کە بە درێژایی سنووری وڵاتی نەستوریەکان نیشتەجێ کرابوون، لە ماوەی پەلاماری هێزەکانی کورد و دواتر کۆمەڵکوژی ئەو خەڵکە چارە ڕەشە لە شوێنی خۆیان نەجوڵان و سستیان نوان، وێڕای ئەوەی چەندین جار مارشەمونیان لەوە دڵنیا کردەوە کە ئەیان پارێزن. لە ڕاستیدا ئینجا بەیرەقدار مەحەممەد پاشا بەشداری لە گەمارۆدانی وڵاتی نەستوریەکان کرد، لە جیاتی ئەوەی بەدەم نەستوریەکانەوە بچێت و هاوکاریان بکات، ئەمەش ئەرکی داگیرکاریەکەی ئاسانتر کرد. لە ڕاستیدا بەڵگەیەکی وانییە گومان بخاتە سەر ئەوەی کەوالی مووسڵ لەو تاوانکاریەدا هاوبەش نەبووە. هەڵوێستی نادیار و چالاکیە گوماناویەکانی فرە لە نامەکانی مسیۆنێرە ئەمریکاییەکاندا ئاماژەی پێدراوە، چ لە کاتی ڕەشەکوژیەکە و چ دواتریش. زانیاری ئەوە هەیە کەوالی مووسڵ کاتێک هەواڵی ڕەشەکوژی نەستوریەکانی بیستووە شادمان بووە و بەشیشی لەو تاڵانیەدا هەبووە کە شڕەخۆرەکان لە نەستوریەکانیان کۆکردبووە.
دوو پەلاماری بەدرخان بۆ سەر چیایە نەستوریەکان. یەکەمین پەلاماری ڕەشەکوژی کرایە سەر نەستوریەکان لە ژوئێنی 1943دا ڕوویدا. هەرچەندە خێڵەکانی تیاری و دیز ئامانجی بنەڕەتی پەلامارەکە بوون، بەڵام ژمارەیەکی زۆری دیکەی کۆمەڵگەی نەستوری تێوەگلان و بوونە قوربانی. هەرچەندە هێزە پەلاماردەرەکان لەلایەن بەدرخان بەگەوە ڕێبەرایەتیەکران، بەڵام وا پێچوو پشتگیری و هاوکاریان لە والی ئەرزەڕۆمەوە وەرگرت بێت. ئەو هەرێمەی ناوچەی هەکاری لەخۆوە گرت. بە پێیوالی مووسڵ ئەم هێزانە لە ناوچەکانی وانەوە تا ڕەواندوز و لە دیجلەوە تا سنوورەکانی ئێران کۆکراونەتەوە. ئەو تەواوی ژمارەی هێزە پەلاماردەرەکانی بە 100,000 داناوە، هەرچەندە ئەگوترێت نەستوریەکان خۆیان بە 70,000یان خەڵاندووە. پێویست ناکات بچینە وردەکاری ئەو زیانە ترسناکەی نەستوریەکان لەو پەلامارەدا تووشی بوون یان باس لەو وێرانکاریە بکەین کە وڵاتەکەیانی گرتەوە. زۆربەی ئەو شتانە لەلایەن لایارد و کەسانی ترەوە باس کراون، لەوانە مسیۆنەرە ئەمریکاییەکان. ئەوانەی لەلایەن خێڵە پەلاماردەرەکانەوە نەکوژرابوون و گیانیان دەرباز کردبوو وەک دیل ڕاپێکی زیندانەکان کران. ژمارەیەکی کەم توانیان بەرەو مووسڵ یاخود ورمێ هەڵبێن. دوای ڕیسواکردنێکی تند لەلایەن حکوومەتی بریتانیەوە لەگەڵ هەوڵ و تێکۆشانی سێر ستافۆرد کانینی باڵوێزی بریتانیا خۆی کە ڕۆڵی هەبوو لە ئازادکردنی ژمارەیەکی زۆر لە دیلە گیراوەکان. دووەمین پەلاماری وڵاتی نەستوریەکان لە ساڵی 1946 ڕوویدا. ئەوەش ڕاستەوخۆ دژی توخوما ئاراستەکرا. ئەو خێڵەی لە پەلاماری یەکەمدا چوو بووە پاڵ هێزە داگیرکارەکان. هەروەها ئەم جارەیان ئاشیتا کە لە داگیرکاری یەکەمدا هێرشی نەکرا بۆ سەر پەلامار درا و کوشتاریان لێکرا. هەروەک داگیرکاری یەکەم باس لە وێرانکاریەکی سەخت و سەرپەڕاندنێکی فرا ئەکرێت. کەوتنی بەدرخان. ئینگلتەرا لەلایەن فەرەنساوە پشتگیری کرا و هەردووکیان بەتوندی ناڕەزایی خۆیان پێشکەش بە دەروازەی باڵا کرد، تێیدا داوای کۆتایی پێهێنانی لە نێوبردننی ئاسووریەکانیان و لابردنی بەدرخانیان کردبوو. ئەگوترێت ئەو دوو حکوومەتە ئەوروپیە بەڵێنی یارمەتیان بە دەروازەی باڵادا بوو، بەوەش لە سۆنگەی پێداگری و بەلایەنگری و دەست دەپشدانی ئەو دوو زلهێزە لە کۆتاییدا دەروازەی باڵا بڕیاری سەرکوتکردنی بەدرخانیدا. ئەو کارەی بیر لێکردنەوە و خۆ ئامادەکردنێکی زۆری خایەند. وێڕای ئەوەی ئەمە ئەرکێکی هێندە ئاسان نەبوو. بەدرخان توانی بووی لە ماوەی چەند ساڵێکدا کۆنفدراسیۆنێکی کوردی فراوان لە ڕێگەی هاوپەیمانێتی ژمارەیەکی زۆر لەسەر خێڵە کوردەکانی وەک هەرکی، وان، موکس و هەروەها بەدلیس پێک بهێنێت. هەروەها بەدرخان توانی بووی فەرمانڕەواکانی ناوچە دوورە دەستەکانی وەک فارس و ئەردەڵان هان بدا کە پەیوەندی بە کۆنفدراسیۆنەکەیەوە بکەن. هێزەکانی باش ئامادەکرا و ڕاهێنراو بوون. باس لەوە کرێت کە بەدرخان کارگەی تفەنگ و تەقەمەنیشی لە جزیرەی ئیبن عومەر دامەزراندەبوو. سوپایەک دژی بەدرخان نێردرا، بەڵام ئەو زۆری لاگران نەبوو ئەو سوپایە تێک بشکێنێت. دوای ئەم سەرکەوتنە بەدرخان بڕیاریدا پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئیمپراتۆری عوسمانیدا بگەێنێتە ئەو پەڕی توندی. ئەو سربەخۆیی دەوڵەتەکەی ڕاگەیاند و پارەی خۆی لێدا کە لەسەری بەدرخان میری بۆتان هەڵکەنرابوو. ئەمێستا کە مەترسی محەممەد عەلی والی میسر کەم بۆتەوە، حکوومەتی عوسمانیە توانێت سەرنجی خۆی و هێزی سوپاکەی بە ئاراستەی بەدرخان و کۆنفدراسیۆنەکەیدا وەرگێڕێت. سوپایەکی مەزن بە فەرماندەیی فەرماندەی باڵا ژەنڕاڵ عوسمان پاشا کە لەلایەن ژەنڕاڵ عومەر پاشا و سەبری پاشاوە هاوکاریە کرا، دژی بەدرخان ئاراستەکرا. یەکەمین شەڕی گرنگ لە نێوان سوپای عوسمانی و هێزەکانی بەدرخاندا لە دەوروبەری ورمێ قەوما و ئەگوترێت بە قازانجی بەدرخان شکاوەتەوە. هەرچەندە جیابوونەوەی میر عیزەدین شێر کە خزمی بەدرخان و یەک لە فەرماندە سەرەکیەکانی سوپاکەی بووە،
زەمینەی بۆ سوپای عوسمانی خۆش کرد پای تەختەکەی بەدرخان واتە جەزیرەی ئیبن عومەر داگیر بکەن. ئەم پەرەسەندنانە بەدرخانیان ناچار کرد بە هێزەکانیەوە بە خێرایی بە ئاراستەی ڕۆژئاوادا بکشێت و ئامانجی گێڕانەوەی پایتەختەکەی بێت کە توانی پەلاماری بدات و سەر لە نوێ دەستی بەسەردا بگرێتەوە و عیزدەدین شێر و تورکە هاوپەیمانەکانی دەرپەڕێنێت. هەرچەندە ئەم سەرکەوتنە زۆری نەخایان سوپای عوسمانی کەوتنەوە پەلامار و وێڕای بەرگریەکی سەخت، بەدرخان پاشا ناچار بوو جەزیرەی ئیبن عومەر جێبهێڵێت و پەنا بەرێتە بەر قەڵای ئیڤرا ئۆرۆخ. هاوکات خان مەحموود ویستی بەپەلە بەدەم بەدرخانەوە بچێ، بەڵام ڕێگەی لێگیرا و لە تیلە یا تیلۆ لە نزیک شوێنی یەکگرتنی بۆتان و ڕووباری دیجلە لەلایەن سوپای عوسمانیەوە کە جانگاوەرانی ئێزدیان لەگەڵ بوو تێکشکێنرا. بەدرخان بۆ ماوەی 8 مانگ لە قەڵا گەمارۆدراوەکەیەوە لە بەرامبەر کۆهێزەکانی سوپای عوسمانی و میر عیزدەدین شێردا خۆی ڕاگرت. لەبەرەوەی پێویستیەکانی شەڕ و تەقەمەنی بە تەواوی لێبڕابوو، ناچار بوو داوای ئاشتی بکات. داواکەی ئەوە بوو بە مەرجێک خۆی بەدەستەوە ئەدات کە مامەڵەیەکی شیاو بکرێت. بەدرخان بۆ ئەستەمبوڵ گواسترایەوە و لەوێشەوە بۆ کاندیا لە کرێت دوورخرایەوە. ڕێگەی پێدرا کە خێزانەکەی و 200 کەس لە دەست و پەیوەندەکەی لەگەڵدا بێت. بەدرخان بە پاڵپشتی ئەم دەست و پەیوەندانەی بوو کە لە سەرەتای ساڵی 1856دا توانی ڕاپەڕینی کریتە یۆنانیەکان تێک بشکێنێت. لە پاداشتی ئەوە ڕێگەی درا بگەڕێتەوە ئەستەمبوڵ و لەوێشەوە ڕەوانەی دیمەشق کرا کە تا مردنی لە ساڵی 1868 لەو شارە نیشتەجێ بوو. بەدرخان نەوەیەکی زۆری لە پاش بەجێما کە بەشێکیان لە ساڵانی دواییدا بە جوڵانەوەی نەتەوایەتی کوردەوە پەیوەست بوون. حکوومەتی عوسمانی پاش شکست پێهێنان و دوورخستنەوەی بەدرخان کەوتە وێزەی هاوپەیمانە پێشینەکانی و یەک بە دوای یەکدا سەری پێدانەواندن. خان مەحموود پاشەوەی ناچار کرا خۆ بەدەستەوە بدات، دوای ئەشکەنجە و بێڕێزیەکی زۆر کوژرا. نوورڵڵا بەجی هەکاری پاش بەرگریەکی درێژخایەن گیرا و دوورخرایەوە. شەریف بەجی بەدلیسی کەوا پێچ و بەرگریەکەی لە هەمووان زیاتر درێژەی خایەن دەبێت لە کۆتاییدا گیرا و ساڵی 1849 دوورخرایەوە. پاش لابردنی بەدرخان عیزدەدین شێر لە شوێنی ئەو وەک میری بۆتان فەرمان ڕەوایەتیە کرد. کەمتر لە دەیەیەک دواتر لە سەروبەندی جەنگی کرێمەدا عیزدەدین شێر دژی تورکەکان ڕاپەڕی. پاش بەرگریەکی هیوا لێبڕا و سەرکوت کرا و دەسەڵاتەکەشی ڕووخێنرا. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 11. بەشی 4. شێخ عوبەیدوڵڵای نەهری. پێشینە دەرکەوتنی شێخان وەک ڕێبەرانی نەتەوەی. پشێوی و ئاڵۆزی و جەردەیی لە ئاکامی سەرکوتکردن و کۆتایی پێهێنانی میرنشینە نیمچە سەربەخۆ کوردیەکان لە کوردستان سەری هەڵدا. دۆزینەوەی هۆکارەکانی ئەم بارودۆخەش ئەستەم نەبوو. با ئەوە بیر بێنینەوە کە تورکان لەسەر جێبەجێکردنی سیاسەتی سەرکوتکردنی میرانی کورد و سەپاندنی کارگێڕی ناوەندی پێیان داگرت. لە کاتێکدا سەبارەت بە بابەتی یەکەم سەرکەوتنیان بەدەستهێنا، بەڵام بەگشتی نەیانتوانی ئامانجی دووەم بێننەدی. دەستەپاچەیی حکوومەت بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی بگەیەنێتە ناوچە سەختەکانی کوردستان و بە شێوەیەکی بەهێز و ڕاستەقینە ئەو دەسەڵاتە بەکار بهێنێ بووە هۆی نەزۆکی و ناکارایی ڕژێمە کارگێڕیە نوێیەکە. ئەمەش بووە هۆی ئەوەی بەشێکی فراوان لەو ناوچانەی پێشتر لەژێر دەسەڵاتی میرەکانی بابان، سۆران، بۆتان، بادینان و هەکاریدا بوون بکەونە بەرڕا و ڕووتی سەرخێڵە وردەکان. ئەوانەی پێشتر لەلایەن میرە بەهێزەکانی ئەو میرنشینانەوە جڵەویان گیرا بوو. ئەمێستا هەوساریان پساندووە و بە ئارەزووی خۆیان لەو ناوچانە جەرت و فرتیانە و خەریکی ڕاوڕوتن. زۆرین نەخایان دیاردەی جەردەی و تاڵانی لەو ناوچانەدا بە بەربڵاوی پەرەیسند، وەک ناوچەی هەمەوەند لە نێو جەرگەی مێرنشینی بابان،
هەروەها زێدی زێباریەکان لە ناوچەی هەکاری بادینان. ئەم هەلومەرجە زادەی شکستی دەسەڵاتی ناوەندی بوو کە دوای کۆتایی پێهێنانی دەسەڵاتی میرە خۆجێیەکانی کورد نەیتوانی چالاکانە ئەو بۆشاییە پڕ بکاتەوە. تەنیا چارەسەر بەدەست حکوومەتەوە بەریتی بوو لە ناردنی ناوبەناوی هەڵمەتی تەمێکارانە بۆ سەر ئەو ناوچانە. ئەو هەڵمەتەی کە تێیدا بەشێکی هێزەکان لە خێڵەکیەکان پێکەهێنران. ئەوەش بە بەردەوامی ئەبووە سەرچاوەیەکی هێنانەکایەی نائارامی و بەرەڵایی و نەئەتوانرا ئامانجەکان بەدی بهێنرێن. هەروەها زۆربەی ناوچە ئاڵۆزەکان هیچ کات بە بەردەوامی هێمنیان تێدا نەئەچەسپە. لە زۆربەی کاتیشدا ئەم چارەسەرە جگەل لە شەپۆلێکی دیکەی خوێن ڕێژی و تونندوتیژی و نوێبوونەوەی کێشە خێڵەکیەکان بەرهەمێکی دیکەی نەئەبوو. نەئەتوانرا بۆ ماوەیەکی درێژخایەن چاو لەو هەلومەرجە بپۆشرێت. نەبوونی ئاسایش، پەککەوتنی جوڵانەوەی بازرگانی، وێرانی و پەرتەوازیی بەشێکی مەزنی وڵاتی گرتبووەوە. لە هەموو ئەو ناوچانەی دەسەڵاتی میرانی پێشووی کوردی تێدا نەمابوو، قۆناغ و زەمینەکە بۆ دەرکەوتنی شێوازێکی نوێی سەرکردایەتی لەبار بوو. کەسایەتیەکی نامۆ کە شێخانێکن ئەبنە سایەی دەسەڵاتێکی باڵا لە ناوچەیەکی ئاڵۆز و پڕپشێویدا. ئەوە یەکەم جارە لە پاشنەمانی دەسەڵاتی میرە کوردەکانەوە دەسەڵاتێک هاتەکایەوە کە لە دەسەڵاتی وردە سەرۆکە ڕکابەرەکان باڵاتر بێت و خۆی بەسەریاندا بسەپێنێت. بەم شێوەیە شێخەکانی شەمدینان دەرکەوتن، ئەوانەی توانیان لە سایەی شێخ عوبەیدوڵڵادا دەست بەسەر ناوچەیەکی فراواندا بگرن کە پێشتر لەژێر دەسەڵاتی میرەکانی بۆتان، بادینان، هەکاری لە دەوڵەتی عوسمانی و لە بندەستی میرەکانی ئاردەڵان لە دەوڵەتی قاجاری ئێرانیدا بوون. هەروەها شێخەکانی بەرزنجە کە بەدوای میرەکانی باباندا هاتن و شێخەکانی بارزانیش کە دەسەڵاتی خۆیان بەسەر بەشەکانی میرنشینی هەکاری بادیناندا چەسپان. شێخانێکی دیکە هەبوون کە لە ڕووی دەسەڵاتەوە لەوان کەمتر بوون، بەڵام هیچ کات لە ڕووی شکۆمەندی و ئەو ڕێزەی لەلایەن شوێن کەوتەکانیانەوە لێیانە گیرا کەمتر نەبوون. هەروەک شێخە قادریەکانی بریفکانی و نەقشبەندیەکانی بامەڕنێ کە دەسەڵاتی هەردوو لایەن لەو ناوچەیەدا بوو کە پێشتر میرنشینی بادینانی لێبوو. بەدەستەوە گرتنی پلەی سەرکردایەتی نەتەوایەتی لە نێو کووردا لەلایەن شێخەکانەوە تەنیا بۆ ئەو شکۆیە نەئەگەڕایەوە کە شێخەکان بەهۆی تایبەتمەندی ئاینیانەوە هەیان بوو. بەڵکو ئاکامی ئەو بۆشاییە بوو کە نەمانی میرە مەزنەکان لە کوردستان پێکیان هێنابوو. نەبوونی سەرکردەیەکی دنیایی کە بە ئەندازەیەک توانای ئەوەی هەبێ ئەو بۆشایی دەسەڵاتە پڕ بکاتەوە. کوردان کە بە پەرۆشیەوە ڕوویان لە شێخەکان کرد و ئامادە بوون کە بەڕێبەرانی خۆیانیاندا بنێن بەهۆی ئەوەوە بوو کە تا چ ڕادەیەک ئارەزووی پڕکردنەوەی ئەو بۆشاییەیان نەکرد کە نەمانی میرەکان دروستیان کردبوو. هەروەها ئەو بۆشاییە سایکۆلۆجیە پیشانەدا کە لە هیزری نەتەوایەتی کووردا هاتبووە ئارا. نەبوونی کەسایەتیەکی بەرچاو و دەرکەوتن لە پاش ساڵی 1947ەوە کە هەموو بنەما و بەها جوامێریەکانی خێڵەکی بگرێتە خۆ بۆ کورد وەک دیاردەیەکی ناسروشتی و لە هەمان کاتیشدا نائاشنا ئەهاتە پێشچاو. لەو کاتەوە سیستەمی بەهاکانیان گورزێکی توندی وێکەوتە بوو، تووشی ترازان هاتبوو. وا دەرەکەوت شتێکی وایان دەست نەکەوێت دڵی خۆیانی پێخۆش بکەن و لایەنی دەرونیانی پێ ببوژێننەوە. کوردان وەک زۆربەی دەستە مرۆڤایەتیە سەرەتاییە جەنگاوەرەکانی پێشوو، پاڵەوان خوازی و قارەمان پەرستی لە ناخیاندا ڕیشەی داکوتا بوو. بێگومان گەلێکی سەرەتایی ساکاری بەو شێوەیە بەگشتی لە قۆناغی پاڵەوانێتیدا ئەژیان و چاویان لەوەوە بوو کەسێک لە نێو خۆیانەوە ڕابێت و دەسەڵاتی باڵا بگرێتە دەست. دەرکەوتنی شێخ عوبەیدوڵڵا. وەک ئاماژەی پێدرا سەرهەڵدانی شێخ عوبەیدوڵڵا دەرکەوتنی شێوازێکی نوێی سەرکردایەتی بوو لە نێو کووردا. ئەو یەکەمین سەرکردەی ئاینی دنیایی کوردستان بوو. دیارە
چەندین هۆکار زەمینەیان ڕەخسان تاکو شێخ دەستی بەم پایەیە بگات. وەک پێشتریش ئاماژەی پێدرا سەبارەت بە سەرکوتکردنی میرە کوردەکان و بێبەشکردنی کورد لە سەرکردن نیشتیمانیەکانیان و ئەو پشێوی و نائارامی و قەیرانە ئابووریەی سەراسەری کوردستانی گرتبووەوە هەلو مەرجەکە لە ئاکامی جەنگی تورکی ڕووسی 1970-1970 بەرەو خراپتر ڕۆیشت. بە تایبەتی ئەو وێرانکاریەی هەرێمەکانی باکووری ڕۆژهەڵاتی گرتەوە و ئاسەوارێکی کاولکاریان بەسەر سترەکچەری ئابووری و کۆمەڵایەتی داهێنا. هەلومەرجێکی نالەباری بەو شێوەیە کە توندوتیژی برسێتی پەتا و نەخۆشی ئەمانە کۆمەڵگەی بەرەو هەڵوەشاندنەوە برد. بێ ئەوەی حکوومەت بۆ چارەسەرکردن و فریاکەوتنی دۆخەکە کارێکی لەدەست بێت، هەموو ئەوانە زیاتر هانی کوردیانەدا چاویان لەوەوە بێت سەرکردەیەکی فەریاد ڕەست لە نێو خۆیاندا دەرکەوێت. لەم دەمەدا بوو کە شێخ عوبەیدوڵڵا لەسەر شانۆ دەرکەوت. ئەوەی نەوەی بنەماڵەیی شێخایەتی دەسەڵاتداری شەمدینان و کوڕی سەید تەهای شکۆمەند و ڕێزدار بوو. ئەو پاشەوەی جێگەی شێخ ساڵح ئیمامی گرتەوە کە سەرۆکی تەریقەتی نەقشبەندی بوو. ناوبانگی ئاینی بنەماڵەکەی بە میرات کەوتە دەست. ئەوەی لەلایەن خەڵکە بێهیوا و بێدەرەتانەکەوە وەک فریاد ڕەسێکی خوداداد سەیریەکرا. لە ڕاستیدا ئەو بۆ خۆشی هەروای لە خۆی ڕوانی. پاشەوەی توانی ڕێژەیەکی مەزنی ناوبانگ و دەسەڵات بەدەست بێنێ بە شێوەیەک بووە بەشێکی چەسپا و لەو بیر و باوەڕێی لای شێخ هەبوو. ئەویشەوە بوو کە هەلو مەرجەکە لەوە زیاتر بێدەنگەی لێ نەکرێت و خۆی وەک ئەو پیاوە ئەبینی کە کاروبارەکان چاک بکات و ڕاستی کاتەوە. ئەو خۆی وەک خاوەن پەیامێگە هاتە پێشچاو و خەڵکەکەشی هەر بەو چاوەوە لێیانە ڕوانی. کەسایەتی شێخ دوو لای لەخۆ گرتە بوو. لایەکیان وەک سەرکردەیەکی نەتەوەیی کە خۆی بۆ ڕاژەکردنی گەلەکەی تەرخان کردهبوو، ئەوەکەی تریان وەک موسڵمانێکی لەخواترس کە هەوڵی گێڕانەوەی فەرمان ڕەوایەتیەکی بێگەردی موسڵمانەتی لە سەرانسەری نیشتیمانەکەیدادا. ئەو بڕوایەکی پتەوی بەوە هەبوو کە گەندەڵی حکوومەت و کارمەندەکانی هۆی ڕاستەقینەی ئەو نەهامەتی و مەینەتیەن کە تەواوی کوردستانی گرتۆتەوە. هەروەها ئەرچی سەرشانی بریتیە لە بەدیهێنانی دادپەروەری، گێڕانەوەی ئاسایش و کۆتایی هێنان بەو ئاژاوە و پشێوی و شەڕەنجێزیەی بە هەموو شێوەکانیەوە لە ناوچەکەدایە. دەرکەوتنی سەرکردەیەکی وا لە قۆناغێکی ئاڵۆز و هەستیاری بەو شێوەیەدا کە بە زمانی پەیامبەر بدوێت و ئاکاری میرێکی دەسەڵاتداری هەبێ بە پەرۆشێکی بێوێنەوە هەوڵی خۆشگوزەرانی ڕۆڵەکانی گەلەکەی بدا ئاسەوارێکی کاریگەری لەسەر کورد هەبوو. ئەوانەی گەورەیی بنەماڵە و پیرۆزی با پیرانی سۆزێکی بێپەروای تێدا چاندبوون. وێڕای بەهێزی کەسایەتی و چاکەخوازی خۆی کە بە گوتەکانی بێهیواییانی ڕەواندەوە. ئەو ڕۆڵەی شێخ چاوەڕێیە کرد بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بە قەومانی جەنگی 1970-1970 و ئەو ڕووداوانەی بە دوایدا هاتن هاتە پێش. پێدانی سەرکردایەتی خێڵەکانی کورد لەو جەنگەدا و پێشنیازکردنی ئەرکی بەرپرسیارەتی لە پاراستنی هەرێمەکانی باکووری ڕۆژهەڵات لەلایەن سوڵتان واتە خەلیفەوە بە شێخ کاریگەریەکی مەزنی لە ڕەوتی ڕووداوەکانی پاشجەنگ لە کوردستاندا هەبوو. بە چەشنێک لەوانەیە کە فاکتەرێکی بنەڕەتی بێ لە دەرکەوتنی شێخ وەک ڕێبەرێکی نەتەوەیی ئاینی. ئەو ڕۆڵەی کە پێشتر جگەل لە سەلاحەدینی ئەیوبی بەناوبانگ لە شەڕی خاچەڵگرەکاندا کەسێکی دیکە نەیبینیوە. لە ڕاستیدا ئەم دانانەی شێخ هیچ گومانێکی لەسەر پێگەی مەزنی ناوبراو لە کوردستاندا نەهێشتەوە. پایەیەکی وا کە بە شێوەیەکی فەرمی لە ساڵی 1947ەوە بە باڵای هیچ کوردێکدا نەبڕاوە. شێخ عوبەیدوڵڵا کە خۆی لە پلەپایەی فەرماندەیەکی باڵای بەو چەشنە بەسەر هاو نیشتیمانەکانی خۆی دابینیەوە، ئامادە نەبوو بە ئاسانی دەست لەو پلەپایە نوێیە هەڵگرێت. چارەنووسی هەڵبژاردەبوو. شێخ وەک هەر پیاوێکی دیکەی چارەنووس بووە ئامراز و وەبەرهێنی چەند هێزێکی خۆرۆشاو کە هێنانە ئارای لە توانای لایەکی دیکەدا نەبوو. لە ماوەی چەند ساڵێکی کەمیشدا بوو بە سەرکردەیەکی کوردی دەدان پێدانراوی قۆناغەکەی خۆی.
ژمارەیەک لە نووسەرانی کۆتایی سەدەی 19ەم تێبینی بایەخی ڕەگەزی ئاینیان لە دەرکەوتنی شێخ و دەسەڵات بەدەستەوە گرتنیدا کردووە. جۆرج کرزن نووسیوێتی سەرۆکێک ناوی شێخ عوبەیدوڵڵایە، ناوبانگێکی مەزنی بەهۆی پیرۆزی کەسایەتیەوە هەیە. هێدی بە شێوەی ڕێبەرێکی نەتەوایەتی کورد لێی ئەڕوانرێت. مەیجر ترۆتەری کۆنسوڵی گشتی بریتانی لە ئەرزڕۆم و هاوچەرخی شێخ باسی لەو ڕێز و شکۆیە کردووە کە لەلایەن موریدانیەوە لە حاستیدا نوێنراوە. لەوە ئەچێت ئەوە چەسپاو بێ کە شێخ عوبەیدوڵڵا بەدەسەڵاتترین پیاوی کوردستانی ڕۆژهەڵاتە. هەروەها لە نێو کوردانی سەرسنووردا کەسایەتی و دەسەڵاتی لە سوڵتان بەڕێزتر و شکۆمەندترە. پێگەی ئاینی شێخ زۆر بە جوانی لە نووسینەکەی S.G. ویلسندا دەرەکەوێت. ئەو لە دوای سوڵتان و شەریفی مەککە پیرۆزترین کەسایەتی لە نێو سونیەکانی کوردستاندا هەیە. هەزارەها کەس ئامادەن شوێنی بکەون، نەک وەک سەرۆکێک بەڵکو وەک پەیامبەرێکی خوددا. بە جۆرەی هاوڕێیەک کە بە باشی شێخ عوبەیدوڵڵایە ناسی، شێخ خۆی بە خاوەنی کەسایەتیە گەزانی کە سێیەمین پلەی بایەخداری لە نێو پلەدارانی ئاینیدا هەیە، وێڕای ئەوەی خۆی بە پاشایەکی دنیایی کورد لە قەڵەمەدا. کەسایەتی و تایبەتمەندیەکانی شێخ عوبەیدوڵڵا. وێڕای ئەوەی زانیاریەکی فرەمان لەمەڕ کەسایەتی و تایبەتمەندی شێخ عوبەیدوڵڵا هەیە، بەڵام وێناکردنی وردی ئەم پیاوە ناوازە و ئاڵۆزە ئەرکێکی هەروە ئاسان نییە. سەبارەت بە شێوە و ڕوخساری زانیاریەکی زۆر کەممان لەبەردەستە. یەک لەو وێناکردنە کەمانە ئەوەی کە دکتۆر جەیمس پی کۆچرانی مسیۆنێری ئامریکایی و ئەو پزیشکەی کە لە کاتی نەخۆشی شێخدا چۆتە لای لە ماڵەوە لە نەهری و سەردانی کردووە. کۆچران کە سەبارەت بە تایبەتمەندیەکان و کەسایەتی شێخ زۆری گوتووە، لەمەڕ لایەنی ڕەنگ و ڕوخساری زۆر کەمی دەرکاندووە. لەو بارەیەوە ئەڵێت شێخ 51 ساڵێکی تەمەنە، ڕەنگ و ڕوخساری سەرنجڕاکێشە و ئەچێتە دڵەوە، کەواو سەڵتەیەکی فشی لە بەردایە و مەندیلێکی سپیشی لەسەریەوە پێچاوە. وا دەرەکەوێ کە شێخ چوو بێتە دڵی هەموو ئەوانەی کە ناسیبیانە یان لە دوورەوە هەواڵ و ئاکاریان گوێ لێ بووە. تێکڕای سەرچاوەکان لەسەر ئەوە کۆکن کە شێخ لە ئاستێکی خواپەرستی، چاکەکاری، خۆپارێزی و دڵسۆزی بۆ ئەرکەکانی بووە. بە جۆرەی دی کۆچران ئاکار و هەڵس و کەوتی بە تەواوی لەگەڵ ئاکاری کارمەندە تورک و فارسەکاندا جیاوازی هەیە. خۆی یان کوڕەکەی خۆیان سەرروکاری ئەو کارانە ئەکەن کە ئەخرێتە بەردەستیان، هەرچەندە ئەو کارەش زۆر بچووک بێت. خۆی و کوڕەکەی لە بەیانی زووەوە تا درەنگانی ئێوارێ سەرقاڵی کاروباری بە دوواداچوونی بەرژەوەندیەکانی خەڵکن. وا دیارە شێوە ژیانی ساکار و خۆگرتنەوەی شێخ شوێنی لەسەر ئەندامانی مسیۆنەرە ئەمریکاییەکان دانابێت و بەقووڵی کاری تێکردبن. کۆچران ئاماژە بەو ژیانە ساکارە ئەکات کە شێخ لە ماڵەکەیدا هەیبووە و هەروەها ئەڵێت هیچ جۆرە خواردنەوەیەکی ئەلکوهولی نایەتە شارۆکەکەوە. هەروەها وڵسن لەو بارەیەوە ئەڵێ لە ڕووی جلوبەرگ و خواردنەوە سادەیە. لە ڕووی پاچی و دادپەروەریەوە وێڕای ئەوەی دادپەروەری تند سروشتێکی ئاکاری ئەم کەسایەتیە شکۆمەندە بەسامە بوو، وەک وڵسنەڵێ هەم یاسادانەر و هەم دادوەریش بوو. شێخ بە بەراورد لەگەڵ ئەو گەندەڵی و بێدادیە بەربڵاوەی وەک دوو پەتا لە قاجاری ئێرانی و عوسمانی تورکیدا هەبوو، بە چاکەکاری و دادپەروەری ناسرا بوو. شتێکی بەرچاو بوو کە جەخت لە پێداگیری و سەرکەوتنی شێخ لە سەپاندنی بەهایەکی بەرزی دروستکاری و پاچی و ڕەوشت بەرزی بەسەر خەڵکەکەیدا ئەکردەوە. گومانی تێدانیە کە ئەو دادپەروەریە زۆربەی جار بە شێوەیەکی تند و ڕق خۆی وێنا کرد، بە تایبەتی لە هێندێکی حاڵەتدا کە پێویست ناکە، ئەویش لە کاتی سەپاندنی ئەو بەهایانە بەسەر گەلێکدا کە پێشتر لێ ڕان نەهاتووە. بە جۆرەی کۆچران ئەگوترێت کە شێخ فەرماندەیەکی دروستکار و دادوەرێکی دادپەروەرە، خۆی هەرگیز بەرتیلوەر ناگرێت و لێ ناگەڕێت پیاوەکانیشی ئەو کارە بکەن. کوشتن سزای هەر کەسێکە ئەو یاسایە پێشێلکە.
هەرچەندە وا دەرەکەوێت کە شێخ چ سنوورێکی ئاشکرای لە نێوان یاسا و ڕێساکان و خواستی خۆیدا ڕەچاو نەکردبێت. هەر کارێک بە پێچەوانەی خواست و ویستیەوە بوو بێ ڕووبەڕووی سزای تند و دەست بەجێ بۆتەوە. جارێکیان لەوە ئاگادار کرایەوە کە ژمارەیەک لە پیاوەکانی پەلاماری گوندێکیان داوە و تاڵانیان کردووە بێ لە بەرچاوگرتنی ئەوەی شێخ بەڵێنی پاراستنی بەو گوندە و خەڵکەکەی داوە. شێخ عوبەیدوڵڵا ئەو تاڵانچیە بەدبەختانەی هەڵواسی. ئەگونجێت کۆچران ئەم ڕووداوەی لە یاددا مابێتەوە هەر بۆیە کاتێک باس لە شێخەکات بەدادپەروەر و فەرمان ڕەوایەکی بەسۆز وەسفیەکات. ئەگەر بەویستی ئەو بجوڵێنەوە بە پێچەوانەوە زۆر دڵڕەقە. پێویستە ئەوە لە بەرچاو بگرین کە ئەو تند و تیژیە لەو قۆناغەدا دیاردەیەکی ناوازە و نامۆ بە کوردستان نەبووە. وێڕای ئەو توندی و زەبرەی شێخ لە هەمبەر خەڵکەکەی خۆی نواندوویەتی کەچی لە حاست خەڵکانی دی بە شێوەیەکی سەیر لێبوردە و بیرکراوە بووە. ژمارەیەک لە مسیۆنەرەکان کە شێخ عوبەیدوڵڵایانە ناسی بەسەر سوڕمانێکی مەزنەوە ئەم تایبەتمەندێتیان تێبینی کردهبوو. سپێر بە ئەو پیاوەی خاوەن سۆزێکی مەزن و لێبوردە بوو باسیەکە. هەروەها ئاماژەی بە هەڵوێستی دۆستانەی شێخ لە حاست بیانیەکان و مامەڵەی دادپەروەرانەی لەگەڵ کریستیانەکاندا داوە. ئەو بەو شێوەیە باسی هەل و مەرجەکەی خەڵکی کوردستانەکە. شێخ لە نووسراوێکی خۆیدا دیدێکی مەزنی لە هەمبەر نەستوریەکان پیشاندا بوو. ئەو نەستوریەکانی بە باشترین ڕەعیەتەکانی سوڵتان ناوهێنا بوو. سوڵتان لەسەر ئەو شێوە ناوهێنانە ناڕەزایەتی دەربڕی بوو. سێجار نامەکەیان بۆ گەڕاندبووەوە. شێخ دوجار گوتبووی فرە لە ڕامیاری نازانم، بەڵام سەبارەت بە ڕاستبێژی شتێکەزانم، ئەوەشی نووسیومە ڕاستیەکەیە. بەو پێیەی شێخ ڕابەرێکی ئاینی مەزن بوو، بێگومان شارەزاییەکی قوڵیشی لە هەموو ئەو زانیاریانەدا هەبوو کە لە وڵاتانی موسڵماناندا بە زانستە ئاینیەکانە ناسرێ. لە دکتۆر کۆچرانەوە ئەزانین کە شارەزایی ئەدەبی عەرەبی و فارسی بووە و لە نێو ئەوانەشدا خەریکی خوێندنەوەی کتێبی پیرۆز، تەورات و ئینجیل بووە کە لەلایەن دکتۆر خۆیەوە کۆپیەکی پێدرا بوو. وەکار کوردێکی تێگەیشت و خوێندەوار لەوانەیە شارەزاییەکی فرەی فۆلکلۆر و ئەدەبی کوردی هەبوو بێ. کۆچران بە ڕێزێکی زۆرەوە باس لە وریایی شێخ و تینوێتی بۆ زانیاریەکە. وا دەرەکەوت حەز لەوە بکە سەبارەت بە هەموو بابەتێک گفتوگۆم لەگەڵدا بکە. لە ماوەی ئەو هەفتەیەی کە لە مەنزڵەکەیدا مابوومەوە چەند جارێک وتوێژی زۆر خۆشمان پێکەوە کرد. ئەو زۆری پێخۆش بوو سەبارەت بەداهێنانە نوێیەکان و شتە سەیر و سەمەرەکانی جیهانی ڕۆژاوا ببیستێت. ئامانجەکانی شێخ عوبەیدوڵڵا و چالاکیەکانی، یەکخستنی کورد و دامەزراندنی دەوڵەتێکی کوردی. ئامانجی سەرەکی شێخ بریتی بوو لە یەکخستنی کورد و دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی کوردی. نازانین بە چ شێوەیەک ئەم هزرە لای شێخ گەڵاڵە بوو، بەڵام ئەزانین ئەو ڕووداوانەی کە هاوکات و پاش جەنگەکەی ساڵی 1878 ڕوویاندا ڕۆڵێکی زۆری لە خەمڵینی ئەم هزرەدا هەبوو. وا دەرەکەوێت کە بڵندبوونی پایەی ئەو سۆفیە تەواو خۆپارێزە بۆ بەدەستەوە گرتنی فەرماندەی گشتی لە نێو گەلەکەی و لەو کاتە ئاڵۆزەدا کاریگەریەکی قوڵ و ئاسەوارێکی مەزنی لە گۆڕانی بیرکردنەوەیدا کردبێت. ئەو کارە بۆ ئەو بەڵگەی بەخششێکی خوداوەند بوو، بەهۆی چاکەخوازی و خواپەرستیەوە پێی سپێردرا بوو. ئەوەش بڕوای بە سەرکردایەتی لێوەشاوەی شێخ پتر کرد و بێگومان دەسەڵاتدارێتی بەرفراوانیشی لەلایەکی دیکەوە گۆڕانێکی توندی لە سروشت و ئاستی ئومێد و دەسەڵاتخوازیدا هێنایە ئارا. پاشەوەی ڕاژە و بایەخە کۆنەکەی سەرکردەیەکی خۆجێ شوێنی بۆ بایەخێکی فراوانتر و زیاتر بۆ خۆشگوزەرانی تەواوی گەلەکەی بەجێهێشت. بیری کوردستانێکی یەکگرت و سربەخۆ لە مێشکیدا خەمڵی و بە تەواوی بیر و هۆشی داگیر کرد. چەند نووسەرێکی شارەزا پشتگیری ئەم بۆچوونەیان کردووە. کلایتنی جێگری کۆنسڵی بریتانیاڵێ
لەو بڕوایەدام کە پلانێکی گشتگیری سەبارەت بە یەکخستنی کورد لە دەوڵەتێکی سەربەخۆ و لە سایەی خۆیدا هەبێت. ویلیام ئابۆتی کۆنسوڵی گشتی بریتانی لە تەبرێز لە کاتی پەلامارە کوردیەکە بۆ ئێران بەم شێوەیە سەبارەت ئامانجی شێخ نووسیوێتی. مەبەستی بوو خۆی بکاتە سەرۆکی میرنشینێکی کوردی و هەروەها یەکخستنی تەواوی کوردستان بەوەکەی تورکیا و ئێرانەوە. هەروەها ترۆتەر بە هەمان شێوە بۆچوونی خۆی سەبارەت بە خولیای دەسەڵاتدارێتی شێخ لە ڕووی هەرێمیەوە دەربڕیوە و ئەڵێت گومانێکی وام لا نییە کە ئامانجی یەکەمی ئەم پیاوە ڕزگارکردنی وڵاتەکەیە لە کارمەندەکانی سوڵتان و دانانی خۆیەتی بە فەرمانڕەوای کوردستان، واتە بەشی باشووری وان و بەشی باکووری ویلایەتی مووسڵ. هەروەها چەندە بتوانێت دەسەڵاتی خۆی بە هەردوو ئاراستەکەدا فراوان بکات. مستەر تۆمسن وەزیری بریتانی لە تاران سەبارەت بە پلانەکەی شێخ بۆ دامەزراندنی میرنشینێکی کوردی سەربەخۆ و ئەو ئامرازانەی کە شێخ ئەیەوێت ئەو مەبەستەیان پێبێنێتە دی گفتوگۆی کردووە و ئەڵێ وا دەرەکەوێ گومانێک لەم جوڵانەوە و ڕاگەیاندن و نامانە نەبێ کە بەم دواییە بۆ سەرۆکە کوردەکانی هەمە جۆرەکانی بە درێژایی سنووری ئێران ناردوون کە ویستی شێخ ڕاکێشانی لایەنگری گەلی کورد جیاکردنەوەیانە لە تورکیا و ئێران و دامەزراندنی دەوڵەتێکی سەربەخۆی کوردیە لەژێر دەسەڵاتی خۆیدا. لە پێناو ئەم ئامانجەشدا شێخ لە هەوڵی ئەوەدایە بە گفت پێدان و هەڕەشە لێکردن تەواوی خێڵەکانی کوردهان بدا لە جەنگێکی ئاشکرادا دژی ئەم وڵاتە واتە ئێران بدەنە پاڵی. ئەم ئەرکە بوو کە شێخ عوبەیدوڵڵا لە ئەستۆی گرتبوو، هەموو توانا و لێهاتوویەکی خۆی بە بڕێکی فرەوە لە دووربینی بۆ خستە گەڕ. ئەو هۆکارانەی لە لای شێخ پاساوێک بوون بۆ یەکخستنی کورد لە دەوڵەتێکی سەربەخۆدا خۆیان بەسەردا سەپاندەبوو بە شێوەیەکی وا کە هەمیشە شێخ لە نووسین و نامەکانیدا ئاماژەیە پێئەدات و بە درێژی لەبارەیانەوە دووە. یەک، لێکچوونی ڕەگەزی کەلتوری و زمانی کورد ئەوەی وایان لێکات نەتەوەیەکی جیا پێک بهێنن. دوو، ئەو وێرانی و نائارامیە سەراسەریە کە لە ئەنجامی بەدکارگێڕی فەرمانڕەوایەتی تورک و فارسی هەموو کوردستانی گرتوتەوە، ئەوەی بۆتە هۆی بەدناوی خەڵکی کورد. سێ، ترس لە زاڵبوونی ئەرمەن لە کوردستاندا. بنەمای لێکچوونی گەلی کورد بۆ چوونە نێو قوڵایی هیزری شێخ عوبەیدوڵڵا زۆر گرنگە بزانین کە ئەو چۆن لە چەمکی نەتەوایەتی گەیشتووە و ئەو بابەتە لە هیزری ئەودا بە چ شێوەیەکە. وا دەرەکەوێت کە شێخ بە تەواوی بڕوای بەوە هەبوو بێ گەلی کورد نەتەوەیەکی جیا و سربەخۆیە. ئەوان لێکچوونێکی تەواو لە ڕەگەز، زمان و شێوەی ژیاندا هەیە وێڕای چەندین دیاردەی هاوبەشی دیکە، ئەوەش پێناسێکی ئاشکرا و تایبەتیان پێدات. لە نامەیەکیدا بۆ دکتۆر کۆچران نووسیوێتی نەتەوەی کورد لە زیاتر لە 500,000 خێزان پێکاتون، گەلێکی جیایە، ئاینی لەوانی دیکە جیاوازە، دابوو نەریتی جیا و تایبەت بەخۆی هەیە. ئەم گوتەیە هیچ گومانێک لە بڕوای تەواوی شێخ بە یەکێتی بنەڕەتی گەلی کورد ناهێڵێتەوە. ئەو قسەیەش کە ئەڵێت ئاینی کورد لە ئاینی ئەوانی تر جیاوازە جێگەی بایەخێکی زۆرە. ئەوە بەڵگەیەکە کە تا چڕاددەیەک نەتەوایەتی هەوڵی خۆجیاکردنەوە و خوێندنەوەی جیاوازیەکانەدات، چ تورک و چ فارس، کە شێخ عوبەیدوڵڵا لە کاتی نووسینەکەیدا ئەوانی لە هزردا بووە، وەک کوردی موسڵمان، زۆرینەی کورد سونی شافعین. بەو هۆیەوە لە پێناو زەخکردنەوەی جیاوازی تەواوی نێوان کورد و ئەو نەتەوانە شێخ عوبەیدوڵڵا هەوڵی داوە جیاوازی مەزهەبی گەورەتر پیشان بدا کە بە شێوەیەکی تایبەت سەبارەت بە کورد و تورک یەک نایەتەوە، چونکە کوردیش وەک ئەوان سونیە. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 12. ئاسەواری وێرانکاری لە ئاکامی فەرمانڕەوایەتی تورک و ئێرانیەکان.
تێکچوونی ئارامی و نەبوونی ئاسایش لە پاش سەرکوتکردنی ڕژێمە نیمچە سربەخۆکانی کوردستان و هەروەها پاش جەنگی 1970 گەیشتە ئاستێک کە چەسپاندنی فەرمان ڕەوایەتی و کارگێڕیەکی ڕێکخراو لە ناوچەیەکی بەرفراوانی هەرێمەکانی باکووری ڕۆژهەڵات کارێکی مەحاڵ بوو. وێڕای ئەوەی تەواوی دانیشتوانی ئەو ناوچەیە لە سایەی هەلومەرجێکی جەردە سالاری و ڕاوڕوودا ئایان ناڵاند، وا دەرەکەوت دەسەڵاتداران نەتوانن یاخود نەخوازن بەربەو تند و تیژی و وێرانکاریە بگرن کە هەڕەشەی لە سەراسەری ناوچەکە ئەکرد. بێگومان ئەو هەلومەرجە کە چیدی نەئەتوانرا چاوی لێ بپۆشرێ یەک لە کاریگەرترین هۆکاری پێکەهێنا کە قامچی لەسەر بیر و کارە ئایندەکانی شێخ دائەنا. زۆری نەخایەن تەواوی کوردستان دەنگی ناڕەزایەتی شێخیان بیست. ئەو ئۆباڵی باری نالەباری کوردستانی ئەخستە ئەستۆی بەدکارگێڕی فەرمانڕەوایانی تورک و فارسەکان، هەروەها ڕەخنەی لە گەندەڵی و بێلیاقەتی کارمەندەکانی سوڵتان و شاگرت. زیاتر پێی لێ هەڵبڕی و دژی ئەوە وەستا کە تورک و فارسەکان مافی ئەوەیان هەبێ فەرمان ڕەوایەتی کوردستان بکەن. ئەو دژایەتی کە تەنیا لە بواری گفتاردا نەوەستا، هەروەک ئەبینین چووە بواری کردارەوە و شێخ پەنای بۆ چەک برد، سەرەتا دژی تورکیا و پاشتر دژی ئێران. یەک لە ڕووەکانی ناڕەزایەتی شێخ سەبارەت بە باڵا دەستی جەردە سالاری لە کوردستان ئەو پەرۆشیەی بوو لە حاست ئەو بەدناویەی بەسەر کووردا هاتبوو. لەو نامەیەدا کە لە ڕۆژانی یەکەمی پەلامارەکەی بۆ ئێران بۆ ئیقبال و دەولەی فەرمانداری ئێرانی لە ورمێ ناردووە، ئاماژە بەوە ئەدات کە کوردان لە سایەی بێیاسایی و ژەردە سالاریدا بەدناو بوون، چونکە جیاوازیەک لە نێوان تاوانکار و بێتاوان ناکرێت. ئەو حکوومەتی تورکی و ئێرانی بەوە تاوانبار کرد کە نەویست و نەتوانایەکیان هەیە تا کوردانی خۆیان بە شێوەیەکی شیاو بەڕێوە بەرن. هەر بۆیە گەلی کورد هەموو ڕێزێکی خۆی بۆ فەرمانڕەواکانیان لەدەستداوە. ئینجا شێخ بە فەرمانداری ڕاگەیان لەبەرەم هەلومەرجانە کوردانی فارس و تورکیا بڕیاریان داوە یەک بگرن و دەوڵەتێک بۆ خۆیان پێک بهێنن، ئارامی لە نێو خۆیاندا بچەسپێنن، هەروەها پێکەوە بە نووسراوێک پەیمانی ئەوە بدەن چیدی پشێوی و ئاڵۆزی لە وڵاتەکەیاندا ڕوونەدات. لە نامەیەکی دیکەیدا بۆ دکتۆر کۆچران پاش ماوەیەکی کەم لە پەلامارەکەی شێخ بە شێوەیەکی چڕ و پڕتر سەبارەت بە تاوانەکانی هەردوو حکوومەتی تورکی و ئێرانی دواوە. ئەوانەی هانیان داوە هەڵمەتە سەربازیەکەی خۆی ئەنجام بدات، ئەو سەر لە نوێ پەرۆشی و تووڕێی خۆی بۆ ئەو بەدناویە دەربڕیوە کە لە ئاکامی بەدکارگێڕی و پۆخڵەواتی ئەو دوو حکوومەتەوە بەسەر کورددا شکاوەتەوە و نووسیوێتی لای هەموو نەتەوەکان بە شەڕەنگێز و گەندەخۆر ناسراوە. مەبەستی کوردە. بەم شێوەیە باس لە کوردستان ئەکرێت گەر یەکێکیان کارێکی ناقۆڵا بکە، هەزارەها خەڵکی ئاشتی خوا و نەزم دۆستایان بەدناوە بن. باش بزانە هۆکاری هەموو ئەمانە خەمساردی دەسەڵاتدارانی تورک و ئێرانیە، چونکە کوردستان ئەکەوێتە نێوان ئەم دوو وڵاتەوە. ئەو دوو حکوومەتەی لەبەر چەند هۆیەکی تایبەت بەخۆیان جیاوازی لە نێوان کەسانی باشکار و بەدکاردان ناکات. شێخ درێژەی پێدا و ئاماژەی بەو تاڵان و بڕۆیە کرد کە هەردوو خێڵی شکاک لە ئێران و خێڵی هەرچی لە تورکیایکەن. ئۆباڵی ئەو جەردە سالاریەی خێڵەکانی خستە ئەستۆی هەردوو حکوومەتی ئێرانی و تورکی. ئەو دوو حکوومەتەی وەک ئەو پێی لەسەر دائەگرت ناتوانن یان ناخوازن جڵەوگیری جەردە سالاری ئەو خێڵانە بکەن. بە جۆرەی شێخ کوردستان و سەرکردەکانیان هاتوونەتە سەرە و باوەڕێی کە بەدەوامبوون لەگەڵ ئەو دەوڵەتانە بەم شێوەیە کارێکی بێهودەیە. سەرۆک و فەرماندەکانی کوردستان ڕاعیەتی تورک بن یا ئێرانیەکان، هەروەها دانیشتوانی کوردستان چ بەتەنیا و چ پێکەوە لەو باوەڕەدان کە چیدی ناتوانرێت چاو لە هەلومەرجەکە بەو چەشنەی لە سایەی دوو حکوومەتەکەدا بپۆشرێت. لەبەرەوە پێویستە شتێک بکرێت پاشەوەی دەوڵەتانی ڕۆژاوە ڕاستی مەسەلەکە تێگەن، ئەوسا لەبارەی دەوڵەتەکەمانەوە لێکۆڵینەوەی خۆیانەکەن. لەم خاڵەوە شێخ عوبەیدوڵڵا خوازیار بوو کە پێویستە ڕێگە بدرێت کورد خۆیان کوردستان بەڕێوە بەرن.
لەو سۆنگەیەوە کە کارێکی وا ڕاژە بە مەسەلەی چەسپاندنی یاسا و ئارامیەکات. ئەمانەوێت کاروباری خۆمان بەدەست خۆمانەوە بێت، لە سزادانی تاوانکارانی خۆمانەوە ئەگونجێت، هێز و سربەخۆی خۆمان دەستکەوێت و پێگەی هەمان گەلانی دیکەمان هەبێت. سەبارەت بە پەلاماردەر و تاوانکارەکانیشمانەوە ئامادەین ئەو بەڵێنە بدەین کە زیان و ئازار بە هیچ نەتەوەیەکی دیکە نەگات. لەوەی ڕابردوو دەرەکەوێت کە خواستی چەسپاندنی یاسا و ئارامی لە کوردستاندا شوێنێکی گرنگی لە بیرکردنەوەی شێخدا داگیر کردبوو. پێداگرتنی لەسەر دامەزراندنی دەوڵەتێکی کوردی تەنیا لە پێناو کۆتایی هێنان بە جەردە سالاری جێگەی بایەخە. ئەگەر مەسەلەکە تەنیا بیانوویەکیش بێ، ئەگەر دامەزراندنی دەسەڵاتێکی دادپەروەرانەی جێگیر و بە نەزم لە سایەی فارس و تورکەکاندا لەو دەمەدا پێدەچوو زۆر دوور بێ، لە کاتێکدا وا دەرەکەوێ کە خولیای کورد بۆ چەسپاندنی یاسا و ئارامی لە ناوچەکەیاندا و لەلایەن خۆیانەوە داواکاریەکی تەواو شیا و بەپاساوە. ترس لە زاڵبوونی ئەرمەن لە کوردستاندا. پێچێ ئەم ترسە یەک لە بەهێزترین هۆکارەکانی ئەو هەوڵە بێ کە لەلایەن شێخەوە بۆ یەکخستنی کورد لە ئارادا بوو. پەیمان نامەی بەرلین دەرگای لە بەردەم گفتوگۆ سەبارەت بە خولیاکانی ئەرمەن لە هەرێمەکانی باکووری ڕۆژهەڵاتدا کردەوە. ئەو هەرێمانەی گونجاوترین شوێن بوون دەوڵەتێکی کوردی تێدا دابمەزرێنرێت. دەنگۆیەکی فرە سەبارەت بە خواستی زلهێزەکان لە دانانی ئەرمەن پلە یەکسەروتر لە کورد لە ڕووی ڕامیاریەوە ترس و دڵە ڕاوکێیەکی فراوانی پێکێنابوو. ئەو ترسەش بەهۆی بڕگەی 61 پەیمان نامەی بەرلینەوە بوو. ئەو بڕگەیەی بەڵێنی چاکسازی و بنیاتنانەوەی بە ئەرمەندا بوو. هەروەها پاراستنیان لە کورد و چەرکەسی زامن کردبوو. وەک دەبینین گومانی ئەوە لە تورکە کرا کە پڕۆپاگەندەیەکی بەو چەشنەیان لە نێو خەڵکی کورددا بڵاو کردبێتەوە و بۆ چەند مەبەستێکی خۆیان خەریکی هاندانی ناڕەزایەتی کوردی دژی ئەو چاکسازیانە بوون. گەیشتنی دوو سەربازی بریتانی بۆ کوردستان دڵە ڕاوچەی کوردانی پتر کرد. کلایتنی جێگری کۆنسۆڵ بە هەڵێنجان لە چەند سەرچاوەیەکی نەستوری ئاسووریەکانەوە نووسیبێتی کوردان بەتوندی لە گەیشتنی ئەو کۆنسوڵە ئەوروپاییانە بۆ وان ڕاچڵەچین. ئەوان بە هەستێکی ئاوێتە لە بێزاری و ترسەوە لەو ڕووداوەیان نەڕوانی، لەبەرەوە نەیان نەزانی چ شتێکی خراپیان بۆ هەڵگرتوون و چ شتێک چاوەڕێیانەکە. بە جۆرەی ئەو سەرچاوانە کوردان بەتوندی کاردانەوەیان ئەبێ گەر ئەو کار و هەنگاوە چاوەڕوان کراوانەی پێش و جێبەجێ نەکرێن. گەر ئاکامێکی وا بەرجەستە نەکەن ئەبێ ترس لەوە هەبێ کە بۆ کارە شەڕەنگێزیەکانیان هان بدرێن. بەڵگەی چەسپا و سەبارەت بەوە هەبوو کە ئەو نیگەرانیەی کورد بەرەو ڕکابەریەکی ئاشکرا هەنگاویەنە. کلایتن ئەڵێ کوردانی دەوروبەری موش و بەدلیس ڕوبەڕوو بەوانە ئەڵێن کە تاڵان کراون و تێیان هەڵدراون بڕۆن سکاڵای خۆیان لای کۆنسوڵە بیانیەکان بکەن. سەرنجێکی شێخ عوبەیدوڵڵا کە ڕاشکاوانە بۆ کارمەندێکی عوسمانی دەربڕیوە باشکرا هەمان کاردانەوەی دەرونی پیشانەدات. ئەوە چییە؟ ئەبیستم ئەرمەنەکان ئەیانەوێت دەوڵەتێکی سربەخۆر لەوان دابمەزرێنن. هەروەها نەستوریەکانیش ئاڵای بریتانیایان هەڵبڕیوە و خۆیان بە ڕەعیەتی بریتانی ئەزانن. هەرگیز ڕێگە نادەم کارێکی وا سەر بگرێت تەنانەت گەر چەکم بە ژنانیش هەڵگرتووە. زۆر ئەستەم نییە لەم هەڵوێستەی شێخ تێبگەی. ئەو دژی چاکسازیەکان وەستا چونکە کۆتایی بە خەونەکەی ئەو لە دامەزراندنی دەوڵەتێکی کوردی ئەهێنێت و لەبەرەوەی بە بڕوای ئەو تۆوی دامەزراندنی دەوڵەتێکی ئەرمەنی لە ناوچەکەدا چاند کە تێیدا پلەپایەی کورد بە تەواوی ئەهاتە خوارد. بەدەستهێنانی پشتگیری کریستیانە خۆماڵیەکان. وێڕای ناحەزی شێخ عوبەیدوڵڵا بۆ جێبەجێکردنی چاکسازیەکان بەڵام مامەڵەکردنی لەگەڵ کاروبارە هەنووکەییەکان وریایی و دووربینی ئەویان پیشانەدا. ئەو درکی بەو ڕاستیە کرد کە بارودۆخی پڕنەهامەتی و ناخۆشی کریستیانەکان
هۆکاری سەپاندنی چاکسازیەکان بوون. بەڵام ئەو پێی خۆش نەبوو لە تۆڵەی ئەو بارە نالەبارە هەموو نەتەوەی کورد سزا بدرێت. بێگومان ئەو لە هەموو ئەو کارە نابەجێ و ڕاو ڕووتانە بە ئاگا بوو کە لەلایەن ڕەگەزگەلێکی یاسا شکێنی کوردەوە دەرحەق بە دانیشتوانی بێدیفاعی کوردستانەکرا. شێخ کە لە زۆربەی بۆنەکاندا ئەو پیاو کوژیانەی ڕسوا کرد کە ئاسەوارە خراپەکانی وەکو یەک کورد و کریستیانەکان ئەگرێتەوە. شکستی بەردەوامی حکوومەتەکانی عوسمانی و ئێرانی لە چەسپاندنی ئارامی و ئاسایش ئەو خستبووە سەر ئەو باوەڕێی کە چاوەڕێکردنی چارەسەر یەک لەو دوو حکوومەتەوە کارێکی بێهودەیە. وا دەرەکەوێ شێخ عوبەیدوڵڵا گەیشت بێتە ئەو ئاکامەی کە تەنیا ڕێگە بۆ دەرچوون لەو گرفتانە نەهێشتنی دەسەڵاتی تورکی و ئێرانیە لە کوردستان و هاوکاری و هەماهەنگی پتەوی نێوان کورد و کریستیانیە خۆماڵیەکانە. لەو کاتەدا شێخ هەوڵی لەباربردنی چاکسازیەکانیەدا ئەیویست وەک وای پیشاندا کە شتێکە پێویست ناکە. بەم بیرەوە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوو پەیوەندی بەسەرکردە کریستیانیە خۆماڵیەکانەوە بکە. ئەگوترێت کە ئەو پەیوەندی بە مارشەمونی پاتریارکی نەستوریەکان و بەسەرۆکی ئاینی تایەفەی ئەرمەنیەکانی وان هەکاریوە کردووە و هانی داون لە دژایەتیکردنی حکوومەتی عوسمانی و ئێرانیدا پشتی بگرن. لە بەرامبەر ئەو هاوکاریە پەیمانیدا کە کریستیانیە خۆماڵیەکان بپارێزێت. پێویستە ئاماژە بەوە بدرێت کە ناکۆچیەکی ڕاستەقینە لە نێوان دژایەتی ڕاگەیەندراوی شێخ بۆ پێدانی پلە و بایەخێکی زیاتر بە ئەرمەنی و نەستوریەکان لە ئەو هەوڵەی کە ئەیدا بۆ ڕاکێشانیان بەلای خۆیدا نییە. ئەو لە گرتنەبەری ئەو سیاسەتەدا چەند ئامانجێکی لەبەرچاو بوو. ئەو بە بەدەست هێنانی هاوکاری و هەماهەنگی ئەرمەنی و نەستوریەکان بەرەی نێوخۆی یەکگرت و پتەوترە کرد و بەوەش توانایەکی زیاتری مادی و مرۆیی ئەکەوتە دەست تا لە ململانەی داهاتووی دژی تورکیا پشتی پێ ببەستێ. جگە لەوەی هەمان کات زاڵبوونی ڕەگەزێکی غەیرە کوردی لە کوردستان مسۆگەرە کرد. سەرباری ئەوەش پەیوەندی تونند و تۆڵی لەگەڵ کریستیانە خۆماڵیەکان و هەوڵی پاراستنیان لەلایەن شێخەوە هیوای پشتگیری و سۆزی هێزە کریستانیە ئەوروپاییەکانی بۆ خۆی و کێشەکەی پترە کرد. بەوەش خۆی لە هەلومەرجێکی وادا ئەبینێتەوە کە دەسەڵاتێکی کوردی بەسەر تەواوی ئەو ناوچەیەدا لەژێر سەرکردایەتی خۆی دامەزرێنێت. بەڵێنی شێخ بۆ پاراستنی کریستانیە خۆماڵیەکان نرخێکی کەمە بۆ هەموو ئەو سود و قازانجانەی کە هیوای پێیان هەبوو. ئەرمەنەکان پێشنیازەکەی شێخیان بۆ هاوکاری بە گومان و نیگەرانیەکی بەرچاوەوە وەرگرت. وێڕای ئەوەی لەوە دوودڵ بوون کە تێکەڵ بە جوڵانەوەیەکی چەکدارانە ببن. پرۆژەکەی شێخیشان بە پیلانێکی هاندراوی تورکیە بینی بۆ ئەوەی لەو جیاوگانەیان دابڕێت کە پەیمانی بەرلین پێی ڕەوا بینی بوون. هەروەها نەستوریەکانیش خۆیان لە پابەند بوون بە هەر شتێکەوە بە دوور گرت. هەرچەندە پاشتر کە شێخ دەستی بە پەلامارەکەی خۆی بەسەر ئێران کرد، یەکەیەکی هێزەکانی لە نەستوریە چیاییەکان پێکە هاتن کە لە ژێر سەرکردایەتی یەکەم مەزنە کەشیشەکەیاندا بوون. سەرباری ئەوەش یەک لە پیاو ماقوڵانی ئەرمەن کە ناوی سیمۆن ئاغا بوو بەرپرسی پەیوەستی هێزەکانی شێخی لە ئەستۆدا بوو. سیمۆن ئاغا هاوڵی هێزەکانی شێخ بوو بۆ ئەوەی ئەو ئەرمەنانە پارێزراو بن کە لەسەر ڕێگەی جوڵانی ئەو هێزانەدا نیشتەجێ بوون. بەدەستهێنانی پشتگیری ئەوروپی شێخ تێڕوانینێکی دووربینانەی سەبارەت بە سروشتی سیاسەت و دیپلۆماسی هێزەکان هەبوو. لای ئەو زۆر گرنگ بوو ئامانجە ڕەواکانی خۆی بە نوێنەرانی زلهێزەکان و ڕای گشتی ئەوروپا بناسێت. وڵسن سەبارەت بە شێخەڵێت حەزی بە دۆستایەتی بیانیەکانە کرد، تێکۆشا تا ڕای گشتی جیهانی بۆ لای خۆی چێش بکە. لە نامەیەکدا بۆ دکتۆر کۆچران شێخ هیوای خۆی دەرەبڕێبەوەی حکوومەتە ئەوروپاییەکان کار بکەن تا لە ڕاستی هەلومەرجەکەی کوردستان تێبگەن. ئەو لە هەمان کاتدا درکی بە بایەخی مەزنی دۆستایەتی بریتانیای مەزنە کرد، چونکە ئەو لەو چاکسازیانە بەرپرسیار بوو کە پەیماننامەی بەرلین پێی لەسەر داگرتە بوو. ئەو هەوڵانش کە لە پێناو نزیکایەتی و دۆستایەتی لەگەڵ مسیۆنێرە ئەمریکاییەکانەیدا، هەروەها ڕاگەیاندنی ئاشکرای بۆ دۆستایەتی کردن لەگەڵ کریستیانەکانی کوردستان تەنیا بەشێک بوون
لەو هەوڵانەی لەو پێناوەدا کاری بۆ کرد. هەوڵەکانی عوبەیدوڵڵا بۆ دۆستایەتی لەگەڵ مسیۆنەرە ئامریکاییەکان دووربینی و دانایی خۆی هەبوو. ئەو هەوڵەی وێڕای ئەوەی پێگە و ناوبانگی پتر بەرزە کردەوە بووە هۆی ئەوەی لەو ڕێگەیەشەوە بتوانێت لەگەڵ نوێنەرە دیپلۆماتە بریتانیەکان پەیوەندی بگرێت. دکتۆر کۆچرانی مسیۆنەری ئامریکایی سەلماندی نەک هەرکایەکی بە نرخە بۆ پەیوەندی بەستن بە کارمەندانی کۆنسوڵخانەی بریتانی، باڵکو قسەکارێکی هاوسۆز و جێ متمانە و باوەڕی شێخیش بوو. لێکچوونی زۆر لە نێوان ئەو راپۆرتەی کە دکتۆر کۆچران لە مەڕشێخ و جوڵانەوەکەی بۆ ئەنجومەنی کارجێڕی نێردراوە مسیۆنێریەکانی پرۆسپارتی ناردووە. لەگەڵ ئەو راپۆرتەی کە ناو و مۆری پێوەنیە و ئاراستەی ئابۆتی کۆنسوڵی گشتی بریتانی لە تەبریز نێردراوە. ئەوە ئەگەیەنێ کە هەردوو راپۆرتەکە بێگومان لەلایەن کۆچرانەوە نووسراون. ناتوانین بڵین کە شێخ کابرایەکی هەلپەرستی خۆبەرە پێش بووە و ویستویەتی پەیوەندی و دۆستایەتی لەگەڵ ئەمریکاییەکاندا بۆ هەڵخەڵەتاندنی دەسەڵاتدارانی بریتانی بەکاربێنێ. بە پێچەوانەوە بەڵگەی تەواو هەن کە ئەو سەبارەت بە هەر بەڵێنێکی خۆی وەفادار بووە و جێبەجێی کردوون. ئەوەشی لە پاراستنی کریستیانەکانی دانیشتووی دەشتی ورمێدا سەلمان بە درێژایی ئەو ماوەیەی کە لە بەشی کوردستانی ئێران لە جەنگدا بوو. بەڵگەیەکی دیکەش بۆ نیازپاکی و ڕازگۆیی شێخ وەک دواتر ئەیبینین بریتی بوو لە دواخستنی فەرمانی هێرشکردنە سەر ورمێ لەسەر داوای دکتۆر کۆچران. ئامانج و سیاسەتەکانی شێخ لە زمانی خەلیفەکەیەوە. لەوانەیە باشترین زانیاری سەبارەت بە ئامانج و سیاسەتەکانی شێخ عوبەیدوڵڵا لەلایەن شێخ محەممەد سەعید خەلیفە و زاوای عوبەیدوڵڵاوە ئاشکرا کرابێت کاتێک ناوبراو لە کۆبوونەوەیەکیدا لە دەرەوەی شاری ورمێر لە کاتی گەمارۆدانی ئەو شارەوە لەلایەن کوردانەوە ئامادە بوو. ئامانجی سەرەکی ئەم کۆبوونەوەیە بەریتی بوو لە ئامانجەکانی شێخ بۆ ئابۆتی کۆنسوڵی گشتی بریتانی. لەم کۆبوونەوەیەدا مسیۆنەرە ئەمریکاییەکان سەرۆکە نەستوریەکانی نەوچیا هەروەها ژمارەیەک لە مورید و شوێنکەوتەکانی شێخ ئامادە بوون. لەوانەیە سیمۆن ئاغای پیاوماقوڵی ئەرمەنیش لەو کۆبوونەوەیەدا بوو بێ. شێخ محەممەد سەعید ئاشکرای کرد کە گەر عوبەیدوڵڵا سەرکەوێ ئەوە تێکۆشێت بۆ نەهێشتنی جەردەیی گێڕانەوەی نەزم و ئاسایش لە چوارچێوەی سنووری تورکیا و ئێران، چەسپاندنی یەکسانی نێوان موسڵمان و کریستانیەکان، هاندانی خوێندن و خوێندەواری، ڕێگەدان بە بنیادنانی کڵێسا و خوێندنگە بە جۆرەی ئابۆت. خەلیفە درێژەی پێدا گوتی هەموو ئەوەی شێخ ئەیەوێت تەنیا پشتگیریەکی معنەوی هێزە ئەوروپاییەکانە، بە تایبەتی ئینگلتەرا کە ڕێز و دۆستایەتیەکی مەزنی لە لای شێخ هەیە. شێخ داوای ئەوە کات بیخەنە ژێر تاقیکردنەوەیەکەوە. ئەگەر لە ڕێکخستنی کوردستاندا شکستی هێنا و نەیتوانی فەرمانڕەوایەتیەکی گونجاو دابمەزرێنێ، ئەوە ئامادەیە وەک تاوانبارێک بچێتە بەردەم دادگایەکی ئەوروپی و هەموو ئەو سزایانەش لە ئەستۆ بگرێ کە بەسەری دادەن. هاوپەیمانی کوردی هەرزوو پاشەوەی بڕگەی چاکسازیەکەی پەیماننامەکەی بەرلین بۆ کورد ئاشکرا کرا، شەپۆلێکی پرۆپاگەندە لە کوردستاندا سەبارەت بەو ئایندە نالەبارەی چاوەڕێی کورد دەکات بڵاو بووەوە. ئەم خەڵکەی کە تا ئەو کاتە سەرکارێکیان لەگەڵ سیاسەتدا نەبوو، ئەم ئێستا بە یەکجار و بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لە حاست ئەو مەسەلەیەی بە هەڕەشەی ئەزانن لەسەر ئایندە و بوونی نەتەوەییان وروژان. زۆری نەخایەن جوڵانەوەیەک لە سەراسەری هەرێمەکانی باکووری ڕۆژهەڵات لە پێناو ڕێکخستنی کورد و یەکخستنی هەوڵەکانیان بۆ دژایەتی کردنی جێبەجێکردنی ئەو چاکسازیەی بە مەترسیان نەزانی لەسەر خۆیان سەری هەڵدا. زۆری نەخایەن ئەم چالاکیە سیاسیە چاوەڕوان نەکراوە لە دەوری شێخ عوبەیدوڵڵا کۆبووەوە و بە هاوپەیمانی کوردی ناسرا.
لە سەرەتادا هەوڵێکی بەو چەشنە بۆ وەستان بە ڕووی خواستی زلهێزەکان و هەڵوەشاندنەوەی بڕیارنامەکانی کۆنگرەی بەرلین شتێکی بێهودە هاتە پێشچاو زیاتر لەوەی سەرڕۆیانە بێ، چونکە چاوەڕوان نەئەکرا ئەوەی بە دەوڵەتێکی وەک تورکیان نەکرابێ لەلایەن ڕەشە خەڵکانێکی زۆر و بۆری سەرکەش و دوژمن بەیەکەوە بەدی بێ. سەرکەوتنی جوڵانەوەیەکی بەم شێوەیە بۆ چەندین هۆکارە گەڕێتەوە کە لانی کەم ئاسانکاری تورکیا بۆی یەکێکیانە. تورکیا گومانی ئەوەی لێکرا کە هاندەر و پشتگیریکەرێکی هەوڵەکانی شێخ عوبەیدوڵڵایە بۆ یەکخستنی کوردان. راپۆرتە بەراییەکان سەبارەت بە هاوکاری تورکی کوردی تا ڕادەیەک لێڵە و بە شێوەیەکی ڕوون ئەو ڕووداوانەی لە کوردستاندا ڕوویان داوە وێنان ناکات. تەنانەت سەرچاوە باش ئاگادارە بریتانیەکانیش سەبارەت بە سروشت و ڕادەی پشتگیری عوسمانی بۆ چالاکی ڕامیاری کوردی کۆکنین. ئابۆتی کۆنسڵی گشتی بریتانی لە تەبرێز لە راپۆرتێکدا کە بۆ وەزارەتی دەرەوەی ناردووە ڕەخنە لە دەسەڵاتدارانی عوسمانی ئەگرێت کە نەرمی لە حاست شێخ عوبەیدوڵڵادان نواندووە. ئەوەی کەمتر لە ساڵێک بەسەر چەک بەرزکردنەوەی بەڕووی حکوومەتدا تێنەپەڕیوە. حکوومەتی تورکی لە جاتی ئەوەی ئەو سزایە بەسەر شێخدا بسەپێنێ کە شایانی هەر یاخیەکە پاداشتیەکا و ڕێزی لێگرێ. هەر بۆیە ئەویش بێباکانە و بەو پەڕی ڕاشکاویەوە لە پێناو پرۆژە ئومێد بەخشەکەیدا تێکۆشێت. ئابۆت ئەم سیاسەتە نەرمەی بۆ ئەو ڕاستیە جێڕایەوە کە شێخ خواست و ویستی تاقمە کۆنەپەرستەکەی تورکیا جێبەجێ ئەکات. ئابۆتی کۆنسڵی گشتی ئەنجامگیری نامەکەی بەجەختکردنەوە لە چاودێریکردنی وردی شێخ عوبەیدوڵڵا کۆتایی پێدێت. کارمەندێکی دیکەی بریتانی کە مەیجەر ترۆتەرە کۆنسڵی گشتی لە کوردستانی تورکیا بە دیدێکی جیاوازەوە هەلومەرجەکە ئەبینێ. ئەو گومانێکی زۆری سەبارەت بە ئەگەری پشتگیریەکی فەرمی تورکی لە چالاکیەکانی شێخ عوبەیدوڵڵا پیشاندا لە سۆنگەی ئەوەوە کە مەسەلەیەکی وا لەگەڵ بەرژەوەندی و ئاسایشی تورکیا خۆیدا نایێتەوە. بە گوێرەی ئەو بێرۆکەی هەماهەنگی تورکی کوردی تەنیا خۆشخەیاڵیەکە و سەرچاوەکەی چەند بڵاوکراوەیەکی دیاریکراوی ئەستەمبوڵن. ترۆتەر لە نێردراوێکدا بۆ مستەر کۆچینی وەزیری بریتانی لە ئەستەمبوڵ نووسیوێتی بڕوا ناکەم حکوومەتی تورکی ئەوەندە جێل بێت هاوپەیمانیەکی بەو چەشنە پێک بهێنێت. هاوپەیمانیەکی وا گەردا بمەزرێت یەکسەر بە دژی حکوومەت خۆی ئاراستە ئەکرێت. ئەو ئاماژەی بەوەداوە کە سیاسەتی حکوومەتی عوسمانی هەمیشە بەو شێوەیە بووە خێڵی کوردی دژی ئەویتر هانداوە. ئەو زیاتر درێژەی پێدا و نمونەی ئەو ڕاپەڕینە کوردیەی هێنایەوە کە بەو دوایە ڕوویدا و لەلایەن تورکەوە بە هاوکاری سەرۆکە کوردە تورکخواکان سەرکوت کرا. بێگومان گومانەکانی مەیجەر ترۆتەر سەبارەت بە ڕۆڵی تورکیا لە پێکێنانی هاوپەیمانی کوردی لەسەر چەند سەرنجێکی ماقوڵ بنیاد نرابوو. ئەو سەرنجانەی کە هەمیشە ناچێتە هیزری گەلانەوە. تورکیا زۆر نەبوو لە جەنگێکی کارەساتبار هاتبووە دەرەوە کە زیانێکی زۆری گیانی و ماڵی لێدا بوو. یەکسەر ڕوبەڕووی پەیمان نامەیەکیان کردەوە کە یەک لە بەڕگەکانی کە چاکسازیە هەڕەشەی لە دەستدانی خاکێکی بەرفراوان لە تورکیا کرد. لەم کونە ڕۆژنەیەوە پشتگیری تورک لە هاوپەیمانی کوردی بە مەبەستی پوچەڵکردنەوەی چاکسازیەکان مەسەلەیەکە تێگەیشتنی ئەستەم نییە. وێڕای ئەوەی بڕوای بە بوونی پشتگیری تورک بۆ هاوپەیمانی کوردی نییە، بەڵام سەبارەت بە بڕێک هەژانی دیاریکراوی کوردی لە حاست ئەو قسە و باسانەی لەمەڕ ئۆتۆنۆمیەکی ئەرمەنی هەبوو وێناکردنیەتی بۆ ئەو هەلومەرجە هەژاوەی کوردستان لەو دەمەدا تا ڕادەیەکی زۆر ورد و دروستە. ئەگەر چەند جیاوجێکی تایبەت بە ئەرمەنەکان بدرێت و هەمان کە تورک و کوردی لێبێبەش بکرێ، ئەوە وا لە کوردانەکە دژی کریسیانیەکان یەک بگرن و دژی حکوومەتیش بوەستن کە ئەم جیاوگانەی پەسەند و پێشکەش کردووە. وێڕای ناکۆکی ئەو دوو کارمەندە بریتانیە سەبارەت بە مەسەلەی پشتگیری تورک لە جوڵانەوەی کوردی، بەڵام ترۆتەر لەو خاڵەدا لەگەڵ ئابۆت کۆکە کە چالاکیەکانی شێخ عوبەیدوڵڵایان پێکارێکی مەترسیدارە. ترۆتەر بەم شێوەیەی خوارەوە کۆتایی بەو نامەیە ئەهێنێ کە بۆ کۆچینی نەردەبوو. گەر دەواازەی باڵا بڕێک هۆشیار بێت و بەرژەوەندیەکانی خۆی لەبەرچاو بێ، ئەم دەرفەتە بۆ تێکشکاندنی شێخ ئەقۆزێتەوە.
چونکە تا ئەو لەو ناوچەیەدا بمێنێت وەک چقڵێک لە پێی حکوومەتدا ئەمێنێتەوە. لە ڕاستیدا گوتەکانی مەیجەر ترۆتەر لەسەر بنەمای بۆچوونێکی وا بنیاد نراوە کە تورکیا لەمەڕ سەرجەم چالاکیەکانی شێخ بێئاگا بووە و بەدڵنیاییەوە بەشێکیش نییە لێی. ئەو دیدەی کە ڕووداوەکانی دوایی و زانیاریە هەمەلایەنەکان سەلماندیان کە تەواو لەگەڵ ڕاستی هەلومەرجەکەدا نایەتەوە، چونکە وەکە بینین تورکیا زۆر زێدەتر لەوەی ترۆتەر لەو دەمەدا درکی پێیەکرد لە جوڵانەوە کوردیەکەدا تێوەگلا بوو. ئەو راپۆرتەی کریمیانی کەشیشی نەستوری بۆ پاتریارکی ئارمەنی نووسیوێتی هێندێک تیشکە خاتە سەر دامەزراندنی هاوپەیمانی کوردی و ئامانجەکانی. لەم راپۆرتەدا بە هێندێک دەستەواژەی ناڕاستەوخۆ ئاماژە بۆ بەرپرسیارەتی تورکی لە حاست دامەزراندنی هاوپەیمانی کوردی و هاندەرەکانی بۆ گرتنەبەری سیاسەتێکی لەو چەشنە کراوە. وا خەریکە بەدەست پێشکەری حکوومەتی ناوەندی هاوپەیمانیەکی کوردی دامەزرێ، ئەو حکوومەتەی کە ئەیەوێت بە هێنانەکایی کێشەیەکی نوێ کە کێشەی کوردە، کێشەی ئەرمەن لەبیر بەرێتەوە. راپۆرتەکە درێژەی پێ ئەدات و ئاماژە بەو شێوازە ئەکات کە حکوومەت ئەیەوێت مەبەستەکەی پێبێنێتە دی. حکوومەتی عوسمانی بۆ ئەوەی سەرنجی ئەوروپا بەلای کێشەی کووردا ڕابکێشێ هەوڵێکی بێوچانەدا لە پێناو هێنانەکایەی یاخیبوونێکی چەکداری هاوکات لە تورکیا و ئێراندا. ئەمێستا ئەندامانی هاوپەیمانیەکە خوازیارە ناوەندێکی دووەم بۆ ئۆپراسیۆن و داگیرکاری لە نێوان ئەسما و سەڵماس دابمەزرێنن. بە جۆرەی راپۆرتی کریمیان گیانی ئەم هاوپەیمانێتیە سیاسەتی عوسمانیە. شێخ عوبەیدوڵڵا ناوەندە فەرمیەکەیەتی و بەحری بەجیش نوێنەری هەمیشەیەتی. هەرچەندە ئەم راپۆرتە نەیتوانیوە وێنەیەکی دروست لەمەڕ هەلومەرجەکە پیشان بدات، چونکە وەکە بینین شێخ تەنیا ئامرازێک نەبوو بۆ سیاسەتی عوسمانی وەک بە ساکاری لەم نامەیەدا دەرەکەوێ، بەبێت لەبەر چاوگرتنی ڕۆڵی حکوومەتی تورکی لە دامەزراندنی ئەو هاوپەیمانیە کوردیەدا. ڕۆڵی شێخ وەک سەرۆکێکی ئەو هاوپەیمانیە جێگەی بایەخێکی سەرەکیە. لەوانەیە ئەو زانیاریانەی لەو راپۆرتەدا هاتوون هەوڵێکی مەبەستدارانە بێ بۆ ئەوەی بەرپرسیارەتی تەواو بخاتە ئەستۆی حکوومەتی عوسمانی، یان لە ئاکامی بێئاگایی نووسەرەکەیەوە بێ سەبارەت بە سروشتی ڕۆڵ و چالاکیەکانی شێخ عوبەیدوڵڵا. ئەو ڕۆڵەی راپۆرتەکە بە بەحری بەجی داوە وەک نوێنەرێکی حکوومەتی عوسمانی بایەخێکی تایبەتی هەیە، چونکە پشتگیری و دیدی کەشیش کریمیان سەبارەت بە ڕۆڵی عوسمانیەکان لە پێگەیاندنی هاوپەیمانی کوردیەکە ئەکا. ئاگوترێت بەحری بەجیش کە کوڕە گەورەی بەدرخان بوو لەگەڵ سەرۆک و پیا و ناودارە جۆرا و جۆرەکانی کووردا لە پەیوەندێکی بەردەوامدا بووە. بەڵێن تکاو هەروەها هەڕەشەشی بۆ یەکخستنیان لە سایەی شێخ عوبەیدوڵڵا بەکارهێناوە. بە جۆرەی راپۆرتەکەی کەشیش بەحری بەگ لەلایەن حکوومەتی عوسمانیەوە نێردراوە بۆ هەکاری و بە فەرمیش هەڵگری ئەو نیشانەی ڕێزلێنانە بووە کە بە باڵای شێخدا بڕاوە. هەرچەندە مەبەستی ڕاستەقینەی نوێنەرایەتیەکەی تەواو ڕوون نییە، ئەو هێندێک کات وەک نوێنەری حکوومەت و وەک خاوەن دەسەڵاتێکی فراوان قسان نەکات، کەچی هێندێک جاری دیکەش وەک مورید و پیاوێکی شێخ هەڵەسوڕێ. ئەگوترێت کە لە بۆنەیەکدا گوتوێتی نامەیەک بۆ شێخە نووسم بەرەو ئەستەمبوڵ بچێت، هەر ئامادە نەبوو. ئەوە پاش گەڕانەوەم بە خۆم و سەربازانی ئیمپراتۆریەکەوە ئەچمە سەری. وێڕای ئەوەی بە جۆرەی هەمان سەرچاوە هەرزوو پاش ئەوەی بەحری بەگ گەیشتە شێخ کەوتە ئەوەی نەک سەرۆکە کوردەکانی ئارمینیای بەباشی بۆ کۆبکاتەوە، بەڵکو ئەوانەی ئێرانیش. وەک راپۆرتەکە ئەڵێ بەشێکی زۆر لەوانە هاوپەیمانەتیان لەگەڵ شێخدا بەست، هەرچەندە هێندێکیان حەزیشیان بەوە نەئەکرد. وێڕای ئەو هەوڵە زۆرەی لەلایەن بەحری بەگەوە لەگەڵیاندا دەرا، هەرچەندە ئەو سەرۆکە کوردانە لە کۆتاییدا جگەل لە پەیوەست بوون بە شێخەوە ڕێگەیەکی دیکەیان لە بەردەمدا نەمایەوە. وا دەرەکەوێ ئەو ئەرکەی بە بەحری بەگ سپێردرابوو کە هەڵگرتنی نیشانەی ڕێزلێنانە تا ڕادەیەک لەگەڵ ئەو تێوەگلان و هەوڵانەی نەگونجێ کە بۆ ڕاژەکردنی جوڵانەوە کوردیەکە تەرخانی کردووە. ئەگەر ئەو قسانەی کە راپۆرتەکەی کەشیش لەبارەیەوە کردوویەتی ڕاست بێ،
ئەوە ئەبوایە حکوومەتی عوسمانی ئەرکێکی لەوە گرنگتری پێ بسپاردایە کە تەنیا هەڵگەری نیشانەیەک بێ. لە ڕاستیدا ئەو تەنیا ئەگەرەی ئەمێنێتەوە ئەوەیە کە بەحریبەگ ئەو هەوڵانەی لە پشت حکوومەتەوە دابێت و بە فەرمی ڕانەسپێردرابێ. بەڕاستی شتێکی سەیر دێتە پێش چاو کە حکوومەت نوێنەرێک لای شێخ دابنێ کە کوڕی میری مەزن بەدرخان پاشای بۆتان بێ کە لە ڕووی ناوبانگ و پێگەوە لە کوردستان کەس لەو ناسراوتر نەبوو. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 13ەم. ڕاپەڕینی شێخ لە تورکیا. شێخ عوبەیدوڵڵا لە ساڵی 1879دا چەکی دژی تورکیا هەڵگرت. ڕاپەڕینێک کە بەنهێنی هەموو ئامادەکاریەکی سەرکەوتنی بۆ کرابوو. ئەم ڕاپەڕینە وەکە بینین نمونەیەک بوو کە دواتر ئۆپراسیۆنە سەربازیەکەی دژی ئێران لەسەر بنیات نرابوو. بە جۆرەی قایم مەقامی گەوەر ئامانجی عوبەیدوڵڵا دامەزراندنی میرنشتینێکی سربەخۆیە لەو ناوچانەی کوردیان تێدا نیشتەجێیە کە باجێکی هێندە بدەن یەکسان بێ بەوەی ئەمێستا حکوومەتی تورکی لێیان کۆوەکاتەوە. قایم مەقام لەو باوەڕەدایە کە شێخ ئەو کاتە تایبەتەی هەڵبژاردووە کە فشار بۆ سربەخۆیی بکە بەهۆی لاوازی کارگێڕی تورکی لە کوردستان وەگاکامێکی جەنگەکەی 1877-1878. وا دەرئەکەوێ کە بۆ ماوەیە گومانی خۆ ئامادەکردن بۆ هەڵگیرساندنی ڕاپەڕینێک لە شێخ عوبەیدوڵڵا کرابێ. بە جۆرەی کلایتنی جێگری کونسڵ شێخ بۆ ماوەی 2 ساڵە بوو خۆی بۆ ڕاپەڕینێک کۆکردەوە. لە کاتی ڕاپەڕینەکەدا ئەو دەنگۆیە کەوتەوە کەوالی وان ساڵێک لەوە و پێش لە دیاربەکرەوە سەبارەت بە مەبەستەکەی شێخ ئاگادار کراوەتەوە، بەڵام ئەو زۆر گوێی پێ نەداوە. ئەگونجێت بێزاری شێخ لەو ڕاستیەدا ڕنگ بداتەوە کە لە نامەکەیدا بۆ والیوان داوای نیشانەی ئازایەتی و ئەو پاداشتانە ئەکا کە پێویستە لە سۆنگەی بەشداریکردنەکەی لە جەنگی ڕووسی تورکی پێی ببەخشرێت. چەندین بەڵگەی دیکەش سەبارەت بە توند و تیژبوونی هەلومەرجەکەی کوردستان لەبەردەستدا بوو. هەروەها خۆ ئامادەکردن بۆ کارێکی سەربازی لەو دەڤەرەدا ئاشکرا بوو. هەواڵی ئەوە هەبوو کە تەواوی هەرێمی هەکاری کەوتۆتە ژێر دەسەڵاتی شێخەوە و ناوبراو لەگەڵ مارشەمونی پاتریارکی نەستوریەکان و هەروەها لەگەڵ چەندین پیاوانی موسڵمانی خاوەن دەسەڵاتی شاریوان لە پەیوەندیدایە. بە جۆرەی ڕینۆڵدزین مسیۆنێری ئامریکایی نەستوریەکان کە تا ئەو کاتە پەیوەندیان لەگەڵ مسیۆنەرەکاندا دۆستانە بوو لە ناکاو پشتیان تێکردن و دوژمنایەتیان پیشاندا. پەرەسەندنێکی سەرنجڕاکێشی دیکە ئەوە بوو کە کوردان لە شاریوان بڕێکی زۆری گەنمیان کڕیوە. هەواڵی ئەوەش هەبوو کە شێخ عوبەیدوڵڵا بڕێکی تفەنگی باشیشی بۆ چووە. بڕواوا بوو کە ئەو تفەنگێکی زۆری لە شاری خوی و لە ڕێگەی ڕاستپێردراوێکی خۆیەوە لە ورمێ بۆ کڕاوە. هەروەها ئەگوترێت هێزەکانی شێخ ئەو چەکانەیان بەدەستەوە بووە کە دەواازەی باڵا لە کاتی جەنگی تورکی ڕووسیدا بەسەر خێڵە کوردەکاندا دابەشی کردبوو. ئابۆتی کونسوڵی گشتی ئاماژەی بەوەداوە کە ژمارەیەکی کەم لەو 20,000 تفەنگەی لەو کاتەدا بە کورد دەرابوو وێڕای پێداگری حکوومەت بۆ گەڕانەوەیان گەڕێنراونەتەوە. لەوانەیە شێخ عوبەیدوڵڵا و پیاوەکانی ئەمێستا بڕێکی زۆر لەو چەکانە دژی حکوومەتی تورکی بەکاربێنن کە کاتی خۆی بۆ بەرگریکردن لەو حکوومەتە بەسەریاندا دابەش کراوە. والی وان نووسیوێتی کە شێخ 4,000 چەکداری لە بندەستدایە و چەکدارانی کوردیش بە بەردەوامی لە سنووری ئێرانەوە دێنە ناوەوە. یەکەمین پڕیشکی ڕاپەڕینەکە بە ئاشکرا دەرکەوت کاتێک لەلایەن قایم مەقامی گەڤەرەوە دەستەیەک لە کوردانی هەرکی بە تاوانی تاڵانکردنی گوندێک سزادران. کاتێک هەواڵی ئەمە گەیشتە شێخ عوبەیدوڵڵا نامەی بۆ سەرۆکەکانی کورد نارد و داوای لێکردن هانیان بدەن ڕاپەڕن، پێیان بڵێن چیدی شتێک نییە ناوی حکوومەتی تورک بێ. هەروەها مەبەستێتی لە ماوەی 8 ڕۆژدا هێرش بکاتە سەر ئامێدی. یەک لەوانەی پەیوەندیان پێوەکرا بوو شێخ محەممەدی بەریدچان بوو، ئەوەی هیچ کاتێکی بەفیڕۆن نەدا تا مەبەستەکەی شێخ
بەوالی مووسڵ بگەێنێ. پاش 5 ڕۆژ یەکە لە هێزە سەربازیەکانی حکوومەت نێردرانە مووسڵ و گەیشتە دەوروبەری ئامێدی. هێزێکی 900 جەنگاوەری کورد لەلایەن شێخ عوبەیدوڵڵاوە کۆکرایەوە و سەرکردایەتیەکەی درا بە شێخ عەبدولقادری کوڕی کە هێرشی کردە سەر هێزەکانی عوسمانی و تێکشکێنرا و گەڕایەوە. وا پێچێ ئەم شەڕە یەکاڵاکەرەوە بوو بێت و پێکدادان و پێکەڵپژان لە چەند شوێنێکی جیاوازەوە لە کاتی جیاجیادا ڕوویدا بێ. کاتێک کوردان زانیان کە بەزیون و گەیشتنە ئەو باوەڕێی کە حکوومەت سوورە لەسەر سەرکوتکردنی ڕاپەڕینەکە و توانای ئەوەشی هەیە، ڕاپەڕینەکە بە زوویی کۆتایی هات. لە کاتێکدا کوڕەکەی شێخ و پیاوەکانی لە مەیدانی جەنگدا بوون، نوێنەر و ڕاستپاردەکانی بەنهێنی سەردانی سەرۆکە کوردەکانیانە کرد و هانیانەدان ڕاپەڕن. شێخ عوبەیدوڵڵا بە داناییەوە لە پشتەوە ڕاوەستا بوو، نێوانی خۆی لەگەڵ حکوومەتدا هێشتبووەوە و دوورە پەرێزی هەڵبژاردەبوو. نامەیەکی بۆ والی وان ناردبوو، تێیدا بێ ئاگایی و بێتاوانی خۆی پیشاندا و دڵتەنگی خۆی لەو کارە ڕاگەیاندبوو. لە هەمان کاتدا وەفاداری خۆی بۆ دەوڵەت ڕاگەیاندبوو، نووسی بووی: من لە هەر کاتێکی دیکە دڵسۆزتر و وەفادارترم. هەروەها هەواڵی ئەوە هەبوو کە شێخ عەبدولقادری کوڕی بانگ کردبووەوە بۆ لای خۆی و بۆ ئەوەی ملکەچی خۆی پیشانی حکوومەت بدا. هەڵوێستی حکوومەت لە حاست شێخ عوبەیدوڵڵا جێگەی سەرسوڕمان بوو. وێڕای ئەوەی فەرمان لە ئەستەمبوڵەوە سەبارەت بەڕووبوونەوەی توندی یاخیبوان دەرچوو بوو، هەروەها کارمەندانی دەوڵەتی وەک والی وان و مووسڵ ئاگاداری نیازەکانی شێخ بوون و لێی ئەسڵەمینەوە ئەبینین حکوومەتی ناوەندی هەڵوێستێکی نەرم و ددان بە خۆداگری لە هەمبەر شێخدا ئەنوێنێ. والیوان چ لە کاتی ڕاپەڕینەکە و چ دواتریش بەو پەڕی ڕێزەوە مامەڵەی لەگەڵ شێخدا کرد. تەنانەت سەدری ئاعزەمیش لە تەلەگرافێکی دۆستانەیدا بۆ شێخ داوای لێیەکە لەگەڵ دەسەڵاتدارانی خۆجێدا پێک بێ. ئەو تەلەگرافەی کە بە نوێنەرایەتی حکوومەت لەلایەن موفتی وانەوە گەیەندرایە دەستی شێخ. قایم مەقامی گەوەر کە بە سزادانی تاڵانچیە هەرچیەکان شێخی زیویر کردهبوو لە شوێنەکەی خۆی لابرا. دواتر پاش تێپەڕینی ماوەیەک بەسەر شکستی ڕاپەڕینەکە، شێخ لە شاریوان پێشوازیەکی مەزنی لێکرا. وا دەرەکەوێ کە یەک لەو داوایانەی شێخ بۆ پێکاتنەوە لەگەڵ حکوومەت بریتی بوو لە دابینکردنی مانگانەیەکی 20,000 قڕۆشی بە جۆرەی ترۆتەر. والیوان پێشنیازی پێویستی پێدانی ئەو مانگانەیەی کردووە. ئەوەی جێگەی سەرسوڕمانە ئەم ڕاپەڕینە شکست خواردووە سەرەتایەک بوو بۆ پتر ناوبانگ دەرکردنی شێخ عوبەیدوڵڵا، نەک کۆتایی هاتنی کاری ڕامیاری. هەرزوو پاش ئەو ڕووداوانە شێخ بوو بە سەرکردەیەکی ددان پیانراوی جوڵانەوەی بەرفراوانی نەتەوەیی کوردی کە ئامانجی دەوڵەتێکی سربەخۆی کوردیە. مرید و لایەنگرەکانی لە سەراسەری کوردستاندا خەریک بوون پشتگیری بۆ پرسەکەی شێخ بەدەست بێنن. حکوومەتی عوسمانی کە بە دڵنیاییەوە ئاگاداری خولیا و تەواوی چالاکیەکانی شێخ بوو، هەڵوێستێکی دۆستانەی بەرامبەر شێخ پیشاندا و زیاتر هاوکاری کرد وەک ئەوەی ڕێگەل لە هەوڵەکانی بگرێ. حکوومەت بە ئاشکرا یان ئەوەندە بوێر نەبوو کە سزای پیاوێکی دەسەڵاتدار و پیرۆزی وەک ئەو بدا، یان وەک هاوپەیمانێک لێی ئەڕوانی کە لە ئایندەدا ڕاژەی بایەخداری بۆ ئەنجام بدا. تەنانەت گەر خولیاکانیشی بە پەلاماردانی ئێران کۆتایی بێ. حکوومەتی عوسمانی لە بەرگریکردن لە شێخ و ڕاگەیاندنی بێتاوانی بەردەوام بوو. ئەو ڕاستیەی بێگومان پشتگیری گوتەکانی ئێرانیەکانیانە کرد سەبارەت بەوەی کە تورکان لە پشت جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵاون. داگیرکردنی ئێران لەلایەن کورد، هۆکارەکانی داگیرکردنەکە. ئاگونجێت بەشێکی بنەمای داگیرکردنی ئێران لەلایەن کوردانەوە بۆ جەنگی تورکی ڕووسی 1877 بگەڕێتەوە، وەک پێشتر ئاماژەی پێدرا. تورکان لە کاتی ئەم جەنگەدا هەنگاوێکی بایەخداریان نابەوەی هەزارەها پیاوی خێڵەکی کوردیان بە چەکی هاوچەرخ چەکدار کرد.
شێخ عوبەیدوڵڵا سەرکردەی مەزنترین بەشی ئەو هێزانە بوو لە بەرامبەر رووسیادا جیهادیە کرد. هەرچەندە ئەم هێزانە بۆ ماوەیەکی درێژ گرفتیان بۆ ڕووس پێک نەهێنا چونکە هەرزوو توانی تێکیان بشکێنێت و پەرتەوازەیان بکە. چەکدارکردنی کورد کە ئاسەوارێکی مەزنی لەسەر تورکیا هەبوو، ئاسەوارێکی گەورەتری لەسەر ئێران بەجێهێشت. چەکەکان لە دەست کورداندا مانەوە. لەوەش گرنگتر بڵاوبوونەوەی گیانی جیهاد بوو. داگیرکردنی ئێران لەلایەن کوردەوە ئەوە دەرئەخات کە زۆر ئاسان بوو گیانی جیهادی ئەو خێڵەکیانە کە پێشتر ئاراستەی ئۆرسۆدۆکسە کریستیانیە ڕووسەکان کرابوو وەربگێڕدرێت و ئاراستەی موسڵمانە شیعە ئێرانیەکان بکرێت. لە ڕاستیدا لە ماوەی ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدوڵڵا لە تورکیا پیاوەکانی تەنانەت لە شەڕکردن لەگەڵ سوپاکەی سوڵتان سستیان نەنوەند. ئەو خەلیفەیەی پێشەوای ئاینی هەموو موسڵمانانی سوننە بوو. بڕگە چاکسازیەکەی پەیماننامەی بەرلین کە زادەی جەنگەکەی 1877 بوو ئەتوانرێت بە یەکێکی دیکە لە هۆکارە ناڕاستە و خۆکانی داگیرکردنەکە بژمێردرێت. ئەو پرۆپاگەندەیەی سەبارەت بە خولیاکانی ئەرمەن لە هەرێمەکانی باکووری ڕۆژهەڵاتدا بڵاو ببووەوە گیانی یەکبوونی لە نێو کورداندا پەرەپێدا. ئەو گەلەی کە ناوبانگی بەدووبەرەکی و ناتەبایی بڵاو بۆتەوە. پێویستە ئەوە بەبیر بهێنرێتەوە کە چۆن هاوپەیمانی کوردی وەک جوڵانەوەیەکی چەکداری نەتەوەیی هاتەکایەوە. لەبەر چەند هۆکارێک کە پێشتر باسی لێکراوە وا پێچوو ئەم هاوپەیمانیە نەتەوەییە سۆزی حکوومەتی عوسمانی بۆ خۆی ڕاکێشابێ. ئەوە گەر پشتگیریەکی چالاکی نەکرد بێ. شێخ هیچ کاتێکی بەفیڕۆ نەدا تا سوود لەم هاوپەیمانیە وەربگرێ بۆ بڵاوکردنەوەی دەسەڵاتی خۆی و بەهێزکردنی لە سەراسەری کوردستاندا. لەو کاتەدا کە پرۆسەی چاکسازیەکان بەرەو دواوە پاشەکشەیە کرد، شێخ عوبەیدوڵڵا وەک سەرۆکێکی بێ ڕکابەری کورد لە کوردستاندا بەرجەستە بوو. بەم پێگەیەوە بەو خولیا و گورە بەرزەوە ئەو باوەڕێی لا دروست بوو کە دەمی ئەوە هاتۆتە پێشەوە تا ئەو ئامانجە بێنێتە دی کە بە درێژایی تەمەنی خەونی پێوە بینی. ئەویش دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی کوردیە. گومانی تێدانیە کە لاوازی ئێران یەک لەو هۆکارە سەرەکیانە بوو کە ئەو دەوڵەتەی کردە نیشانەیەکی سەرنجڕاکێش. گوتەی یەک لە چاودێرە نزیکەکانی شانۆی ڕووداوەکان لەو بارەیەوە سەرنجڕاکێشە. ئەگونجێت جوڵانەوەکەی ئەم دواییەی شێخ لە ئێران زادەی ئەو بیر و ڕایە بێ کە حکوومەتی ئێرانی لەوەکەی تورک گەندەڵتر و نالەبارترە. هەر بۆیە دامەزراندنی دەسەڵاتێکی سربەخۆ لەوێ ئاسانتر و لەبارتر وەک لە تورکیا دێتە پێشچاو. هەر ئەوەندەی لێرە ئامانجەکەی هێنایەدی ئەوسا ئەو هێزە مەزنەی خۆی ئاراستەی کارمەندانی عوسمانی یەکات. گومانێکی کەم لەوە ئەکرێ کە ئەوەی لە کۆتاییدا هاندەری شێخ بووە بۆ ئەنجامدانی ئەو هەنگاوە سەرڕۆ مەترسیدارە بریتی بوو لە لاوازی ئێران. شانبەشانی ئەو کینە و گیانی ناحەزیەی کە موریدانی شێخ بەگشتی و خۆی بە تایبەتی لە هەمبەر ئێرانیەکان لە سۆنگەی بڵاوی شیعەگەرایی لەو وڵاتەدا هەیان بووە. شێخ عوبەیدوڵڵا لە نامەیەکدا بۆ دکتۆر کۆچران لە 25 سپتەمبەری 1980دا باسی لەو هۆکارە ڕاستەوخۆیە کردووە کەوای لێکردووە پەلاماری ئێران بدات. لەم نامەیەدا باسی لە نەهامەتیەکانی خۆی و کورد کرابوو کە بەهۆی ئێرانیەکانەوە پێوەی گرفتار بوون، وەک ئەو شکایەتانەی لەمەڕ کوشتنی دڕندانەی ژمارەیە کورد و سوکایەتی کردن بەوانی دی، سەپاندنی باجی پشت شکێن بەسەر چەند سەرۆکێکی کورد و فڕاندنی ژنانی کورد لەلایەن چەند کارمەندێکی حکوومەتی ئێرانی، بەڵاوبوونەوەی تونند و تیژی و جەردەیی کە بەدناوی بەسەر شانی کووردا هێناوە. شێخ ئەم بەدکاریانەی وەک پاساوێک بۆ پەلامارەکەی دژی ئێران لە قەڵەمدا. هێزەکانی شێخ و چەک و کەلوپەلەکانی. ماوەی جەنگ چەندە کەمیش بخایەنێ بەبێ لە بەرچاوگرتنی یاکامەکان هێشتا ئەو ماوەیە
بەسە بۆ ئەوەی کاریگەریەکی مەزن لە یەکێتی ڕیزەکانی هێزە خێڵەکیەکان بکە گەر بێت و بە دەستێکی پۆڵاین جڵەوی ئەو هێزانە نەگیرێ. شکست ناکۆچی و دووبەرەکی و پاشتر بەزینی سەرتاسەری بەدوادادێ. لە کاتێکدا سەرکەوتن زۆر جارە بێتە بۆ نەیەک بۆ تاڵانی و ڕاوڕوت و ئەنجامدانی کاری تونند و تیژی کەمبوێنە. جەنگاوەرە خێڵەکیەکان کە پاشەوەی باری تاڵانی و شڕەخۆری سستیانەکات و جوڵەیان پەکەخا ئیدی یەکەمین خەونی ئەوان بڵاوە لێکردن و بۆ ماڵەوە گەڕانەوەیە. ژمارەی هێزە خێڵەکیەکان بەگشتی لەم جۆرە جەنگانەدا لە هەڵکشان و داکشاندان. تەنانەت لە کاتی سەرکەوتنیشدا ژمارەی ئەوانەی کە مەیدانەکە جێئەهێڵن یەکسانە بەوانەی کە بەو دواییە دێنە مەیدانەوە و بەپەلە لە پێنا و تاڵانی و خۆ دەوڵەمەندکردندا بە هەڵەداوان بە هێزە شەڕکەرەکانەوە پەیوەستە بن. ئەم ڕاستیانە وێڕای نەبوونی کەسایەتی فەرماندەی گونجاو واکات فرە ئەستەم بێ ژمارەیەکی دروست و تەواوی هێزە کوردیەکانی بەشدار بوو لە هەڵمەتەکەی شێخدا دیاری بکرێت. بە لەبەر چاوگرتنی ئەو لاوازیەی هێزە ئێرانیەکان لەو دەمەدا لە هەرێمی ئازەربایجان هێزەکانی شێخ بە شێوەیەکی ڕێژەیی لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە باش چەکدار و ئامادەکرابوون. وەک پێشتر ئاماژەی پێکرا زۆربەی ئەو چەکانەی لە دەستی کوردەکاندا بوو بەهۆی جەنگەکەی 1878ەوە دەستیان کەوتبوو. ئەو کاتەی شێخ وەک فەرماندەی هێزگەلێکی خێڵەکی مەزن دانرا بوو. جۆرێک لەو چەکانەی کوردان پاش تێکشکان و پارتەوازەبوونیان لەسەر دەستی ڕووسەکان لای خۆیان گلیان دابووەوە و بریتی بوو لە بڕێکی زۆر تفەنگی مارتینی بە فیشەکەکانیەوە. بە جۆرەی سەرچاوەیەکی ئەرمەنی هاوپەیمانیە کوردیەکەی شێخ عوبەیدوڵڵا لە سەروبەندی داگیرکاریەکەی بۆ ئێران خاوەنی 4000 تفەنگی مارتینی بوو کە 200یان لە سەرچاوەی ئێرانی و ئەوانی دیکەشی تورکی بوون. بە جۆرەی نیکتین لەو 12000 چەکدارەی پەلاماری ورمێیاندا 1000یان بە تفەنگی جۆری نوێ چەکدار کرابوون. وا پێچێ بۆ شێخ دابینکردنی بەشێکی پێویستیە جەنگیەکان گران نەبوو بێ. باڵوێزی ئێران لە ئەستەمبوڵ باسی شێخی کردووە کە خاوەنی کارگەی بایەخداری فیشەک دروستکردن بووە. ئەو ڕاستیەی کە شێخ بە باشی چەک و تەقەمەنی بۆ فەراهەم کردبوو هەروەها لە وەرگرتن و دەستکەوتنی پێویستیە سەربازیەکان بەردەوام بوو. ئەوەی لەو هەواڵەدا دەرەکەوێ کە باس لەوە ئەکا کە تەیمور پاشای خانی برادۆست لە نۆڤەمبەری 1880دا دەستی بەسەر 160 باری حوشتر تفەنگ و فیشەکدا گرتووە. هەڵمەتە سەربازیەکان تەنیا ئاماژەی فەرمی شێخ سەبارەت بە بڕیاردانی پەلامارەکەی بۆ سەر ئێران هێما پێدانێکی ناڕوونە لەمەڕ ناردنی کوڕەکەی بۆ سابڵاغ کە لە بڕگەیەکی لێڵدا لە 1-2 لەو نامەیەدا هاتووە کە لە کاتی ئەنجامدانی داگیرکاریەکەی بۆ دکتۆر کۆچرانی ناردووە. نامەکە بەوە دەست پێیەکا: مەلا ئیسماعیلم ناردووە تا ئەوەتان پێڕا بگەێنێ کە بەنهێنی سەبارەت بە هەلومەرجەکەی ئێرە بۆم باس کردووە. تکام وایە حکوومەتی ئینگلیز لە ڕاستیەکانی هەلومەرجەکە ئاگادار بکەنەوە. هەواڵی ڕۆیشتنی کوڕەکەیشمیان بۆ سابڵاغ پێڕا بگەیەنە. هەروەکە ڕووداوەکانی دوایی سەلماندیان نوێنەرەکەی شێخ بەنهێنی ئەوەی بە دکتۆر کۆچەران گەیاندووە کە کوڕەکەی شێخ ئەڕوات بۆ سابڵاغ، بەڵام بەسەرکردایەتی لەشکرێک. لە سەرەتای ئۆکتۆبەری 1880 جەنگاوەرە کوردەکانی عوبەیدوڵڵا لە سنووری ئێران پەڕینەوە. بە گوێرەی ڕاپۆرتە هاوچێرخەکان هێزەکان لە 3 یەکە پێکاتبوون. یەکەمیان بەڕابەری کوڕە گەنجەکەی عەبدولقادر بوو کە بە ئاراستەیەکی بەرفراوانی کەنارەکانی باشووری دەریاچەی ورمێ بەرەو سابڵاغ ڕۆیشت. هێزی دووەمیان بە فەرماندەیی کوڕە گەورەکەی بوو کە لە مەرگەوەڕ بنەی خستە بوو و پێچوو بۆ پاراستنی هێڵی پاشەکشەی عەبدولقادر بێ. یەکەی سێیەمیان
بە فەرماندەیی شێخ محەممەد سەدیق ژنبرا و خەلیفەی شێخ عوبەیدوڵڵا بوو کە وەکە گوترێت لە 5,000 جەنگاوەر پێکەهات. لە کاتی کشانی هێزەکانی عەبدولقادر بەرەو سابڵاغ ژمارەیەک لە هێزەکانی کوردی ناوچەی شنۆ و سۆڵدزی پێوە پەیوەست بوون. پاشتر بە زوویی هێزەکانی کوردی ناوچەی مەنگوڕ بە سەرکردایەتی هەمزاغا و سەرۆکەکانی دی بە عەبدولقادرەوە پەیوەست بوون. ئەوانەی سوێندیان بە قورئان خواردبوو تا مردن بجەنگن. ئەوان بێبەرگری چوونە سابڵاخەوە. پاشەوەی ڕێگە بە هێزە ئێرانیەکەی ناوشار و فەرمانداری ئێرانی درا شارەکە جێبهێڵن بێ ئەوەی زیانێکیان پێبگا. پاشەوەی سابڵاغ کەوتە دەست کوردان ڕێبەرانی ئاینی سوننیە و شارە فتوایەکیان سەبارەت بە جیهادکردن دژی شیعە بڵاو کردەوە. دووەمین ئامانجی شێخ عەبدولقادر میان دواو بوو وا پێچێ شێخ ژمارەیەک نوێنەری ناردبێ تا داوای ئازوقە بکەن و بۆچوونی خەڵکی شارۆکەکە بزانن. نوێنەرەکانی لەلایەن خەڵکەوە جیران و کوژران. ئەوەی شێخی بە تەواوەتی تووڕە کرد و دەست بەجێ بڕیاریدا پەلاماری میان دواو بدات. نیوەی دانیشتوانی شارۆکەکە لە ترسی تۆڵەسەندنەوە کەلوپەل و شمە بە نرخەکانیان شاردەوە و لە میان دواو هەڵاتن. نیوەکەی تریشی کە 3,000 کەسێکە بوون لە پیا و ژن و مناڵ پێکەهاتن لەلایەن هێزەکانی عەبدولقادرەوە پاش تاڵانکردنی شارۆکەکە قەتڵ و بڕکران. ناوچەکانی دەوروبەریش وەک بەناب و مەراغەش کەوتنە بەر پەلامار و وێران کران. وێرانکردنی میاندوا و سەرکەوتنێکی پوچ بوو. باری زۆربەی جەنگاوەرە خێڵەکیەکانی بەهۆی تاڵانی و ڕاوڕوتەوە گران بوو. هەر بۆیە بڵاوەیان لێکرد و بەرەو ماڵەوە گەڕانەوە. هەروەها ئەوەی ڕوویدا هانی ئێرانیەکانیدا ئامادەیی بەرەنگاریان پتر بێت و زیانێکی زۆری بەناوبانگی شێخ و تەواوی پرسەکەی گەیان. بە گوێرەی وێلسن ئەم پەرتەوازەبوونە سەلماندی کە کورد توانای ئەنجامدانی کاری جەنگی سەربازی ئەزمدار و بەدیسپلینی نییە. کۆمەڵکوژیەکە تەنیا تاوانێک نییە بەڵکو هەڵەیەکە، چونکە بووە هۆی ئەوەی ئێرانیەکان بەرەنگاریەکی ناچاری و شەڕی مان و نەمان بکەن. هەروەها هەر سۆزێکی بۆ کوردەکانیش سڕیەوە، ئەویش گەر لە بنەڕەتدا سۆزێک هەبێ. پاش ئەوەی شێخ عەبدولقادر ڕووی هێزەکانی خۆی بەرەو مەراغە وەرگێڕا، دوای ئەوەی دەستی بەسەرداگرت بەرەو پێش ڕۆیشت و هەواڵ هەیە کە نزیکی تەبرێز بۆتەوە. ئەوەش دواخاڵی گەیشتنی هێزەکانیەتی. لە هەمان کاتدا هەواڵی ئەوە هەیە کە شێخ سەدیق بەخۆی و 1000 چەکدارەوە هەڕەشەی خستۆتە سەر شاری ورمێ. هێزێکی دیکەی پێوە پەیوەست بوو کە لەلایەن شێخ عوبەیدوڵڵای باوکیەوە سەرکردایەتی ئەکرا. ژمارەی تەواوی ئەو هێزانە کە گەمارۆی ورمێیاندا بریتی بوو لە 8,000 جەنگاوەر. پاش چەند ڕۆژێک شەڕی لابەلا دانیشتوانی شارە گەمارۆ دراوەکە چیرۆکی چارە نووسی خەڵکی میان دواویان بەرجۆ کەوتبوو، بڕیاریاندا داوای ئاشتی بکەن. لە سۆنگەی ئەوەوە ژمارەیەک لە پیاوماقوڵ و ڕێبەرە ئاینیەکانی ورمێ پەیوەندیان بە شێخ عوبەیدوڵڵاوە کرد و پێشنیازی ئەوەیان کرد شارەکە بەدەستەوە بدەن بە مەرجێک زیان بە خەڵکەکە نەگات. شێخ ئەوەی پەسەند کرد و بەروارێکیش بۆ بەدەستەوەدانی شارەکە تەرخان کرا. کاتێک بەروارەکە گەیشت، دەسەڵاتدارانی خۆجێی ئێرانی شارەکە داوای دواخستنی ئەو کارەیان کرد. سەرەتا شێخ ئەو دواخستنەی ڕەت کردەوە، بەڵام پاشتر لەسەر داوای دکتۆر کۆچران وەک بینیمان کە پەیوەندیەکی دۆستانەی لەگەڵ شێخدا هەبوو دواخستنەکە پەسند کرا. دەسەڵاتدارانی ئێران سوودیان لەو دواخستنە بۆ بەهێزکردن و قایمکردنی شارەکە و توانای بەرگری بینی. دەیانزانی کە هێزێکی ئێرانی بەڕێوەیە بۆ فریاکەوتنی شارەکە. ئیقبال الدەولە فەرمانداری ورمێ بڕیاریدا بەرەنگاری شێخ بکە. کاتێک کوردان دواتر پەلاماری خۆیان دەست پێ کرد، تووشی زیانێکی زۆر بوون. پێچێ ئەو شکستە توندە ورەی هێزەکانی عوبەیدوڵڵای دابەزاند دەبێت، چونکە زۆری نەبرد ئەو هێزانە بە شێوەیەکی تەواو ڕەمەکی و ناڕێک بەرەو ناوچە چیاییەکانیان کشانەوە. بەم چەشنە خەڵکی ورمێ دە ڕۆژیان بە گەمارۆدراوی لە سایەی نیگەرانی و ترسێکی مەزندا بەسەر برد. شکستی شێخ لە ورمێ سەرەتای کۆتایی داگیرکاریە کوردیەکەی بۆ ئێران بوو. داگیرکاران هەرزوو لە بەردەم پێشەڕەوی ئێرانیەکاندا کەوتنە پاشەکشە.
یەکە سوپاییەکانی تورک لەسەر سنووری تورکی ئێرانی مۆڵیان خوارد و هاوکاری هێزە ئێرانیەکانیان نەکرد بەوەی ڕێگەیان لە پاشەکشەی هێزە کوردیەکانە گرت. شێخ عوبەیدوڵڵا کە توانی ڕێگەی خۆی بەرەو نەوچیا بکاتەوە لە کۆتاییدا لە ژوونی 1970دا بەرەو ئەستەمبوڵ گواسترایەوە وەک ئاکامێکی ئەو فشارە سەختەی کە لەلایەن زلهێزەکانەوە کرا بۆ سەر دەروازەی باڵا. جێگەی سەرنجە لە درێژەی ڕێگەکەیدا بەرەو پایتەخت لە هەموو لایەکەوە وەک قارەمانێک پێشوازی لێکرا. دوای مانەوەی چەند مانگێکی لە ئەستەمبوڵ هەڵات و خۆی گەیاندەوە ماڵە چیاییەکەی خۆی لە نەهری. تورکان بە لە بەرچاوگرتنی ڕای گشتی ئەوروپی هێزێکیان ناردە سەر شێخ و داوایان لێکرد خۆ بەدەستەوە بدا. عوبەیدوڵڵا درکی بەبێ هیوایی خۆی لەمەڕ هەلو مەرجەکە کرد، هەر بۆیە خۆی بەدەستەوە دا و ئەم جارەیان بۆ حیجاز دوور خرایەوە. لەوێ لە ساڵی 1970دا گیانی سپارد. ڕووداوەکانی پاش هەڵمەتەکە. ئەو کوشتار و توندوتیژەی لەلایەن ئێرانیەکانەوە بۆ سەرکوتکردنی جوڵانەوەکەی شێخ ئەنجامدرا زۆر لەوە زیاتر بوو کە کوردان لە کاتی پەلامارەکەیاندا کردیان. کوردان و سوننەی ناوچەکە لەلایەن سەربازانی ئێرانیەوە ڕاوە دوو ئەنران و ئەگیران و سرە بڕدران، هەروەک چۆن شیعەکان پێشتر لەلایەن کوردە خێڵەکیەکانەوە کوژران. سروشتی ڕەشەکوژی تۆڵەخوازی ئێرانیەکان لەو ڕاستیەدا دەرەکەوێ کە وێڕای ئەوەی ژمارەیەکی کەم لە نەستوریەکانی دەشتی ورمێ بەهۆی پێشەلکاریەکانی تاڵانچیەکانی کورد گیانیان لەدەستدا، بەڵام هێزە ئێرانیەکان ژمارەیەکی زۆر نەستوریان کوشت. داگیرکاری کوردان و ئەو هەنگاوانەی بۆ سەرکوتکردنیان نرا وێرانکاریەکی گەورەی لە ناوچەکەدا لێکەوتەوە. وێڕای ئەو زیانە گیانیە قورسەی لێکەوتەوە ناوچەیەکی دەوڵەمەندی بەرفراوانی خاکی ئێران بە تەواوی بوو بەکەلاوە. دەشتی ورمێ کە بە بەهەشتی ئێران ناوەبرا وێران بوو. ئەو کارە ساتە هێندە مەزن بوو کە تەواوی ئێران بۆ ماوەی چەندین ساڵی دواتر لەژێر ئاسەوارەکانی ئەیناڵان. ستاک لە ساڵی 1982دا لە نووسینێکدا ئاماژەی بەوە کردووە لە کاتی گەشتەکەیدا بە هەرێمەکانی فارس لە باشووری ئێران بیستویەتی کە بەهۆی داگیرکاریەکەی کورد بۆ ئازەربایجان خەڵکی فارس لەلایەن دەسەڵاتدارانەوە ناچار کراون باجی فریاکەوتن بدەن. ئاسەواری ئەو داگیرکاریە تا ئەو ڕادەیە بووە وەک لە نووسینەکانی مسماری شیدی مەسیۆنێری ئامریکیدا دەرەکەوێ کە ئەڵێ تاک و جەنگی جیهانیش هەموو ڕووداوەکان لە ورمێ لە مێژووی پەلامارەکەی شێخەوە بەرواری بۆ دانرا. دوای تێکشکاندنی کوردان بارودۆخی مسیۆنێرە ئەمریکایەکان لە ورمێدا تێکچوو. هەروەها گەیشتە دوار ڕادەی مەترسیداری خۆی بەوەی بێ بەڵگە سەبارەت بە بەشداریان لە هێرشەکەی کورددا تاوانبار کرابوون. بەهۆی ئەو پەیوەندیە دۆستانەیەی مسیۆنێرەکان لەگەڵ شێخ عوبەیدوڵڵادا هەیان بوو بەوە تۆمەتبارەکران کە هانیان داوە و هاوکاریان کردووە. ئەوە تەنیا دەستێوەردان و کاری دیپلۆماتی بریتانیەکان بوو کە بووە هۆی ئەوەی ئەو مسیۆنێرە ئەمریکاییانە لە چارە نووسێکی نادیار ڕزگاریان بێت. بواری نێودەوڵەتی داگیرکاریەکەی کورد بۆ ئێران. دامەزراندنی پەیوەندی دیپلۆماسی لە نێوان وڵاتەیە گرتوەکان و ئێراندا یەک لە ئاکامەکانی کارە داگیرکاریەکەی کوردان بۆ ئێران بریتی بوو لە دامەزراندنی پەیوەندی دیپلۆماسی لە نێوان وڵاتەیە گرتوەکان و ئێراندا. سەرنجی حکوومەتی وڵاتەیە گرتوەکان بۆ ئێران لە ئاکامی ئەو مەترسیانە بوو کە مسیۆنەرە ئەمریکاییەکان لە سەروبەندی هەڵمەتەکەی شێخ عوبەیدوڵڵادا لە ئێران تووشی هاتبوون. ئەوەی سەرەتا بایەخێکی تایبەتی بەو مەسەلەیەدا بریتی بوو لە ڕۆفۆس ڕۆبنسن داوس، ئەندامی کۆنگرێسی ئەمریکایی نوێنەری مارێت ئۆهایۆ. ئەوەی برای خاتو سارا شیدی ئەندامی مسیۆنێری ئامریکی لە ورمێ بوو. ئەو لە 20 نۆڤەمبەری 1970دا بەنامەیەک
ئیڤارچی وەزیری دەرەوەی سەبارەت بەو مەترسیە مەزنە ئاگادار کردەوە کە لە ئاکامی ڕووداوەکانی ئەو دواییەی ئێراندا ڕوبەڕووی دەستەی مسیۆنێری ئامریکی بۆتەوە. داوس پێشنیاری ئەوەی کرد کە وڵاتە یەکگرتوەکان پێویستە قسە لەگەڵ حکوومەتی ئێرانیدا بکرێ بۆ ئەوەی ئەو هاووڵاتیە ئەمریکانە بپارێزرێ. لە کۆتایی نامەکەیدا ئاماژەی بەوەدا بوو کە خوشتی و خێزانەکەی بەشێک لەو میسیۆنگەریە پێکەهێنن. ناوەرۆکی ئەو نامەیە ڕەوانەی جەیمس ڕاسڵ لوێڵی وەزیر لە لەندەن کرا. ئەویش هەستا بەناردنی نامەکە بۆ لۆرد گرنڤیل جۆرج لەڤیسۆنی گاوری وەزیری دەرەوەی بریتانی. تکای لێکرد بە نوێنەرەکەی خۆیان لە تاران ڕابگەیەنێ دەسەڵات و هەوڵی دۆستانەی خۆیان لە پێناو پاراستنی هاوڵاتیانی ئامریکایی لە ئێران بەگەڕخن. پاشەوە داوسی ئەندام کۆنگرێس هەوڵیدا لە ڕێگەی کۆنگرێسەوە بڕیارێک بەدەستبێنێ بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر ئەو هاوڵاتی ئەمریکاییانە لە ئێران بپارێزرێ. داوس بە پێویستی زانی کە هەوڵی پتر بدات و پەیوەندیەکانی خۆی لە پێناو ئەو مەبەستەدا تەرخان بکە، چونکە جەماوەری ئامریکایی لەو مەسەلەیە بە ئاگان نەبوو ڕای گشتیش پشتگیری هەوڵێکی ئەوتۆی نەئەدا. هەمان کات مسیۆنەرەکان خۆیان بەردەوام هانی داوسیانەدا کە بۆ دامەزراندنی پەیوەندیەکی دیپلۆماسی لە نێوان وڵاتەیە گرتوەکان و ئێران تێبکۆشێ. یەکەمین هەنگاو کە لەلایەن داوسی ئەندام کۆنگرێسەوە نرا ئەو بڕیارە بوو کە لە 6 فێبەروەری 1982 درا کە داوای دامەزراندنی نوێنەرایەتیەکی دیپلۆماسی وڵاتەیە گرتوەکانی لە ئێرانە کرد. هەروەها بە درێژی سەبارەت بە قازانجی بازرگانی نوێنەرایەتیەکەی بەو شێوەیەیە کرد و جەختی لە بایەخی ئەو وڵاتە وەک بازاڕێکی ئایندەیی بۆ کاڵا ئەمریکاییەکانە کردەوە. پاش هەفتەیەک لە پێشکەشکردنی بڕیارەکە و لە 13 فێبەروەری 1982دا بە تێکڕایدەنگ لە ئەنجومەنی نوێنەران پەسەند کرا. لە کۆتاییدا لە 3 ئوتی 1982دا 5 ڕۆژ پێش کۆتایی پێهێنانی دانیشتنەکانی کۆنگرێس بە هەردوو ئەنجومەنەکەیەوە کۆبووەوە و یاسای ژمارە HB 6743 ئامادەکرا کە ڕێگە ئەدا پەیوەندی دیپلۆماسی دابمەزرێنن. یاساکە لە 5 ئوتی 1982دا لەلایەن هەردوو ئەنجومەنەکەوە پەسەند کرا، پاشەوەی لەلایەن ئەنجومەنی پیرانەوە هێندێک ڕاستکردنەوەی تێدا کرا. میستەر S.J.W. بنیامین وەک یەکەمین نوێنەری دیپلۆماسی ئەمریکایی لە ئێران دەستنیشان کرا. ناونیشانی کۆنسۆلی گشتی و هەڵسو و ڕێنەری کاروباری پێدرا. پاشتر ناونیشانەکەی بۆ وەزیر گۆڕدرا. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵلقەی 14هەم. هەڵوێستی دەوڵەتانی ئەوروپا. جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵا دەنگ و سەدایەکی گەورەی لە نێوەندە نێودەوڵەتی لێکەوتەوە. سروشتی سەرەکی جوڵانەوەکە کە ئامانجی پەلاماردانی ئێران بوو، گرفتێکی نێودەوڵەتی پێکەهێنا. ئەوەش شتێک بوو ئەبوایە ڕووی بدایە، چونکە ئەو داگیرکاریە تورکیای ئەگلان دەکێشەیەکەوە بەوەی داگیرکاریەکە لە خاکی ئەوەوە دەستی پێکردووە و جێبەجێکەرانیشی ڕاعیەتی ئەون. رووسیا کە فرە بایەخی بە کاروباری ناوخۆی ئێران و تورکیادا وایە بینی کە جوڵانەوەکەی شێخ هەوڵێکە بۆ ئاڵۆزکردنی هەلومەرجی ناوچەیەک کە بۆ رووسیا بایەخێکی ژیانی هەیە. بە پێچەوانەوە بریتانیا بەرژەوەندی قوڵی خۆی لە پاراستنی یەکێتی ئیمپراتۆری عوسمانیدا بینی و بە نیگەرانیەوە ئەی ڕوانیە پەرەسەندنی ڕووداوەکان و ئەترسا لایەنگری رووسیا لە ئێران ببێتە هۆی تێوەگلانی تورکیا. ئەوەش کەشمێکی نابەرابەری لێ بکەوێتەوە. تەنانەت دەوڵەتی نەمساش کە لە شانۆی ڕووداوەکانەوە دوور بوو، تێکەڵ بە ململانێ دیپلۆماسیەکان بوو.
بەڵێنی هاوکاریکردنی ئێران لەلایەن رووسیاوە. داگیرکاریەکەی عوبەیدوڵڵا بۆ ئێران بە چەند هۆکارێک بووە هۆی نزیکبوونەوەی ئێران و رووسیا. ئابڕووچوونی ئێران بەوەی سنوورەکەی بەزێنراوە، دەسەڵاتەکەی لێدراوە و خەڵکەکەی قەتڵ و بڕکراوە بە شێوەیەکی هێندە قوڵ کاری تێکرد کە ئامادە بوو پەنا بۆ هەموو شتێک بەرێ و تۆڵەی بۆ بکاتەوە و حەقی بسێنێ. ڕق و بێزاریەکی قوڵ لای فارسەکان لە ئاکامی نەتوانینی بنەڕەتیان بۆ پێشگیری لەو داگیرکاریە دروست بوو. سەرباری ئەوەش قەتڵ و بڕی خەڵکە شیعەکەی ئێران ئاگری دەمارگیری مەزهەبی داگیرساند بوو. ئەوەی پتر ئەو ئاگرەشی جۆشەدا ئەو ڕاستیە بوو کە بەرنامە و ڕێکخستنی کاری داگیرکاریەکە لە خاکی تورکیاوە ئامادە کرا بوو، لەلایەن ڕاعیەتی تورکیاشەوە ئەنجامەدرا. ئەوەش گومانی ئێرانی لەمەڕ بەشداربوونی کارمەندانی تورک لەو جوڵانەوەی شێخدا هێنایە ئارا. لۆرد کێرزن بە جوانی ئەو بارە دەرونیەی ئێرانی بەرجەستە کردووە. شا تکای یارمەتی لە رووسیا کرد، داوای ڕاوێژی لە بەریتانیا کرد، لە تورکیاش داوای قەرەبووی لێ کرد. رووسیا نزیک دەستە و لەو ئامادەیە یارمەتی خێرا بگەێنێتە ئێرانیەکان و ئەوانیش دڵنیان ئەو یارمەتیەیان پێیەگا نەک تەنیا بەهۆی دوژمنایەتی سونەتی تورکی ڕووسی، بەڵکو بەهۆی ئەوەی کە جوڵانەوەکەی شێخ ڕێگەی لە بەردەم چنینەوەی بەشێک لەو بەرهەمەی سەرکەوتنەکەی رووسیا لە جەنگەکەی 1970-1970 گرتبوو. لەبەرەم هۆیش رووسیاش هەمان بۆ چوونی فارسیان هەبوو سەبارەت بەوەی تورکان لە پشت ڕاپەڕینی کوردەوەن. هەروەها ترسی ئەوەیان لێنیشتە بوو کە ئەم ئاڵۆزیە ببێتە هۆی پتربوونی دەسەڵاتی بریتانی لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتدا کە بەپێی پەیماننامەی بەرلین بریتانیا بەرپرس و چاودێری جێبەجێکردنی چاکسازیەکان بوو. هۆکارێکی دیکەی دژایەتی ڕووسەکان بۆ جوڵانەوە کوردیەکە بریتی بوو لەوەی دەسەڵاتی خۆی لە ئێراندا پارێزراو بێت و بە بەردەوامی ڕۆڵی هاوپەیمان و پارێزەرێکی ئێران بگێڕێ. لە کۆتاییدا ئەوان لە کاریگەری نەرێیی جوڵانەوەکە لەسەر دانیشتوانی کوردی قارس و ئەردەهانە ترسان. بێگومان ئەوان ئامادە نەبوون زەمینەی بڵاوبوونەوەی هیزری موریدێتی لە ناوچەیەکی نزیکی بەو شێوەیە لە قەفقاسی ئاڵۆزدا خۆش بکەن. شێخ عوبەیدوڵڵا کە تەنیا چەند ساڵێک لەوە پێش سەرکردایەتی هێزە خۆبەخشەکانی کوردی دژی هێزەکانی رووسیا لە جەنگەکەی 1970-1970 کرد، هەروەک شامیلی یاخی بەناوبانگی قەفقاسی ڕێبەرێکی نەقشبەندی بوو. هەرچەند لە رووسەکان سوور بوون لەسەر کۆتایی پێهێنانی ئەو ڕاپەڕینە کوردیە، لە کاتێکدا فارسەکان ئەو کارەیان پێ ناکرا. بەڵام ئەوان لە هەر کارێک خۆیانە پاراست کە ببێتە هۆی وروژاندن و تووڕەبوونی بریتانیەکان. ئەوان هەمیشە چاودێری ڕەوتی ڕووداوەکانیان لەو ناوچە ئاڵۆزەدا کرد و هەموو ئامادە باشیەکی خۆیان کرد. بەڵام لەو ڕوەشەوە وریابوون کە هیچ کارێکی سەرڕۆیانەی وا ئەنجام نەدەن کە ببێتە هۆی پێکدادان و ڕووبەڕووبوونەوەی لەگەڵ تورکیادا. ئەوان پەیوەندی دۆستانەی خۆیان لەگەڵ بریتانیادا پاراستە بوو لە کاتێکدا بەهێمنی خەریکی بڵاوکردنەوەی هێزەکانیان بە درێژایی سنووری قەفقاز بوون. داوا لە پلۆنکێتی نوێنەری دیپلۆماسی بریتانیا لە سان پێترۆسبێرگ کرا هەوڵ بدا هەڵوێستی وەزارەتی دەرەوەی رووسی بزانێ. ئەو لە 3 نۆڤەمبەری 1970 سەرەوەی خۆی لەوە ئاگادار کردەوە کە بارۆن ئەی جۆمێنی ئەو هەرایی کوردی بە درێژایی سنوورەکانی تورکی ئێرانی بۆ پیلانجێڕی تورک گەڕاندۆتەوە و نیگەرانی خۆشی لەوە دەربڕی کە لەوانەیە ببێتە هۆی کەوتنەوەی ئاڵۆزیەکی تند لە ناوچەکەدا. ئەو بە تەواوی ڕوونی کردەوە کە حکوومەتی رووسیە گونجێ لەبارێکی وادا خۆی ببینێتەوە لە داهاتوودا بایەخی پتر بەو بابەتە بدا وەک لەوەی ئێستا هەیە. پاش 3 ڕۆژ ڕۆژنامەی بێرگی رووسی بە شێوەیەکی پاراوتر ئەمەی دەربڕی کە بێگومان دەربڕینی هەڵوێستی فەرمی رووسیا بوو کاتێک گوتی کوردان هێرشیان کردۆتە سەر ئێران. ئایا ناگونجێت تورکەکان دەستێکیان لەم گەمەیەدا نەبێ؟ ئایا ناگونجێت دەواازەی باڵا هیوای بەهێنانەکایی هەلومەرجێکی وابێ کە خۆی لە جێبەجێکردنی بڕیارەکانی پەیماننامەی بەرلین لەمەڕ کێشەی ئەرمەن بدزێتەوە؟
لەوانەیە سیاسەتکارانی ئەستەمبوڵ بیانەوێ چۆن ئەلبانیەکانیان لە دەستێوەردانی کاروباری مۆنتێنیگرۆدا بەکارهێنا بە هەمان شێوەش کوردەکان بەکاربهێنن، هەرحاڵ ئەم پرسیارانە زۆر نابا وەڵامیان ئەدرێتەوە. اینجا ڕۆژنامەکە کەوتۆتە باسکردنی هەموو ئەو بەرژەوەندیە بازرگانی و ڕامیاریانەی بریتانی و ڕووسەکان لە ئێران هەیەە. ئاماژەی بەڕێکەوتنی ڕووسی بریتانی کردووە کە لە پێش جەنگی قەرمدا لە نێوانیاندا هەبووە و داوای کردووە کە بەو شێوەیەی پێشوو پەیوەندی لە نێوان هەردوو وڵات دەست پێ بکرێتەوە. هەروەها ئاماژەی بەوە داوە لە ڕاستیدا هیچ هۆکارێک نییە پێویست بەوە بکە رووسیا و ئینگلترا لە ئاسیای ناوەڕاستدا کێشەیان لەگەڵ یەکدا هەبێت. ڕۆژنامەکە ئاماژەی بەو پەیوەندیە باشە داوە کە لە نێوان رووسیا و ئێراندا هەیە و هێمایی بۆ ئەو داوایی ئێران لە رووسیا کردووە تا دژی کوردان یارمەتی سەربازی بدات. ئەوەی ڕوون کردوتەوە کە گەربێت و ململانێکە ڕوویەکی مەترسیدارتر بەخۆوە ببینێت و بۆ سنوورەکانی رووسیا درێژ بێتەوە، سوپای رووسی ڕێگەیە درێتێ لەسەر سنووری ئێران چالاکی خۆی بنوێنێت و سەرکوتی تاڵانچیە یاخی بۆکان بکە. کاردانەوەی بریتانی لە حاست هەڵوێستی رووسی. لەوە ئەچێ بریتانیای مەزن بەو هەواڵانە فرە نیگەران بوو بێ کە باسییان لەو پێشنیازەی رووسیا کرد کە بۆ هاوکاری سەربازی پێشکەشی ئێرانیەکانی کردووە. میستەر پلۆکێت لە تەلەگرافێکدا کە لەلایەن گرانڤێلی وەزیری دەرەوەی بریتانیاوە نێردراوە، فەرمانی پێکراوە لەبارەی ئەو دەنگۆیانەوە سۆراخ بکە. پلۆکێت وەزیری دەرەوەی لەوە ئاگادار کردوتەوە کە جارێکی تر بانگ کراوەتە وەزارەتی دەرەوەی رووسی و بابەتەکەی لەگەڵ بارۆن جۆمێنی باس کردوتەوە. بە جۆرەی پلۆکێت جۆمێنی ئەوەی پێڕاگەیاندووە کە شای ئێران خواستی خۆی بۆ وەزیری رووسی لە تاران سەبارەت بە بەدەستهێنانی هاوکاری سەربازی رووسی بۆ گەڕانەوەی نەزم و ئارامی لە نێو عەشیرەتە کوردەکان دەربڕیوە. پلۆکێت لە راپۆرتەکەیدا ئەڵێ سیزاری ڕووس کاتێک ئەو داوایەی گوێ لێبوو هەرزوو پەسەندی کرد و جەختی لەوە کردەوە کە لە هیچ حاڵەتێکدا سوپای رووسی بۆ نێو خاکی عوسمانی بە دوای کورداندا نەکشێن. هەروەها بارۆن جۆمێنی ئاماژەی بەوەدا کە هەواڵەکانی بەو دواییەی کوردستان ئاماژە بە باشیەکی زۆری بارودۆخەکەکەن بە چەشنێک لە زۆربەی بارەکاندا پێویست بە یارمەتی رووسیان نەکات. ئەو گوتی وێڕای ئەو ڕاستیەش هەنگاو نراوە بۆ کۆکردنەوەی هێزێکی پێویست لەسەر سنوور گەربێت و دواتر پێویست بکات. بەڵام بارۆن ژمارە و بڕی ئەو هێزە سەربازیانەی ئاشکران نەکرد. میر ئەندرێ لۆبانۆڤ ڕۆستۆڤسکی باڵوێزی رووسی لە لەندەن لە میانەی چاوپێکەوتنێکدا لەگەڵ وەزیری دەرەوەی بریتانی سەبارەت بە بابەتی هاوکاری سەربازی رووسی بۆ ئێران وتوێژیان کرد. میر گوتی کە شا داوای هاوکاری سەربازی لە سیزاری ڕووس کردووە و جەختی لەوە کردووە کە هێزەکانی رووسیا لەژێر فەرماندەیی حکوومەتی ئێران دابن. بە جۆرەی لۆبانۆڤ ڕۆستۆڤسکی سیزار ئەوەی پەسەند نەکردووە، بەڵام ئەوەی پەسەند کردووە ڕێگەی بە هەندێک لە هێزە رووسیەکان بدرێ لەسەر سنوور خڕ ببنەوە. رووسیا لەسەر سیاسەتی ئاشتەوایی خۆی لە هەمبەر ئینگلتەرادا بەردەوام بوو. بە جۆرەی گرانڤێل فەرمان بە باڵوێزی رووسی دراوە دڵنیاکردنەوەی خۆی ڕابگەیەنێت سەبارەت بەوەی هەرچەندە سیزار فەرمانی بە سەربازەکانی داوە لە سنوور نزیک ببنەوە، بەڵام سوورە لەسەرەوەی چەندە بتوانێت ڕێگەیان لێ بگرێ سنوور ببەزێن، چونکە سیزاریش کۆمەند لە ترسی نەکەوتنەوەی گرفتی نێونەتەوەیی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ سەرکەوتنی ئێرانیەکان دەست لە مەسەلەکە وەرنادات. هەروەها میر لۆبانۆڤ جەختی لە ویستی رووسیا بۆمانەوەی لە نێو سنووری خۆیدا کردەوە، هەروەها بەرەو خاکی هیچ کام لە تورکیا یان ئێران پێشڕەوی ناکات. وەزیری دەرەوەی بریتانی سەبارەت بەم دڵنیاکردنەوەی وەڵامێکی کورت و پەرمانای دایەوە. بە جۆرەی گەڕانەوەی خۆی وەڵامم داوە کە ئەوە بێگومان بایەخدارترین کۆتاییە بتوانرێت بێتە دی. هەرزوو پاشەوەی دەنگۆی ناردنی بەو نزیکانەی سوپای رووسی بۆ ئێران بڵاو ببووەوە،
هەواڵەکان باسییان لە جوڵانەوەی سوپای ڕووسیە کرد. کارمەندی کۆنسڵخانەکانی بریتانی بەپەلە سەرچاوەکانی هەواڵیان ئاگادار کردەوە کە هەرچی زانیاریان سەبارەت توانا پێکاتە و ئاراستەی هێزەکانی ڕووسی لە قەفقاس لایە چەندە بچووکیش بێ بۆیان بنێرن. زیاترین ڕێژەی ئەو هێزە ڕووسیانەی سەر سنوور کە لەو راپۆرتانەدا هاتووە 6,000. ڕووسەکان لەلایەن خۆیانەوە هەوڵیاندا با یەخ و ژمارەی ئەو هێزانە کەم پیشان بدەن. هەستیاری ڕووسەکان سەبارەت بەم بابەتە تەنانەت دوای سەرکوتکردنی ڕاپەڕینە کوردیەکەش لەلایەن ئێرانیەکانەوە لە راپۆرتەکەی پلۆنکێتدا بەڕوونی دەرەکەوێ کە لەمەڕ چاوپێکەوتنی لەگەڵ MJ گێرسی وەزیری دەرەوەی ڕووسی ئەنجامی داوە. پلۆنکێت پێشنیازی کرد کە لە سۆنگەی باشبوونی هەلومەرجەکەی کوردستان مۆڵدانی پتری دیکەی هێزەکانی ڕووسی پێویست ناکات. لە وەڵامدا MD گرێس گوتی ئەو دوو یەکەیە سەربازیە ڕووسیان نیازی بوو بەرەو نەخچەوان بیانجوڵێنێ لای ڕووسیا بایەخێکی زۆریان هەیە. هۆکاری چاکسازیەکان لە هەڵوێستی تورکیا لە حاست شێخ. لە ڕاستیدا جێگەی سەرسوڕمان و باوەڕ نەکردن نییە کە گومان لە پشتگیریەکی فەرمی تورکی بۆ جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵا بکرێت، هەرچەندە ئامانجەکانی شێخ و حکوومەتی عوسمانی بە تەواوی لەگەڵ یەکدا ناکۆکن، بەڵام هەردوو لە یەک خاڵدا کۆک بوون و یەکیانە گرتەوە. هەردوو دژی ئەنجامدانی ئەو چاکسازیە بوون کە بڕگەی 61 پەیماننامەی بەرلین و ڕێکەوتنامەی هاوپەیمانی بەرگری ڕایان سپاردبوو. ئەوەی ئەمێستا لەبارەیەوە ئەدوێن. لەوانەیە لە بەرچاوگرتنێکی کەمی ئەو هاندەرانەی تورکیایان ناچار کرد ڕوبەڕووی ئەو چاکسازیانە ببێتەوە تێگەیشتنێکی ڕوونترمان لەمەڕ هەڵوێستی تورک سەبارەت بە جوڵانەوەکەی شێخ ئەخاتە بەردەست. تورکان کە لە ڕاددەبەدەر بێزیان لە هەر پرۆژەیەکی ڕاستپاردەکرابی بیانی و لەوانەش چاکسازیە کردەوە، ئەو بابەتەیان تەنیا وەک ئامرازێک بۆ مەبەستێک و سەرەتایەک بۆ دەستێوەردانێکی چالاکی بیانی دیکە لە قەڵەمەدا. دەستێوەردانە بیانیەکان بە شێوە هەمە جۆرەکانی هەر لە سەرەتای سەدەی 19ەمەوە تورکیان لە زنجیرەیەک جەنگ و کێشەوە گڵاندبوو کە نەهامەتی و وەیشومەی گەورەی لێکەوتەوە و بەهۆیەوە بەشێکی مەزنی قەڵەمڕەوەکەیان لە بەڵقان لەدەستدا. دواکارەساتیشان هێشتا لە بیر مابوو، ئەویش جەنگەکەی 1870-1878 کە بە کۆنگرەکەی قۆستەنتینیا کۆتایی هات. لەو کۆنگرەیەدا کە بێرۆکەی چاکسازیەکان گەڵاڵە بوو، لێهاتووی دیپلۆماسی وەریایی ژەنڕاڵ ئێگناتیڤی باڵوێزی ڕووسی دەرکەوت کاتێک توانی بە پشتیوانی تەواوی زلهێزەکان تورکیا بخاتە نێوان دوو بەرداشەوە. ئەویش ئەوە تا یان مل بۆ خواستی چاکسازیەکی بەرفراوان کەچەکە یان لە جەنگێکدا لەگەڵ ڕووسیا بێ هاوکاری هیچ لایەنێک ڕوبەڕووە بێتەوە. بەرهەڵستی توندی تورکیا بۆ ئەو چاکسازیانە تەنیا زادەی ئەو خواستن نەبوو بۆ ئەوەی هەرێمەکانی ڕۆژهەڵات بە هەمان دەردی ناوچەی بەڵقان نەچن. لە ڕاستیدا هەڵوێستی تورکیا لەمەڕ ئەو دوو ناوچەیە تا ڕادەیەکی زۆر جیاوازە. وا پێچێت تورکیا دەستی لە هەرێمەکانی بەڵقان بەردابێ کاتێک لە سەرەتای سەدەی 19ەمەوە پرۆسەی جیابوونەوەی ئەو هەرێمانە بە خێرایی لە ئەنجامی پەرەگرتنی بانگەشە نەتەوایەتیەکانەوە و بە پشتبەستن بەهێزی مەزنی سەربازی ڕووسیا دەستی پێکرد. زۆرینەی گەلانی جەنگاوەری کریستیانی بەڵقان بە ڕووسیاوە بەسترابوونەوە، ئەویش یان لە ڕێگەی ئاینزای ئۆرسۆدۆکسەوە وەک یۆنان و ڕۆمانیا یاخود لە ڕێگەی ئۆردۆکەسێتی هاوڕەگەزی سلاوی وەک لای مۆنتەنێگرۆ، بۆلگاریا و سربیا. ئەو گەلانەی هاوشێوەیان لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتدا نەبوو. لەوێ ڕەگەزە ناموسڵمانەکان تەنیا ئەرمەن و گورجیەکان بوون، ئەوانەی نەسلاوی و نەجەنگاوەریش بوون. ئەوانەی هەرێمەکانیان لە سۆنگەی باڵا دەستیدا بوو نەرێتی ئیسلامی لەو ناوچانەدا لەلایەن عوسمانیەکانەوە بە بەشێک وڵاتی عوسمانی و موسڵمانان لە قەڵەمەدرا و خۆشیان بە پارێزەر و دەمڕاستیان دانا. خاڵێکی فرە بایەخداری دیکە ئەوەیە کە تورکیا ڕووی لە دەوڵەتی ئێرانە. ئەو دەوڵەتەی لە تورکیا لاواستر و بێتواناترە.
ئەوەش بێگومان هیوای تورکیای بۆ قەرەبووکردنەوەی ئەو خاکەی لە ئەوروپا لە دەستی داوە ئەژیاندەوە. عوسمانیەکان کە لەلایەن زلهێزەکانی ئەوروپاوە زۆر جار تێکشکێنرابوون و ناچار بە پاشەکشێکراون، لەوە ئەچێ هەرگیز لەوە بێئومێد نەبوو بن کە ئازەربایجانی تورک زمان و کوردستانی سوننەنشین لە چنگی ئێران دەربهێنن. لە تێگڕای زلهێزەکان تەنیا بریتانیا بایەخێکی زۆری بە جێبەجێکردنی بڕگەی 61 پەیماننامەی بەرلینەدا. نە ئەڵمانیا و نە نەمسا هیچیان بایەخێکی ئەوتۆیان بە چارەنووسی ڕاعیەتە ئاسیاییەکانی سوڵتان نەداوە. لە کاتێکدا فەرەنسا و ئیتالیا بابەتەکەیان بە شێوەیەکە بینی کە تەنیا قازانجی بریتانیای تێدایە. رووسیا ناحەزانە ڕوانیە بێرۆکەی چاکسازی نەک لەبەر ئەوەی کە حەزی نەئەکرد تورکیا بژێتەوە، بەڵکو لەوە ئەترسا جێبەجێکردنی ئەو پرۆسەیە کە لەلایەن بریتانیەکانەوە پشتگیریەکرا ببێتە هۆی پتەوبوونی مەترسیداری نفوزی ئەوان لەو ناوچە هەستیارەی لەگەڵ هەرێمەکانی قەفقاسیدا هاوسنوور بوون. بە پێچەوانەوە بریتانیەکان بە قوڵی بەرژەوەندیان لە جێبەجێکردنی چاکسازیەکاندا هەبوو، وەک تاکە شێوازێکیان ئەبینی بۆ ڕزگارکردنی ئیمپراتۆریە عوسمانی و کردنی بەلەمپەرێک لە بەردەم کشانی بەرەوژێری رووسیا. داڕمانی ئیمپراتۆری عوسمانی هەڕەشەی لەسەر تەنگەکان، سویس، عەدەن، ئۆقیانوسی هیندی، هەروەها کەنداوی فارسی و ئەو ڕێگایانەی کە بەرەو ئیمپراتۆری هیند دەڕۆشتن و بازرگانی جیهانی پێدا تێئەپەڕی پێکەهێنا. وا پێچوو کە لە نێو هەموو واژۆکارانی پەیماننامەی بەرلیندا تەنیا ئینگلتەرا بە پەرۆشێکی مەزنەوە هەوڵی جێبەجێکردنی ئەو بڕگەیە ئەدا و بە بابەتێکی تەواو بایەخداریە زانی. لە ڕاستیدا ئینگلتەرا بایەخێکی زۆری بە بابەتی چاکسازیەکانەدا بەوەی ئەوەندە وریا بوو کە لەو ڕێکەوتنەی هاوپەیمانی بەرگری کە بەنهێنی لە 4 ژوونی 1970دا لەگەڵ تورکیا مانگێک پێش واژۆکردنی پەیماننامەکەی بەرلین بەسترا، بڕگەیەکی لەبارەیەوە تێخزاند بوو. ئەم ڕێکەوتنە کلیلێکی بایەخدارمان سەبارەت بە هەڵوێستی تورکیا لەمەڕ چاکسازیەکانە خاتە بەرچاو. سوڵتان ئامادە بوو هەنگاو بەرەو چاکسازیەکان بنێت و دەست لە دوورگەی قوبروسیش بۆ بریتانیەکان هەڵگرێ، بە مەرجێک بریتانیا پەیمان بدا بە زەبری چەک ڕێگری لە هەر هەوڵێکی ڕووسی بۆ جێڕانەوەی هەرێمەکانی باتۆم، ئەردەهان و قارس بکە، گەر رووسیا هەر هەوڵێک بۆ زەوتکردنی خاچی دیکەی قەڵەمڕەوی سوڵتان بدا. یەک لە ڕاستیە سەیرەکانی مێژوو ئەوەیە وێڕای ئەوەی بریتانیا بەتوندی لە کۆنفرانسی بەرلیندا رووسیای ناچار کرد دەست لە ئەرزڕۆم، بایەزید، دۆڵی ئاڵەشێرد و هەروەها ناوچەکانی باشووری باتۆم هەڵبگرێ، بەڵام نەیتوانی وا لە رووسیا بکە دەست لە باتۆم، ئەردەهان و قارس هەڵبگرێ. پێویست ناکا بگوترێت کە سوڵتان چەندە بەم کارە بێهیوا بوو. لە ڕاستیدا شکستی بریتانیا لە ناچارکردنی رووسیا بۆ دەست هەڵگرتن لەو سێ ناوچە ناوبراوە بڕوا و متمانەی سوڵتانی بە توانای مەزنی بریتانیا لە قاند یاخود بەو خواستەی کە بریتانیەکان خستبوویانە ئەستۆی خۆیان. لەوانەیە بەهۆی ئەوەی کە بریتانیا بەڵێنەکەی خۆی تایبەت بە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرد، سوڵتانیش هەستی بەوە کردبێ کە ئەویش هیچ بەشێکی تایبەت بە بریتانیای لەو ڕێکەوتنەدا لە ئەستۆن نەماوە. ئەزانین کە سێر هێنری ئۆستن لایاردی باڵوێزی بریتانی لە دەواازەی باڵا فەرمانی لە وەزارەتەکەی دەرەوەی وڵاتەکەیەوە پێدرا بوو کە توانای زۆری خۆی بەکار بهێنێ بۆ ئەوەی وا لە سوڵتان بکە گوێ بە لە دەستچوونی باتۆم نەدات. هەروەها ئەزانین کە سوڵتان لە ناکاو ئەو فەرمانەی ڕاگرت کە ڕێگە بە داگیرکردنی قوبروسەدا لەلایەن بریتانیەکانەوە. سوڵتان پێشەوەی هەر ڕازی بوونێکی خۆی پیشان بدا، هەوڵیدا لە کاتی مۆرکردنی ڕێکەوتن نامەکەدا مەرجێکی تێخزێنێت کە بریتی بوو لەوەی سەبارەت بە ئەنجامدانی هەر چاکسازیەک لە قەڵەمڕەوی ئاسیایی ئیمپراتۆریەتەکەیدا مافی سوڵتانی خۆی پارێزراو بێ. لایار تاماوەیەکی زۆر تێن نەپەڕی نەیتوانی ئەو بەڵگەنامانەی ڕێکەوتن نامەکە بێ زێدەکردنی ئەو مەرجە زێدەکراوە بە مۆرکردن بگەێنێت. کەمبوونەوەی توانا و دەسەڵاتی بریتانیا لە تورکیا بەردەوام بوو. لە کۆتایی ساڵی 1970دا هێشتا ساڵێکی بەسەر جەنگەکەی ڕووسی تورکیدا تێن نەپەڕاندەبوو، سوڵتان وازی لە هەموو شێوەکانی ڕاوێژکردن بە بریتانیەکان هێنا.
ئەو گۆڕانەش هۆکاری خۆی هەبوو. جەنگی ڕووسی تورکی هەستێکی قۆڵی ڕق و چینەی دژ بە بیانیەکان و زلهێزەکان بەتایبەتی بریتانیا هێنایە ئارا. چونکە ئەو دەوڵەتە سیاسەتی خۆی لە ماوەی ئەو 2 ساڵەی دواییدا بە شێوەیەکە بەردە پێش کە جگەل لە گومان و بێهیوایی تورک نەبێ ڕوویەکی دیکەی نەبوو. دەواازەی باڵا بەهۆی نادیاری مەبەست و پاڵنەری بریتانیاوە متمانەی بەو دەوڵەتە نەمابوو. بریتانیا نەیتوانی بەرگری لە بەرژەوەندیەکانی تورک بکە وەک ئەوەی کە لە پەیمانی بەرگریدا بەڵێنی پێدا بوو. ئەوەش بووە هۆی وروژاندنی هێندێک بازنەی تورکی دەسەڵاتدار ئەوانەی بریتانیایان بەوە تاوانبارە کرد کە تەنیا بە مەبەستی دەست بە سەراگرتنی قوبروس ئەو پەیمانەی مۆر کردووە. سەرباری ئەوەش فرەپەرۆشی بریتانیا بۆ جەختکردنەوە لەسەر یەکپارچەیی و بەردەوامی ئیمپراتۆریە عوسمانی و هەوڵی بەردەوامی بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە بووە هۆی وروژاندنی گومان و بێزاری سوڵتان و پیاوەکانی. ئەم گومانە بێبنەمان نەبوو. لە کاتێکدا بریتانیەکان بۆ یەکپارچەیی دەوڵەتی عوسمانی تێکۆشان کەچی لە هەوڵی ئەوەدا بوون ئەو دەوڵەتە بخەنە سایەی پاراستنی خۆیانەوە. لۆرد سەلزبری کە پلانێکی بەرفراوانی لە پێناو ئاسایش و بژانەوەی تورکیا لە بەردەستدا بوو، ویستی ڕەزامەندی سوڵتان بەدەست بێنێ لە کاتێکدا ترس لە رووسیا هێشتا بەسەریدا لای سوڵتان ساڵ بوو. ئەوەی زانی کە کات فاکتەرێکی گرنگە لەو پرسەدا لەو بڕوایەوە کە سوڵتان بۆ خۆی کەسێکی بەگومانە و تا ڕادەیەکی زۆر ئەکەوێتە ژێر کاریگەری دەور و بەرە گەندەڵ و بەرتیلخۆرەکەیەوە. هەر بۆیە ئەگونجێ ئەو کاتی توانای هەبێ ئامادە نەبێ ڕەزامەندی خۆی دەربڕێ. لە نامەیەکدا کە سەلزبەری بۆ سێر هێنری لایاردی نووسیوە، هەر توانایەکمان بۆ پێداگری لەسەری بە تێپەڕینی هەرمانگێک کەمەکاتەوە. بریتانیەکان دەرچان بەوە کرد کە دەسەڵاتی ڕەهای سوڵتان کە لەلایەن تاقمێکی دەوروبەریەوە یاری پێکرێ ئەبێتە ڕێگری هەر هەوڵێک بۆ چاکسازی لە هەوڵێکی شیاندا بۆ لابردننی ئەو لەمپەرە گومانی سوڵتان و ئەو تاقمەیان لە خۆیان وروژان. لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی فێردی و پۆسفۆر بڵاوکرایەوە، حکوومەتی بریتانی بە هەوڵی لێسەندنەوەی مافی سەروەری سوڵتان بەسەر ئاسیای بچووکدا تاوانبار کرابوو. شایەنی سەرنجە هەر لەو کاتەدا ئەو گوتارە لە چەندین ڕۆژنامەی تورکیدا بڵاوکرایەوە. ترس و دڵە ڕاوچەی سوڵتان لە مەڕ چارەنووسی هەرێمەکانی ڕۆژهەڵات بێبنەمان نەبوو. ئەو پەرەسەندنانەی بەو دواییەکە لە بۆسنیا، ڕۆمێلی و هەروەها میسردا ڕوویاندا بوو کە زلهێزەکان تێیدا کارگێڕیان گرتبووە ئەستۆ و بەناو دانیان بە سەروەری سوڵتاندا نابوو، ئەوەش بێتوانایی ئەوی لە چەسپاندنی دەسەڵاتێکی کاریگەر بەسەر ئەو ناوچانەدا پیشانەدا. هۆکارێکی دیکەی پەرەگرتنی بێزاری تورکان دژی ئینگلتەرا ئەوە بوو کە ئەوەی دوایی ئامادە نەبوو هاوکاری دارایی بداتە تورکیا. تورکیا لەلایەکەوە وا ئەهاتە پێشچاو کە خوازیار بێ بە هەر نرخێ بێ ئەو قەرزەی دەستکەوێ. بەڵام داوای چەندبارەی سوڵتان بۆ قەرز لەلایەن بریتانیاوە وەڵام نەدرایەوە. ئەو ڕاستیەی بەتوندی حکوومەتی عوسمانی تووڕە کرد. ئەگوترێت سوڵتان بۆ خۆی گوتوویەتی با حکوومەتی خاوەنشکۆی بریتانی یارمەتیمان بدات و پارەمان بۆ پەیدا بکە. ئەوسا من بەڵێ نەدەم کە ئەو چاکسازیانەی داوا کراون و هیدی کەش جێبەجێەکرێ. لەوەشی تێپەڕاند و گوتی کە لەبارێکی وادا کەسایەتیەکی ئینگلیزەکە بە وەزیری دارایی. ئەم ڕەتکردنەوە بەردەوامە کە سوڵتانی داخدار کرد، ئەوەش واکە تێگەیشتنی ئاکاری دەواازەی باڵا کارێکی ئەستەم نەبێ. پێچێ ڕەتکردنەوەی بەردەوامی بریتانیا بۆ قەرزدان وێڕای چەند بارەکردنەوەی خواستی پێکاتن لەلایەن تورکیاوە هۆکاری ئەو حاڵەتی تەنگژە و قەیران نەبێ کە بەسەرباری دارایی تورکیادا هاتبوو. هەروەها ترسی بریتانیا لە داڕمانی یەکپارچەیی ئیمپراتۆری عوسمانی بوو. وێڕای بێمتمانەیی بریتانیا بە ڕازگۆیی تورکیا سەبارەت بە جێبەجێکردنی بەڵێنەکانی. بەم چەشنا تورکیا کە هەر لە سەرەتاوە دژی چاکسازیەکانی پەیمان نامەکەی بەرلین بوو، بە تێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ ئینگلتەرا پتر ناحەزی خۆی لە هەمبەر پیشاندا. ناحەزی پەرەسەندووی حکوومەتی عوسمانی سەبارەت بە چاکسازیەکان لەو هەڵوێستن نەرمەی تورک سەبارەت بە جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵا بەرپرسیارە.
چالاکیەکانی شێخ هەروەک کریمیان ئامادەی پێداوە ڕاژەی بە پاشەکشەی چاکسازیەکان کرد و سەرنجی گشتی لە کێشەی ئەرمەنەوە بەرەو کێشەی کورد ڕاکێشا. لەوەش زیاتر لە دیدی تورکانەوە داگیرکاریەکەی شێخ بۆ ئێران نەک هەرتەنیا ئەو چالاکیە سەرکەوتووە دژە چاکسازیانەی خۆی بوژاندەوە، بەڵکو ئەگەری ڕاکێشانی ناوچە کوردنشینەکانی ئێرانیشی بۆ ژێر سایەی خۆی برەو پێدا. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. داگیرکەری دڵبڕ لە قین ڕندی بێویژان و دین نەتوانی واقعی کورد نەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. نەپێش ئاگر پەرستیدا، نەپێش موسڵمانێتیدا، لە دیری و لە سەربەستیدا، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. نە عارەبم نە ئێرانیم، نە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم نێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم. نە عارەبم نە ئێرانیم، نە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم نێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم، کە کوردم و کوردستانیم.